شویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکی تری دیالۆجی هیوان. سەرەتا پیرۆزبایی یەکی ئایار لە هەموو ئێوەی ئازیزەکەم بە ئومێدی ئەوەی ئایارەکانی داهاتوومان سەرکەوتوانتر، بەرهەمدارتر، وەشکۆدارتر بن. بەرنامەی ئەم ڕۆژمان سەبارەت بە جوڵانەوەی کارگەریە، وەکو چەند بەرنامەی ڕابردوو لەوە پێش، و ئەمە کۆتا بەرنامەیە. بەرنامەی ئەم جارەمان سەبارەت بە جوڵانەوەی کارگەریە لە ئوستورالیا. بۆ ئەم بەرنامەیە دوو ئازیز دوو هەڵسوڕاوم لەگەڵن. یەکێکیان مەنسوور ڕەزاقیە. مەنسوور ڕەزاقی هەڵسوڕاوێکی چەپ لە کوردستانی بندەستی ئێرانەوە پەنای بردووە بۆ ئوستورالیا لە ساڵانی 90 و هەر لەو ساڵانەوە ئەو لە جوڵانەوەی کارگەری ئوستورالیایە چالاک بووە کە لە ساڵی 2008 بە دواوە تاکو 2016 ڕێکخەری سندیکای CFMEU بووە لە سیدنی لە ویلایەتی نیو ساوز وێلز. ئەو لەو ماوانەیە چالاکی بەردەوامی نواندووە و لە زۆرێک لە خۆپیشاندان و مانگرتنەکانە بەشداری بووە. مەنسوور ڕەزاقی لە 2019 بەهۆی ئەو جێگا و شوێنێک کە هەی بووە لە ناو سندیکای CFMU توانیوتی پشتیوانی CFMU سندیکای کرێکارانی CFMU ڕاپێشێ بۆ کێشەی ڕۆژاوا و کە لە کۆنگری ساڵانی خۆیانە کە 2 ساڵ جارێک ئەبەسترێ لە ساڵی 2019 بەیاننامەیەکدا پشتیوانیان لە ئەزمموی ڕۆژاوا کردەوە لە دژی لەشکرکێشی و پەلاماری دەوڵەتی فاشیستی تورکیا هاتوونەتە دەنگ. یەکێتی کرێکارانی خانوبەرەی ئوسترالیا لە کۆنفرانسی سەراسەری خۆی بە توندی لە خەباتی ڕۆژاوا پشتیوانی کرد و دەستدرێژی تورکیای سەرکۆنەوە مەحکوم کرد. زۆر بە خێراتی هاوڕێ مەنسوور. زۆر سپاس دەکەم هاوڕێ شەماڵ. پێشەکی پیرۆزبایی یەکی ئایا ڕۆژی جیهانی کرێکار لە تەواوی کرێکاران و ستەم لێکراوان لە تێکڕای جیهانەکەم. زۆر سپاس. نێمە دیارە هەم خۆشحاڵ هەم سپاس گوزارین کە ئەم داوەتەی ئێمەت قبول کرد و ئەم دەرفەتت بە ئێمەدا تاکو سەبارەت بە جوڵانەوەی کارگەری لە ئوستورالیا و سەبارەت بە ئەزمموی خۆشت دە جوڵانەوەی قسە و باس بکەین. من دیارە شارەزایشی ئەو تۆم نییە لە جوڵانەوەی کارگەری لە ئوستورالیا و مێژووەکە ئێوان بە بەڕێزت بەجێ دێڵم. پێم خۆشە کە سەرەتا بەوە دەست پێ بکەین جوڵانەوەی کارگەری ئوستورالیا ئەگەر کورتەیەک لەسەر ئەم جوڵانەوەیە وێستگە گرنگەکانی دەستکەوتە گرنگەکانی لە ڕابردووە چونکە وا ئەزانم کە جوڵانەوەی کارگەری ئەوەندەی بزانم 200 ساڵ تەمەنیەتی لە ئوستورالیا. زۆر ڕاستە. ئوسترالیا دیارە زۆر دوورە لە شوێنەکانی تری جیهان و زۆر کەسیش لەوانەیە شارەزایی لەسەر نەبێ، بەڵام بزوتنەوەیەکی کرێکاری زۆر پێشکەوتوو ڕادیکاڵ و شۆڕشگێڕی تیا بووە لە ئاخری 1970ەکانەوە کە ئوسترالیا لە ڕێگەی بریتانیا وەکە کراوە بە کۆلۆنیالیزم و دوایەوە خەڵکە ڕەسەنەکەی کە ئەبوریجینیزم پیانەڵان ئەبوریجیناڵ ئەمانەیان ڕاستەکەی جنۆساید کردو شیوە لەگەڵەوە کۆمەڵی خەڵکیان هێناوە بە ناوی کۆنڤیکت یا ئەوانەی کە تاوانبار بوون بە دزی و جەردە و بەم جۆرەشتانە کە خۆی ئەویش سەرهەڵداوی کۆمەڵێک هەلومەرجی کۆمەڵایەتی بە تایبەت ئابووری و اقتصادی ئەو وڵاتە بووە کە خەڵک دەسەداتە ئەو شتانە ئەمانەیان هێناوە بۆ ئێرە و کۆنڤیکتەکان بەبێ حەقدەست بەبێ پارە و بە زۆر کاریان لە کێشانەتەوە وەکو کۆیلە. بەڵێ وەکو تقریبن بەڵێ کۆیلە بوو. لەگەڵەوە هەرچۆن نەڵێن ئەمە کۆیلایەتی نەبوو شتیوە مێژووناسەکان لەم شتا کۆمەڵێ باسییان هێشتیوە، بەڵام ئەوانەیان وەکو ئەوەی کە جەزایان دەنوشتیوە هێناویانن بۆ کاریان لێ کێشانەتەوە بۆ ڕاستەکەی کارێکی بێحەقدەست خۆڕایی بۆ سیستمی اقتصادی وڵاتە. لەگەڵەوە کۆمەڵی زیندانی سیاسیشیان هێناوە. کۆمەڵە زیندانی سیاسی بە تایبەتە و کاتە بزوتنەوەی چارتیزم بووە
کە چارترێکیان بۆ منشورێکیان بۆ بەیاننامەیەکیان بووە بریتی لە 6 خاڵ بووە یەکێ لەوانە مەسەلەن تۆماس مۆیر بووە کە پارێزەرێکی بلیمەت بووە لە ڕاستیە بەڵام شۆڕژێڕێکی ڕادیکاڵیش بوو لە سکۆتلەندەوە کە لە 1993 حکمی 14 ساڵی بەسەرا دراوە بەهۆی ئەوەی کە خەڵکی هانداوە دژی حکوومەت ئەم نەفرە زۆربەی چالاکوانانی چارتیزمیش لەگەڵ ئەمانە ئێنن لە 1939 تا 1948 و ئەمە خۆی تەنانەت کۆنڤیکتەکان ئەو بڵێن خەڵکە تاوانبارانەیش بەقەرار ئەوانیش زوو ئەکەن بە سیاسی لەگەڵ ئەوە هەرەوەیش نییە رادیکالیزمی ئیرلندیش ڕاستەکەی دەورێکی تایبەتی هەبوو مەسەلەن نەفەرێکیان بە ناوی کێڤن ئۆجرتری کە خوێندکارێکی پزیشکی بۆ لە 1948 هێناویانە بۆ ئوسترالیا ئەویش زیندانی سیاسی بووە ئەویش هەر بە تۆمەتی ئەوەی کە خەڵکی دژی دەسەڵات هانداوشتی وە ئەو کاتە گۆڤارێک بڵاوە کاتەوە بە ناوی ئاروش فێلەن کە یا تاوانبارە ئیرلندیەکان کە دژی کۆلۆنیالیزم و بۆ یەکەم جاریشە کە بۆ داکۆکردن لە خەڵکی ئەبوریجنی ئێرە شت باسەکان لە ناو کۆنڤیکتەکانی ساڵی چەنە داکۆچی لە ئەبۆرژینەکان ئەمە لە ساڵی 1948 بوو کە هات لە 1948 یعنی کارگەران و سۆشیالیستەکانی ئوسترالیا داکۆچیان لە ئەبۆرژینەکان کردووە بەڵێ ئەو کاتە سۆشیالیست هێشتا بەڵێ بزوتنەوەی کرێکاری وانە کە شۆڕژگێر و چالاکوان بۆ نوشتیوە لە ناو کۆنڤیکتەکانیشە چون کات بەهۆی ئەو خەڵکەوەی کە لەگەڵ یان نەبوون لە بزوتنەوە چارتیستەکان و لە ناو سکۆتلندیەکان و لە ناو بریتانیایەکان و ئیرلندیەکانە چالاکوانی سیاسی بوون هێناویانن ئەوانە بزوتنەوەیان هەیە و لە بەهۆ یەکێک بە ناوی دکتۆر مۆیر کە باسە کاتۆڵێ کە نەفەرێک لە ناو کۆنڤیکتەکانە بە ناوی ویلیام ئۆبراین کە چالاکوانێک بۆ زۆر دژی دەسەڵات بۆ کۆلۆنیالیزم و بەتایبەت بۆ باشکردنی حەقدەست و هەلومەرجی کار هەوڵی داوە دکتۆر تۆنی مۆیر کە مێژووناسێکە بە نێلسۆن ماندێلای ئەو کاتە ناویە بە ئەمانە زۆر زوو بوون بە سیاسی لە هەمان کاتیشە دکتۆر مایکل کوینلێن کە مێژووناسێکی بزوتنەوەی کرێکاری ئوسترالیایە باسەکە کە ئەڵێ لە ماوەی ئەو چەندەیە زیاتر لە 400,000 ناڕەزایەتی جۆرە لە بزوتنەوەی مقاومەتیان لە خۆیان و نیشاندا و کۆنڤیکتەکان یا ئەو تاوانبارانە کە زۆربەی بۆ باشکردنی ژمارەکە بڵێرەوە هاوڕێت چەند 400,000 زیاتر ئەمە دکتۆر مایکل کوینلێن ئەتوانن خەڵک چەند سەرچی بکەن مێژووناسی بزوتنەوەی کرێکاری لە ساڵی زیاتر لە 400,000 ناڕەزایەتی و بزوتنەوەی مقاومەت و بەرەنگەرخوازانەیان ئەنجام داوە زیاتر بۆ باشکردنی گوزەران و ژیان و حەقدەست و پەیوەندی بەکاری خۆیانەوە ئەمە وای لەیەکە کە لە 1930 بۆ 1933 یەکەمین یەکەتی کرێکاران دابمەزرێنن لە 1944 بزوتنەوەی کرێکاری لە ئوسترالیا دەست پێ ئەکا بۆ ئەوەی کار لە 14 سەعات و بێن 12 سەعات لە 1953 کۆبوونەوەی لە ناو کرێکارانی بەرتاشە لە ملبۆرن دەست پێ ئەکات کە ئەویش چالاکوانانی بزوتنەوەی چارتیزم لەوێ ئەبن کە کارەکەن بۆ 8 سەعات کار دیارە ئێمە ئەتوانین بڵێن لە 1989 بزوتنەوەی کرێکاری شیکاگۆ بەناوبانگە بۆ ئەوەی یەکەم ڕۆژی جیهانی کرێکاریش پێوەستە بێت بەوە یعنی ئەڵێن بەهۆی ئەوە بووە کە ڕۆژی کرێکاری جیهانی کرێکار دامەزراوشتیوە 1989 ئەگەر کرێکارانی شیکاگۆ هەوڵیان داوە بۆ 8 سەعات کار لە 1953 30 ساڵ پێش ئەوە زیاتر لە 30 ساڵ پێشەوە لە بزوتنەوەی کرێکاری لە ئوسترالیا دەستی کردووە بۆ ئەوەی کە کار بکەن بۆ 8 سەعات کار یەکێک لە ڕێبەرانی ئەمیشە لە ناو ڕێبەرانیان جیمز ستێفن بووە لە ئەندامانی بزوتنەوەی چارتیزم بووە کە
لە سەرهەڵدانی نیوپۆرتی بریتانیا لە ساڵی 1839 خۆی بەشدار بووە کە لەو سەرهەڵدانە 20 نەفەر لە کرێکارەکان ئەکوژرێن وشتیوە کە دێتە ئێرە ئەو هەوڵەدا بۆ 8 سعات پشودانە و لەناو یەکەم مانگرتنی سەرکەوتوانە ڕێ ئەخا لە 1856 و ئەو کاتە ببوورە 8 سعات کار تەنیا بۆ کرێکارانی بەرتاشی بنا ساختمان دابینەکەن و ئەم شتانە ساڵی چەند 8 سعات کار دابینەکەن 1856 لە 8 سعات کار دابینەکەن بۆ کرێکارانی بینای ئیالەتی ڤیکتۆریا ئێستێشە لە ناو لە شاری ملبۆرنا مۆینەمنتێک هەیە بەردێکە دایان ناوە سێ گۆشەیە هەر گۆشەیەکی 8 بەیەکەوە کە باسی ئەوە کارۆکاتە بزوتنەوەکەیان دروشمەکەیان 8 سعات کار 8 سعات ئیسراحەت و 8 سعاتی ژیانکردن بووە ژیانکردن دقیقا درستە ژیانکردن و ڕکرێشن یا ژیان و خۆشیبردن چێشبردن لە ژیان بووە بەڵام لە دوایە ئەڵبەتە گێت بە 1916 کە لە ڤیکتۆریا 8 سعات کار بۆ تەواوی کرێکارانی ڤیکتۆریا دەسەبەرەکەن و لە 1920 8 سعات کار بۆ تەواوی کرێکارانی ئوسترالیا ئەڵبەتە ئەو کاتە سعاتی کاری هەفتەی 48 سعات بووە چونکە شەمانێشی لەگەڵا بووە بەڵام لە 1948 ئەبێ کە ئەبێتە 5 ڕۆژی کاری لە هەفتە بێتە 5 ڕۆژ و 40 سعاتە بێ ئەڵبەتە 40 سعاتە کە 38 دوای بێ بە 38 سعات و سعاتی کاری ئوسترالیا یەکێک لە شتەکانیشەوەی کە ڕاستەکەی زۆر خاڵێکی گرنگە لە مێژووی کرێکاری ئوسترالیا باس کردێ سەرهەڵدانی کرێکارانی کانگای ئاڵتون بووە لە بەلەڕاتی ملبۆرن کە بە بزوتنەوەی یوریکا ناسراوە ئەو علەمێکی شینیشیان هەیە کە وەکو علامەتی سەلیبە بەڵام علامەتی سەلیب نییە لە ڕاستیە سازم کراسە ئەستێرەی جنوبی ئەو لە ئاسمانە کە دەرەکەوێت لە ئاسمانە ئەوەیان خستوتکن بە علەمی خۆیان لە 1954 کە هجوومەکەنە سەریان و 27 کرێکار گیانیان بەختەکەن بەڵام ئەو بزوتنەوەی ئەو سەرکوتکردنەوە ئەو بزوتنەوەی کرێکارانە بۆ ساڵهای ساڵ لە دوای خۆیان جێگەی کاریگەری خۆی ئەمێنێتەوە ئێڵێتەوە لە ناو بزوتنەوەی کرێکاری ئوسترالیا یەکێشتیش ئەوەیشمان لەبیر نەچێت هەر بزوتنەوەی کرێکاریە لە ئوسترالیا لە 1902 کە مافی دەنگدان بۆ ژنان دەستەبەرەکە لەبیرمان نەچێت کە تەنانەت مافی دەنگدانی ژنان لە ئوسترالیا بووە کە ئەبێت بەهۆیە کە بزوتنەوەی لە ناو ژنانی بریتانیایشە ڕێبخرێت و لە 1970 16 ساڵ دوای ئەوە ژنانی بریتانیا مافی دەنگدان بۆ خۆیان دەستەبەرەکەن لە 1920 ژنان لە ئەمریکا مافی دەنگدان دەستەبەرەکەن 1944 لە فەڕەنسا و 1980 لە ئەڵمان ڕاستەکەی ئەمانە خاڵەگرەکانی تا شەڕی جیهانی یەکەم بوون لە شەڕی جیهانی یەکەمە حزبی کۆمۆنیستدا ئەمەزرێت کە نفوزێکی زۆری هەیە لە ناو بزوتنەوەی کرێکاری ئوسترالیا بەر لەوە دیارە سۆشیال دیموکراتەکان هەبوون یاخود ئەحزابی سۆشیال دیموکرات هەبووە و نییە پێش حیزبی کۆمونیست لە 1901 بزوتنەوەی کرێکاری و یەکێتیە کرێکاریەکان حزبێکدا ئەمەزرێن بە ناوی حزبی لەیبەر تا ئێستش دوو حزبی سەرەکیمان هەیە لە ئوسترالیا حزبی لیبراڵە دیارە بەناوکەی لیبراڵێکی کاپیتالیستی لایەنگری خاوەنکار و ئەوانە حزبی لەیبەریشە کە ڕاستەکەی تا ئێستاتر فڕی بەسەر بزوتنەوەی کرێکاریۆ نەماوە ئەوە لە دوایی یادینە سەری باسیەکەی نوشتیوە بەڵام لە دواییشە لە کاتی لە شەڕی جیهانی دووەمە یەکێتی سۆڤیەت و کۆمۆنیزمی یەکێتی سۆڤیەت و دواییشە
کۆمونیزمی چینی لە ناو بزوتنەوەی کرێکاری ئوسترالیا زۆر دەورە بینن تەنانەت لەگەڵ لە کۆمەڵێ جیابوونەوە و ئینشقاقات و لە یەکدابڕانی ناو بزوتنەوەی کرێکاریشە دەوری زۆر گرنگیانە بێت توشتیوە ئەو بیرەوەریان ئەو شتان ئەوەندەیشی هەروە بۆ ئاگاداری بینەرانتان باسی بکەم وشتیواوەیە کە لە کاتی خۆی لە کاتی شەڕیجانی دووەمە تقریباً لە 1940 ئەوانەی کە کارەکەن لە ئوسترالیا هێزی کارن لە ناو بزوتنەوەی کرێکاری ئوسترالیا بوو ئەم ڕقەمە لە 2013 ئەبێتە 1,7,000,000 نەفەر ئەندامانی یەکێتی کرێکارانن لە ئوسترالیا کە ئاکاتە لە 17 چونکە 23 ملیۆنی ئەو کاتە لە ئوسترالیا بووە ئەمیشە لە دوای دینۆسەری کە مەسەن لە ساڵی 1983 کە حزبی لەیبەر لەسەر کار بوو شتیوە نزیکی 2.5 ملیۆن بووە کە کاتە لە زیاتر لە 6 خەڵکەکە بەڵام ئێستا دابەزیوە بۆ 1.7 ملیۆن نەفەری خەڵکی ئوسترالیا ئەوانەی کە لە 170 کارگەرانی ئوسترالیا لە ڕێکخراوە کارگەریەکانە منەظەم من ڕێکخراون بەپێی ئامارێکە کە ACTU ئەیدا ACTU شورای یەکێتیە کرێکاریەکانی ئوسترالیایە تەواوی یەکێتیە کرێکاریەکانی ئوسترالیا ئەڵەتەی یەک کرێکار ئەمڕۆ بە پێناسەیەکی تازەوە کە ئەڵێن ئەوەی کە هێزی کاریە فرۆشە هێزی کاری زەینی و بازوو ئەمانە فرۆشێ ئیستا لە مامۆستاوە بگرە تا پەرستار و نەرس و حتا ڕەنگە فەرمانبەران و کارمەندانی دەوڵەتی ژەگرێتەوە وەنیە؟ بەڵێ بەئەکی لە جورنالیزمەوە بگرێت تەواوێمانە لە ژێری ڕێکخراوێکان بە ناوی ACTU Australian Council of Trade Unions ئەوانە ئەگرێتەوە کە کاتە شورای یەکێتی کرێکاریەکانی ئوسترالیا بەپێی ئامارێکە ئەوانەیدەن بەدەستەوە ئەوەندە لە ئوسترالیا بەڕاستی ژمارەیەکی کەمە زۆر نیسبەتێکی زۆر کەمە ینی مقایسێکی بە مەسەن شوێنێکی وەکو سویدۆوانە ئاخر ئەحسایەکە من ناگام لێ نزیکی لە 157 ئەوانی کە بەدەست کارەکەن لێرە ئیتیحادیەکان جیاوازن لە 157 ئەوانی کە بەدەستی خۆیان کارەکان ینی کاری یەدەوی ئەوانی کە ئەینن لە 157یان ڕێکخراون لە ڕێکخراوە کارگەریەکانە دیارە تەمان نیسبەتەکە بۆ ئەجنەبی ئەو شتانەیەتە خوارەوە باسی ئەم خاڵە ناکەین دواتر من پێم خۆشە ئێستا مێژوویەکی زۆر پرشنگدارە بەڕاستی یعنی بەڕاستی یەکێک لەو شتانەیە کە ئینسان ئەتوانێت دەستنیشانی بکە و شانازی پێوە بکە کە هەمیشە لە هەر جێگایە کارگەر خەریکە خەباتەکە بۆ خۆیەوانە بیری ئەوانی کەشی ناچێت من ئەو خاڵانی کە باست کردنەوەوانە دیارە شتێکی ئاسایی تەبیعی سروشتیە کە کارگەر بۆ ژیانی خۆی بۆ مەعیشەتی خۆی بۆ کاری خۆی بۆ سەعاتکاری خۆی ئەوانە کە کەم بێتەوە هەوڵەدا و خەباتەکە بەڵام ئەوەی تۆ لەو لاوەبیرت لە لای ئەبۆژینی بێ لەو لاوەبیرت لە لای ئازادی سیاسی بێ لەو لاوەبیر لە لای مافی دەنگدان بێ لەو لاوەبیرت لە لای ژنان بێ لەو یعنی ئەم جوڵانەوە شعورەکەی لە تەبیعەتی خۆیان و لە سروشتی خۆیان جوڵانەوەیەکە کە هەر وەختێک هاتە مەیدان و کاری بۆ خۆی کردووانە ناتوانێت کار بۆ توێژە بەژمەینەت و توێژە بەشخوراوەکانی تری کۆمەلگانەکە بەرحاڵ مێژوویەکی زۆر پرشنگدارە و زۆر واژێتە بەش بۆ نییە بەریتانیەکان میستویانە هینێک منفایەک دروستکەنەوەوان هەوڵام لە ڕاستیا کارخانەیان دروست کردووە کە دواتر کاریگەریەکانی بۆ خۆشیان گەڕاوە یانیەوەی کە کارگەیشان دروست کردووە لێرە بۆ بەرهەمهێنانی خەڵکانی شۆڕژجە و بیر و بۆچوونی شۆڕژگێڕانە و ئاڵوگۆڕبەخشانە و ئەوانە گەمە مەسەلەی ژنانوانە کە باست کرد مافی دەنگدان بۆ ژنان کە یەکێکە لەو بابەتانە بەرحاڵ
ئێستا قسە لەسەرەوە بکەین هاوڕێ مەنسوور ئەم تاریخە و ئەم مێژووە ئێمە ئاگەێنێتە ساڵەکانی هەشتا و ئەوانە لە دوای هەشتاکانەوە ئێمە بڵین پەلامارێکی گەورە ئەبینین بۆ سەر جوڵانەوەی کارگەریەوەی پێی وترێت نیۆلیبرالیزم یاخود بڵێن نیۆلیبرالیزم خۆی چیە هەوسار پچڕینی کاپیتالیزم ینی تر هەوسارەکانی لێکەرەوە مێڵە مقەیەدی مەکەوەوانە و با بڕوا دەست خاتە هەموو شتێکەوە بازار ببێ بە بڕیاردەر لە هەموو مەسائلێکەوە ئەوانە ینی تقریبان هەموو ئەوانی کە توانی بوویان ئەو هینانە ڕێ و شوێنانە کە توانی بوویان سەرمایهداری جڵاو بکەن ئەوانەی لێ بەرەڵاکی توانە بە ئالەتی کاری خۆی ئەچێتە پێشەوەوانە ئەم نیۆلیبرالیزمە لە ئوسترالیا کاریگەریەکانی چی بووە گەر وەکو مەسەلە گرنگەکانی دیارەوانی کە زۆر بەرچاو و بەرجەستن ئەوەندەی کە بەگەڕێمەوە سەر باسێکە کرد لەسەرەوەی کە بزوتنەوەی کرێکاری ئاگای لە زۆر بەشی تر هەیە ئەوەندەیش باس بکەم بزوتنەوەی کرێکاری لە ئوسترالیا دەورێکی زۆر گرنگی لە شەڕی یەکەمی جیهانی و شەڕی دووەمی جیهانی و شەڕی ڤێتنام و شەڕی کۆریا و ئەمانە بووە کە دژی ئەم شەڕانە بووە و لە ئوسترالیاشا ڕاستەکەی ئەوەی کە دەستکەوتی مرۆڤایەتی لە ئوسترالیا هەیە مۆرکی بزوتنەوەی کرێکاری هەیە تەنانەت یەکێ لە دروشمەکان بزوتنەوەی کرێکاری لێرە بەرزیەکاتەوە شتیوە ئەڵێ ئێوە تەنها شتانە تاکە دەستکەوتێکمان بۆ بدۆزنەوە کە بەرهەمی بزوتنەوەی کرێکاری نەبوو بێ لە ئوسترالیا ئێمە خەڵاتانەکەین وشتیوە چەلەنجێکی وایان دروست کردووە ڕاستەکەی ئەوە بۆ فقط ویستم زیادی بکەم سەبارەت بە مەسەلەی نیۆلیبرالیزم ڕاستەکەی من پێم خۆشە بینەوە بۆیە مێژووەکەم کە نەمهێناوە سەر مێژووی تازە دیارە لەم باسانە پێم خۆشە باسی مێژووە ئەم کات مێژووی مۆدرنی ئوسترالیا بکەین لەسەر مەسەلەی بزوتنەوەی کرێکاری بەشێکی نیۆلیبرالیزمە مەسەلەی نیۆلیبرالیزم ئەگەر لە ئەمریکا و لە بریتانیا لە دەورانی ڕۆیگانیزم و تاچریزم لە هەشتاکانە دەستی پێکردوشتیوە زیاتر لە 10 ساڵی خایان لە ئوسترالیا دەستی پێکرد لە 1996 دوای دەورەیەکی دوور و درێژ کە گەفوتڵم سەرۆکوەزیرانێکی لەیبەر بوو کە کۆمەڵێ گۆڕانکاری قوڵی ئابووری و کۆمەڵایەتی لە ئوسترالیا دروست کرد کە سۆشیال دموکراتێکی زۆر پێشکەوتوو بوو و بە شێوە کودتایەک کە ئێستا دەرەکەوێت تەنانەت مەلەکە ئیلیزابەتی بریتانیا ڕاستەوخۆ MI6 سرویسی مخابراتی و ئەمنیەتی بریتانیا لەگەڵ ئەیزی ئوسترالیا دەستیان بوو لە لابردنی ئەم کابرا لی ترساون لە دوایە کابرا فرەیزەر دێتە سەرکار کە لیبراڵەوێ با هۆک دێتە سەرکار لەیبەرەوێ پۆڵکیتین دێتە سەرکار لەیبەرەوێت بۆ ماوەیەکی زۆر لەیبەر لە سەرکارە بێ لە 1996 جۆن هاوەرد دێتە سەرکار تا 2007 لە سەرکارە بێ دوور و درێژترین سەرۆکوەزیرانێکە کە بەردەوامی لەسەر کارە بۆ لیبراڵیش بووە وەسقوڵترین گۆڕانکاریەکانی لیبرالیزمی لە ئوسترالیا و لە بزوتنەوەی کرێکاری دروست کرد و یەکێ لەوانەی کە بووە مایەی کە ئەندامانی یەکێتیە کرێکاریەکان لە ئوسترالیادا بەزن ئەو ڕفۆرمانە بوو ئەو یاسانە بوو کە جان هاوارد هێنایە ئارایەوە یەکێ لەو شتانەی زۆر سەیریشە کە لە 2007 دۆڕانی یەکەم سەرۆک وەزیران بوو لە مێژووی ئوسترالیا کە تەنانەت نەیتوانی کورسیەکەی خۆشی بپارێزێ نەک تەنانەت دۆڕانی کورسەکەی یعنی کورسەکەی خۆشی دۆڕان لە پارلەمانەوە نەیتوانی ببێتەوە بە ئەندامی پارلەمانیش ئەمە یەکێ لەسەر شۆڕانەترین دۆڕانەکانی مێژووی سیاسەتی ئوسترالیا بووە کە بزوتنەوە کرێکاریەکان دەستی ڕاستەوخۆیان تیا بوو لەم دۆڕانەی لیبرالیزمە لە ئوسترالیا ئەوەی کە جان هاوارد کردی کۆمەڵە
ڕاستەکەی هێرشبردنە سەر مافی کرێکاران بووە دەستکەوتە کۆمەڵایەتیەکان بووە یەکێ لەوانە قانونێک و یاسایەکی هێنا ئارایەوە بە ناوی یاسای وەرک چۆیس یعنی کە تۆ ئینتخابە هەیە بۆت هەیە هەڵبژێری توشتیوە دیارە لەژێر ئەو مانیفستا لەژێر ئەو ئایدیایی کە بورژوازی و سەرمایه‌داری ئەڵێ خەڵک ئازادە بۆ خۆی بەڵام خەڵک ڕاستەکەی کرێکار تەنیا ئەوەندە ئازادە کە چەوسێنەرەکەی هەڵبژێرێت توشتیوە ئەوەندەی ئەو یاسایی ئەویش هێنای ئازادیەکە بۆ ئەوە بوو دەستی سەرمایه‌داری هەرچی بەربڵاوتر کرد بۆ چەوسانەوەیەکی زیاتری کرێکاران وە لە یەکەم هەڵبژار لە یەکەم کاتیشا کە ئەم یاسایی بردە پارلەمانەوە و دیارە سیستم یەکێ لەو شتانش کە بردێ پارلەمانەوە هەمان سیستمی GST کە لە بریتانیا ڤاتی پێڵەن نەدەم لە وڵاتەکانی ترەکە ماڵیاتێکی ڕاستەوخۆیە لەسەر هەموو جۆرە خەدەماتێک و کاڵایەکە کە دەیانێ نوشتیوە ئەمەیشی دامەزران نوشتیوە لە کاتێکە وەرچۆسی بردە پارلەمانەوە بزوتنەوە کرێکاریەکانی ئوسترالیا ڕێپێوانێکی زۆر گەورەیان ڕێخست کامبرا پایتەختی ئوسترالیا شارێکی بچووکە سیدنی گەورەترین شارەتی بەڵام کامبرا شارێکی بچووکە و پایتەختە لە تەواوی شارەکانەوە چوون بۆوێ دیارە ئوسترالیاش وڵاتێکی زۆر گەورەیە و بینی شارەکانیش یەکجار زۆرە ئەم شار بۆ شار 12 سەعات 10 سەعات یا لەبەرەوە مەبەستمەوەی گرنگی ئەوەیە کە تۆ ئەو لە تەواوی شارەکان و بی بۆ شارێکی ترەوە نیە مەسەن سەعاتێ بە سیارە و ماشینەکەی خۆت هەستی تو دەست دەچیتە شارێکی تروشتیوە ڕوویان کردە ئەو شارە و هجوومیان کردە سەر پارلەمان و بەڕاستی ترسان پارلەمانتارەکان و ئەمانە هەمووی ترسان و شتووە کە بچن پارلەمان و دەسەڵاتی سیاسی داگیرکەن دیارە بە نەفوزێکە کە لەیبر حزبی لەیبر هەیە کە من هەمیشە من خۆم بڕوام هەیە کە حزبی لەیبر بووە بە مایە پوچەڵی فەسادێکی سیاسی بیرۆکە و ئایدۆلۆژیکی لە ناو یەکێتی کرێکارانی ئوسترالیا پاشەکشیان کرد و هاتنە دواوە بەڵام مەبەستم ئەوەی تووڕەیی و ڕقێکە کە بزوتنەوەی کرێکاری و کرێکاران دژی ئەم یاسایە بوویان بەڵام لەگەڵ ئەوەی شایەکێ لەو شتانەی کە هێنایە ئاراوە کە کرێکار لە سیستمی حەق دەست وەرگرتن هێنایە دەرەوە بردیە ناو سیستمێکە کە هەر کەسێ بۆ خۆی ببێ بە خاوەنکارێکی بچکۆلە و ئەمەی دروست کرد کە بەڕاستی زەربەیەکی یەکجار گەوریدا لە بزوتنەوەی کرێکاری ئوسترالیا من نەتوانم یەکێ لەو شتانەی مەسەلەن باسی بکەم یاسایەکەی لە ئوسترالیا کە هەر کەسێ لە ئوسترالیا $450 وە زیاتر لە مانگێکە تۆ کار بکەی خاوەنکارەکەت ئەبێت ئیجبارە بۆ تا ئێستا وایە لە سانۆنیوی ئەو حەقدەسە بخاتە سنووقی بازنشستگی یا سنووقی خانەنشینیەوە سنووقی خانەنشینی خانەنشینی لێرە سوپرەنەوەیشنی پێڵێن یعنی تۆ ئەگەر $1000 لە هەفتەیەکە داهاتە بێ زیاد لەو $1000 ئەبێ $95 بخەنە ئەو سنووقە بازنشستگیەوە لەژێر ئەم سیستەما کە دروستیان کردووە و لەژێر کۆمەڵێ ڕاستەکەی چاونوقاندن لە یاسا بە قازانجی ساحەبکارەکان هەموو ساڵێک $6 میلیارد پارەی بەس خانەنشینی نادرێ بە کرێکار ڕاست ئەمە یەکێ لەو یاسانە بووە کە بەرهەمی ڕاستەکەی نیۆلیبرالیزمێکە کە بۆیان نەچوە سەر روشتیوە لەم ئەو یەکێ لە بەرهەمەکانی تری ئەو نیۆلیبرالیزمەی هاچریزمۆرگانیزمێکە لە هەشتاکانە لە بریتانیا و ئەمریکا هاتە سەرکار لە 96 لە ئوسترالیا هات ئەوە بوو
حزبەکانی زیاتر حزبە پارلمانتاریستەکانی زیاتر بە لەو ڕاستا برد. ئێمە پێشتر حزبێکمان هەبووە لیبرال کەیسەیشە هەیە لە ڕاستایە، حزبێکمان هەبوو بە ناوی دموکرات کە لە سنتەرە بوو کە شعار و دروشمەکەیانەوە بوو کە حرامزادەکان بە شەرافەتەوە ڕابگرن و شتیوە keep the bastard honest. ئەوە یەکی لە دروشمەکانیان بوو. دوایەوە لەیبەر بوو بە قەرار لە چەپا بوو، لەویش چەپتر بە قەرار حیزبی سەوزەکان گرینەکانن. ئەمە ئەو شێوە، بەڵام گرینەکان زۆر زۆر پچکۆلە بێدەسەڵات. سۆشیال ئەلاینسی شەیە، بەڵام پێم وایە سۆشیال ئەلاین زۆر کەمایەتێکی کەمن لەناو ئەو حیزبانەی کە خۆیان بە کۆمۆنیست و سۆشیالیستێکی ڕادیکاڵە ناسێنن، ڕاستەکەی نفوزی پارلمانیان نییە، نفوزی کۆمەڵایەتیشیان کەمە بەداخەوە لە ناو ڕاهینەکانە. ئەگینا حزبی سۆشیالیستی و کۆمۆنیستی هەن و حیزبە کۆمۆنیستە کۆنەکە هەر ماوە و ئەوەی کە سەر بە سۆڤیەت بوو، بەڵام ئێستا لە ئەحزابی بەرادرا بوو، برابوون و ئەم شتانە ئەوەتە بە کۆمەڵە گۆڕانکاریەوە. ئەوەی کە ئەم لیبرالیزمە کە پاڵی پێوەنە کە ئەحزابە پارلمانتاریستیەکان زیاتر بەرەو ڕاستا بڕۆن، وای لێ کرد کە جێگە بۆ حیزبی دموکرات نەما. حیزبی دموکرات هەڵوەشێنرایەوە، چونکە حیزبی لیبرال لە حیزبێکی ڕاستەوە بەرەو حیزبێکی نیۆلیبراڵی زۆر هێرشبەر بۆ سەر مافی خەڵکو و ستەملێکرا و کرێکار بێت. حزبی لەیبەر خۆی بەرەو ڕاست کێشاتر ڕێگە جێگەیە بۆ حزبی دموکرات نەما، خۆی هەڵوەشاندەوە. یەکێ لەو بەر هەمە سروشتیانەی هێرشی نیۆلیبرالیزم بوو لە لە بەرهەمەکانی تریشی پێما بێ حیزبێکی لێ نازانم وان نیشن پارتی ئەوەی حیزبە ڕاستیستەکە. بەڵێ حیزبە ڕاستیستەکە حیزبێکی وان نیشنەکە بەڵێ حیزبی وان نیشن لە کوینزلندا ژنێک بووە کە پێشتر دوکاندارێکی عادی بووە، بەڵام کە هاتە سەر ناو پارلمانەوە بە کۆمەڵی دروشمی دژی کۆچبەر، دژی پەنابەر، دژی خەڵکی غەیرە سپی مەبەستم ئەوانەیە کە ڕابردووی ئەنگلۆساکسۆنیان هەیە، ئەوانەی کە بریتانیایین و ئیرلندین و ئەمانەی کە ئوروپایین و ئەمانە، ئەوەی کە ڕابردووی کە لە وڵاتانەی بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیایی و ئەمریکای جنوبی ئافریقای وەمانە دێن دژی ئەوانە بوو. بەم دروشمە هاتە سەرکار و هەرچەند بە شێوەیەک ئەوانیش تۆزە لێی ترسان پاڵیان پێوەنا، بەڵام دوایە هاتەوە ناو پارلەمان و ئەوەڵ تەنیا یەک نوێنەریان هەبوو، دوایە بوو بە 3 نوێنەر و دوایە بوونەوە بە 1 نوێنەر. بەڵام لەگەڵ ئەوەیشە لەم دەورەی دواییە لە 2007 کە جان هاوارد دۆڕانی لەیبەر هاتە سەرکار کێڤن ڕات و بزوتنەوەی کرێکاری ڕاستەکەی و یەکێتی کرێکاریەکان ئەو هەڵبژاردنەیان بۆ حزبی لەیبەر مسۆگەر کرد و کەمپینێکی یەکجار خست و 4 ملیۆنها دلاریان خستە پاڵەو کەمپینەوە و ئەساسەکەیشی دژی وەرکچۆیس بوو، یاسای وەرکچۆیس بوو کە لەسەر یاسای ئەوە بوو کە ئەو قانونە ڕاستەکەی فاشیستیە کرێکاریە لابەر نوشتیوە کە جان هاوارد معرفی کردبوو و پەسەندی کردبوو لە پارلەمانە. بەداخەوە لەیبەر تەنانەت وەحدەکەی خۆشی نەبردە سەر، ئەوەیشی نەکرد، ئەوەیشی نەکرد بڕێ لە ئەگەڕێنەوە من پێم خۆشە لەسەر ڕاستەکەی هەڵوەستەیە بکەین ئەگەر وەخت بێ. لە دوایەوە کێڤن ڕات لە کودتایەکی سپیە، لە کودتایەکی سپیە کە چەند دانە مەعدەندار و ئەوەی کە کانگای گەورەی خەڵوز و ئاسن و ئەمانەیان هەیە 28 ملیۆن دلاریان لە کەمپینێکی میدیاییە ڕێخست و کێڤن ڕادیان لەسەر کار لابەر
بۆ سبەینێ 800 میلیۆن دلار قازانجیان کرد چونکە کۆمەڵی یاسایان گۆڕی ویستی کە بۆ ئەوەی یاسایەک دابنێت بۆ پارێزگاری لە ژینگە تەکس و ماڵیاتی خستە سەر ئەوانەی کە خەڵوزی بەردین وە کاربۆن دروستەکە نوشتویە ئەوانەی کە ژینگە پیسەکەن بە تایبەت بە دیۆکسیدی کاربۆن ئەوان دیارە بە زەرەریان بوو 28 میلیۆن دلاریان خرج کرد سبەینی 800 میلیۆن دلاریان قازانج کرد وەلایان بە کودەتایجارت باشتر چی هەر کوردستان نییە پارە لە سیاسەتە لە ئوسترالیاش پارە لە سیاسەتە باکی یەکێ لەو هەرە ئەوانەی کە خاوەنی کانگای خەڵوزی بەردین و ئەمانە خۆی دوای خۆی هەڵبژارد هاتە ناو پارلمانەوە بوو بە ئەندامی پارلمان ئەو پێویستی نییە ڕاستەکەی بە پارەیەکی کە ئەندامی پارلمانی یا پی خۆش نیۆشانە بەڵام هات ڕاستەکەی نوێنەرایەتی ڕاستەوخۆی سەرمایەداری زلهێزی ئوسترالیا کرد بینی خۆمان بێ من هاوڕێ مەنسوور یەکێک لەو هەدەفانەی کە لەم بەرنامانە هەمە ئەوەیە نییە ئەمە لە کوردستانە تەبلیغاتێکی واکێ ئەمە حزابانە وایان کرد و گەندەڵیە و تاڵانیە و نازانم چییە و سەرمایەداری وانە و سەرمایەداری نظامێکی باشەوانە حقەتەکەی وێشێک لە ئەهدافە بڵێن بە ئامانجەکانی ئەم بەرنامانەم ئەوە بوو بینەری ئێمە لە کوردستان بزانێ کە سەرمایەداری هەر هەمان شتە لە ئوسترالیا بێ لە کەنەدا بێ لە ئەمریکا بێ لە ئەوروپا بێ هەر هەمان ماهیەتی هەیە ئێستا لەوێ دوو حیزبیان داناوەوانە و کاری تاڵانکاری و کارە ئەکەن بۆ سەرمایەداران و بۆ شەریک و کۆمپانیا جیانەکان دەوڵەمەندیانەکەن لە ئوسترالیا بە جۆرێکی ترە بەڵام تۆ جارە بەم نمونەیە نیە زۆر بەرباشی ئەو ئامانجەی منێ پێکا بەڕاستی بۆی خەڵک بزانێ کە ئێمە لە دنیایەکە ئەژین لە هەموو سوچ و قوشبنێکە شەڕ و پێکدادانی چینایەتیە ململانی چینایەتیە کارگەران لە کوردستانە وانییە کە ئەمە ئەم دوو حیزبە ئەوە عشاعێرن چوو زانم لە شاخەوە هاتوون و فەرهەنگونان ئەمانە سەرمایەدارن ئەمانە بەشێکن لە سیستەمی سەرمایەداری بەشێکن لەو چینە دەسەڵاتداری کە ئەمڕۆ لە دەسەڵاتە لە جیهانەوەوانە کە هەموو شتێک بۆی پارەیە هەموو شتێک ژیانی ئینسان ئەگەر پێ بکرای خوێنمان بکاتە کاسەوە بیفرۆشەیە کرد هیچ درێغی نەبوو ئەمە بەشێکن لەو چینەوە بەشێکن لەم سیستەمە ناڕەوا و نالەبارە باسی هینە نەتایجەکانی نیۆلیبرالیزمە مەوزوعێک هاتە پێشەوە مەوزوعی وان نیشن پارتی و ئەو کەمپینەی کە لە دژی کارگەرانی ئەجنەبی کرا من پێم خۆشە بچمە سەر خاڵێکی تر لێرەیەکە لە ڕوانگەی منەوە گرنگە قسەی لەسەرکەینەوەوانە ڕۆڵ و جێگا و شوێنی کارگەرانی ئەجنەبی ئەوەی کارگەرانی خارجی ئەوەی کە لە دەرەوەیە جایتر پەناهەندەیە یاخود بە بڵین هیجرە دێت یا بە قاچاقێتە ئوسترالیا و 6 ساڵ لە سجنا بێ پێشەوەیکەوە هینەکەی وەرگێ ئیقامەکەی وەرگێ کە سیستەمێکی زۆر عجیبە لە تاسە لە ئوسترالیا ماوە ئەوانە ینی بەم شێوازە هەر کامێکیان بێ وەزئی ئەم کارگەرانە چۆنە تێکەڵبوونیان لەگەڵ جوڵانەوەی کارگەریە چییە تۆ خۆت بەشێک بووی لەو پەناهەندانەی کە ڕوت کردووەتە ئوسترالیا و دیارە جێگەی خۆتت کردوتەوە لە ناو جوڵانەوەی کارگەریە فرسەتت هێناوە کە شوێنێکی بڵێن دیاریکراوە گرتووەوە شوێنێکی کاریگەریشت گرتووە دیارە فرسەت هەیە بەڵام بۆچی ئەم تێکەڵی ڕوونایە بۆچی مەسەلەن نەک هەرتەنها بڵین کارگەرانێکە لە وڵاتانی ئێمەوە دێن و هۆشیاری چینایەتیان نەتەنانەت ئەوانی کە هۆشیاری چینایەتیشان هەیە ئەوانەی کە لە ئوسترالیا لەبەرەوەی کە لە حملاتی دژی کۆمونیستی و دژی سۆسیالیستی و دژی کارگەری ڕایان کردووە
بە ئوسترالیا ئەو جێگایان نییە لە ناو جوڵان و کارگریا پێم خۆشە باسی ئەم کێشەیە بکەین کە بن لە ڕوانگەی منەوە معزلێکی زۆر زۆر گەورەیە تاوان نەک لەو ڕوانگە بەرتەسکەی مجموعەیە خەڵکی سۆشیالیستەوە بە عموم بۆچی کارگەرانی ئەجنەبی ئەو جێگا شوێن و موقعیتە ناگرن لە ناو جوڵانەوەی کارگەریا کە پێویستە بیگرن لە حاڵێکە سەختترین کارەکان ئەوان ئەنجامێدەن بێحقوقترین توێژەکانی کارگەر لە ناو کۆمەڵگاکانی سەرمایه‌داری ئەوروپا و غەربە ئەوانن لە هەموو کەس بیمەترن لە هەموو کەس بێ ئایندەترن لە هەموو کەس ستەم لێکراوتریشن سەر ڕای چەوسانەوە پێم خۆشە لەم بابەتەوە ڕای بەڕێزە بویستم ئەوەی کە ڕاستەکەی کۆمەڵێ هۆ هەیە ئەم هۆیانەی کە من باس یەکەم بڕێکی ئەوە ئەنجامی توێژینەوەیەکی ئەکادمیک نییە کە حتمما تواتوێتی مەسەلەن من پشت بەستم بە ئامار و ئەرقام و کۆمەڵ بڕێکی ڕاستەکەی بینینی خۆمە کە چەندین ساڵە لە ناو بزوتنەوە کرێکاریەکانە بوو مەسئولی یەکەتی کرێکاران بوو لە ناو مانگرتنم ڕێخستووە بۆ مافی کرێکار شەڕم کردووە لەگەڵ یان نابووم لەگەڵ کرێکارانە ئەمانەمان کردووە و بینیمە ئەمانە بەشێکە لە بینینەکانی خۆ ئەوەی من باسی بکەم ڕاستەکەی جاری یەکەم ئەوەی کە باسی خەڵکی ئوسترالیا بکەوەکو خەڵکی ڕستەن تەنیا ئەبوریجیناڵەکانە کە 6,000 ساڵە لە ئوسترالیان مێژوویان هەیە شتەکانیان لەسەر ئەشکەوتەکانە هەیە ئەم وە جنۆسایت کراون جنۆسایتەکە مەسەڵەن لە ئیالەتی تازمانیا 62,000 نەفەریان لێ کوشتون هەمووی 8 نەفەر دەرچوون نوشتیوە باقیەکەی ئەوەی هاتووە ئەوەی هەیە بە قەراری خۆمان خارجیە ئەگەر بریتانیای سکۆتلەندیە ئەمانەیە بەڵام بەرەبەرە بەڵام ئەوەی هاتووە چونکە بریتانیا وڵاتێکی داگیرکرد بووە کەلتور و فەرهەنگێکی خۆی سەپانووە ئەمە زیاتر ئەوان خەڵکێکە ئەوانە بە خاوەنی ئێرازان کە ڕاستیش نییە ڕاستەکەی ئەوەی کە هاتووە ئێرە هەر کەسە کەلتوری خەباتکارانە و ئەو شوێنەی خۆی هێناوە یان ناخەباتکارانەی ئەو شوێنەی خۆی هێناوە کە لێوە ژیاوەشتیوە ئەوەندەی کە من بینیوە من مێژوویەکتانم بۆ گێڕایەوە کە باسم کرد بە باسی سکۆتلەندیەکانەکەین باسی ئیرلندیەکانەکەین باسی بریتانیایەکانەکەین کە ئەمانە لە بزوتنەوەیەکی کرێکاریەوە هاتوون بۆ ئێرە لەگەڵ خۆیانە ئەو ڕادیکالیزمیان هێناوە بۆ ئێرە تەنانەت ئەگەر پەیوەندیشیان بە مەزهەبەوە بووە من زۆر جار لەگەڵ ئیرلندیەکان ێرە قساکەم باسی دەوری مەزهەب لە بزوتنەوەی کرێکاری بە ئاماکەم باسی دەوری مەزهەب و دین لە لای خۆمانەکەم وشتیوە بەڵام کاتۆلیسیزم کاتۆلیک لە بزوتنەوەی تەنانەت ئیرلندا دەورێکی زۆر ئەوەی پاڵپێوەنەری بووە بۆ کۆمەڵە لەو خەباتانەکە کردویانە لە شوێنە بەری پێگرتووە بەڵام لە بڕێ شوێنی شەڕاستەکەی پاڵپێوەنەر بووە ئەوشتیوە ئەمانەیان فەرقەکە مێژووی ئوسترالیا مێژووی کۆچبەریە لە هەر شوێنێکی دنیا ئەگەر قەیرانێک بۆ قەیرانێکی ئابووری و اقتصادی بووە قەیرانێکی سیاسی و کۆمەڵایەتی بووە خەڵکەکە چونکە ئوسترالیا پێویستی بە زیادکردنی خەڵکەیە وە لە ئوسترالیاش ئەو نەزا و زیاد نیکەوەتەم لەم ماوەی کۆڤیدا کاتر سنوورەکانی خۆی دابەستووە ئوسترالیا خۆت لە ئوسترالیا ئێمە کۆڤیدمان نییە زۆر ژیان عادیە بە هیچ شێوەیەک لە هیچ شارەکانیمانە و لە هەموو شارەکە ژیان عادیە لەم ماوەی کە کۆڤیدا سنوورەکانی داخستۆشتیوە گەشەی نفوس و زیاد جەمعیەت و خەڵک بەرەو دواوە چووە چونکە هەموو ساڵە 180,000 نەفەر وە زیاتر ئەوە بووە کە خەڵکێنێتە ناو ئوسترالیاوە ساڵانە لە بینی 12 تا 18,000 نەفەر پەنابەرێنێتە ئوسترالیا ئەوشتیوە ئەمە وەستا ئەوشتیوە لەگەڵ ئەوەیە کە ئەم خەڵکە ئێنێت ئەم خەڵکە لەگەڵ خۆیانە کاتی ڕووەکەن وڵاتی خۆیان بەجێهێڵن بۆ ئەوەی ژیانێکی باشتریان بێ لەگەڵ خۆشیانە ئەو کەلتورە ئێنن کە لێک لەگەڵ یانە هاتوون وە چونکە پەیوەندی بە ژیا قەیرانە کۆمەڵایەتی اقتصادیەکان هەیە بەڕای من
ئەو کۆمەڵە خەڵکە لەگەڵ خۆیان کە هاتوون بەتابەت لە دوای ئەوەی سیاسەتی مهاجرەت و کۆچبەری سپی نەما لە دوای شەڕی جیهانی دووەم و شتی وا ڕێگەیان بە زۆر شوێنەکانی خەڵکی تەواوی دنیادا هەر کەسە بێت کۆمەڵێ بەڕای من فەرهەنگی محافزەکاری و خۆ پارێزەرانەیان لەگەڵ خۆیان هێناوە خەڵکێکە کە تووشی شەڕ بووە لە یوگۆسلاڤیا شەڕەکانی یوگۆسلاڤیا شەڕەکانی لوبنان شەڕەکان و قوربەسەریەکانی ئەمریکای جنوبی قوربەسەریەکانی ئافریقا ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم وڵاتی دەسی بۆی شەڕی قوربەسەری و وێرانی و برسێتیە خەڵک ماڵی لەدەستداوە کەسوکاری لەدەستداوە دێت ئێرە ڕاستەکەی تووشی بەڕای من تووشی تحەفزەکەوێت تووشی محافزەکاری یەکەوێت دەست بە قواوەکەی خۆی و ئەگرێ ئەڵێ لێرە ماڵێکم هەیە سەقفێک و یا کرێچیە یا ماڵی خۆیەتی یا سۆشال سیکوریتیش پارەیەکی داتە یا چه کارەکات ژیانێکی هەیە دەست بەسەر ناوی ئەمیشە لە دەست بدا توشتیوە لە ئەوەی کە بلۆکی شەرقی جاران بوو و یا ئەوەی کە وڵاتانێکە وەکو مەسەن چین ڤیتنام و ئەم شتانە ڕاستەکەی لە شەڕەکانی ڤیتنامە لێرە هەوڵیاندا ئەوەی دژی کۆمۆنیستە ئەوەی دژی سۆسیالیستە بیانێنە ئێرەشتیوە ئەوانەی یوگۆسلاوین بەم شێوەیە لوبنانیەکان وڵاتانی لای خۆمان لە کوردستانەوە زۆربەی ئەم خەڵکانە دێن ئەمە بەشێکی تریشی ئەگەر چالاکوانانی سیاسین چالاکوانانن بەشێکن لە بەرەی چەپ و سۆسیالیستان وشتیوە بەڕاستی بەداخەوە من ئەوەی بینیمە مثلەن ئەوەی کاکە نزیک بەرەوە لەم بزوتنەوە کرێکاریانە تۆ هەموو جارێ ئەتەوێ پشتیوانی لە بزوتنەوەی کرێکاری لە کۆمەڵی خەڵکی وڵاتەکەی خۆت بکەی ڕۆکەیتەم یەکێتی کرێکاریانە نامەم پێ بدە سمینار ئەەکەی ئەمە بکە بەڵام کاکە تۆ ئەمە هەموو جارە ناتوانانی تۆ ئەی تۆ چیەکەی بۆ ئەمان نابێت دوو جار تۆ خۆ نیشاندەی پشتیوانیەکەی ببە بە ئەندامیان بە ئەندامی فەخریان ئەندامەتیەکەیشیان کەمترێکە دێن باسەکەن وەڵامانە ئەتحادیە و نەقابەی زەردن و یا یەکێتی کرێکارە ئەمە هێڵکە تاکی بدا ئەمە ڕاستەکەی فەقە خۆدزینەوەیە زۆربەی هەر زۆری چالاکوانانی سیاسی سۆسیالیست و کۆمۆنیست و چەپیش بەم شێوەیە خۆیان لێت زیوەتەوە یا نایانەوێ کارکەن یا بە شێوەیەک بیانیان هەیە بۆ خۆیان یا بەڕاستی نازانم ئەتر ئەولەویەتەکانیان فەرقەکە من ئەمە شتێکە دیارە تعمیمی نادەم عمومی ناکەم و ناڵێم ئەمە هەموو کەسێ وایە هەموو بەڵام ئەوەندەی من بیبینم ئەمە ڕاستەکەی هەڵسەنگانی من بۆ لە ئەمانەوە ئەو تەسویرەی کە تۆ دات هاوڕێ مەسعود دقیقە دروستە من اختلافم نییە لەگەڵیان منیش ئەو واقعەتە بینم و واقعەتێکە هەر لە ئوسترالیانە تقریبا لە هەموو وڵاتەکانی کە پەنابەران لە عێراق و لە ئێران و لە مەناتقانەوە بۆی ڕۆشتون بە دید و فکری سۆشیالیستی ئەوانەوە واقعەتێکەی بینی بەرجەستەیە یعنی کەمترین دەخاڵت و کەمترین بەشداری هەیە لەو جوڵانەوە بڵین زیندوانی کە لەو کۆمەڵگایانەیە هەنیتر هەر جوڵانەوەی کارگەری بە یاخود جوڵانەوەی تر هەشەر نییە جوڵانەوەی کارگەری ئەنی بەڵام بە تایبەتی جوڵانەوەی کارگەری زۆر دوورە پەرێزی لێکرێ بەڵام باسەکە من بە بڕۆی من پێم باشە لە ئیتارێکی فراوانتر و گەورەتری شابی بینم تۆ طبعا شتێک هەیە باسی کولتورێکەکەی کە ئەوانە لەگە خوانەنانە بەڵام ئەمە ئازانی کە کولتور قابلی گۆڕانە یعنی خۆتە لە بیداتی قسەکان تا باسی ئەوت کردوتت کۆمەڵێک زیندانیان نیە ناوە ئەوانی کە محکوم بوون کۆنڤیکت بوون لە زیندانەکانی بەریتانیا و بڵین بەریتانیا عوزما هێنایانە لەوێدایان ناون بەڵام دواترەوان تێکەڵی سیاست بوون نەمیان بوون بە سیاسی بەبەری مەجموعەیەک ئەفرادی سیاسیان تیا بووە باسەکە لەسەرەوەیە ئەمانەی کە لە کولتورانەوە هاتوون بۆچی کە گەنە ئەوێ ینی من مەبەستمەوەیە کە تەنها وا ئەزانم کە تەنها ئەو کولتورە ڕۆڵ نابینێ کە لە وڵاتەکانی خۆیانە لەگەڵی هاتوون ئەو کولتورە و ئەو شێوازەش لە سیاستکردن و لە تەنزیمکردنی کۆمەلگا لەم کۆمەلگانی ئێمە هەیە ڕۆڵ ئەبینێ ئەو شێوازە لە کارکردن کە ئەمان ئەچنە سەری ڕۆڵ ئەبینێ ئەوەی کە مەسەلەن تۆ قسەیەک باسێکت کرد سەب کۆنتراکتەر تقریبا بەشی زۆری
ئەم کارگەرانی کە لە قتاعەت جۆر بە جۆرەکانە کارەکەن وایان لێ بوون بە سەب کۆنتراکتەر، یعنی بوون بە خاوەنکار خۆیان، بە حسابی خۆیان خاوەنکارن، خۆیان هینن، خۆیان خاوەنی خۆیانن، کۆمپانی خۆیان هەیە، چەند عەقدەکەن لەگەڵ سەرمایەدارێکە ئەو کاراکەن. یعنی جۆرێک ئاڵوگۆڕیش لە ناو بازاڕی کارە بەدی هاتووە کەوای کردووە ئەم گروپە کە لە دەرەوەی ئوسترالیاوە بە معنایەک تۆ باسی شکرکە هەموو ئوسترالیا هەر پەناهەندەیە، بەڵام باسەکە لەسەرەوەیە کە تاکو ساڵانی هەشتاکان و نەوەتەکان و ئەوانە بە جۆرێک ئوسترالیا یا هەفتاکان شتێک بۆ لە دوای ئەوە بۆ بە شتێکی کە کەوتت ئەوەی کە سیاسەتی هێنانی پەنابەری مهاجری سپیان گۆڕی و هەر کەسێکیان بوو کە هێنا ئەوە بۆ بە ئینێکی کە یعنی لایەزال کۆمەڵگەی ئوسترالیا وەکو کۆمەڵگە شتێکە ئەم پەنابەرانە کە دێن تێکەڵ بەم کۆمەڵگایانە نابن، ینی نابنە بەشێکلی لە قەراغەکەی ئەوەستن لە حاشیە ئەمێننەوە لە هامیشان و ئەمانە. ئەمە من وا نازانم هەر تەنها کولتوری ئەو خەڵکانە بێ کە لێەوە هاتوون، ئەمە بەشێکە لە سیستەمێک کە لەو وڵاتانەیە هەیە، ئەنی ئەمە بۆ ئەوروپا و بۆ ئەمریکا و بۆ کەنەدا ئەوانش پێم وا بێ هەر دروستە. دیارە منیش وەکو تۆ باست کرد من نەتیجەی تحقیقات نییە، بەڵام ئەوە تێڕامانێکە کە خۆم تێڕاماوم لەم مەوزوعە و ئەزانم ڕۆڵی ئەو سیاسەتانەی کە سەرمایەداری لە وڵاتانەشا پەیڕەویەکە بێکاریگەر نییەوە بگرە لەوانەیە کاریگەری زۆرتر بێ لە کولتورێکە هەیە. ئەزانی چێ دەسەڵات کولتور دروستەکات دقیقاً وایە ئەو دەسەڵاتەی کە ئێستا هەیە ڕاستەکەی ئەو دەسەڵاتە نییە کە لە هەفتاکانە و لە هەشتاکانە بوو یا لە 60ەکان و 50ەکانە بۆ شتیوە. ئەو دەسەڵاتی کە ئێمە هاتووی من خۆم سەرەتای 90ەکان هاتوون بۆ ئوسترالیا شتیوە، کۆمەڵە فەرق و جیاوازیم بینیوە بە سەرمانە تێپەڕێوە شتیوە. ڕاستە دەوڵەتی ئوسترالیا یەکێ لە سیاسەتەکانی سیاسەتی مهاجرەتی سیاسەتی کۆچبەری ئوسترالیا کە خەڵک بێنێت و شتیوە بەشێکی مەسەلەن یەکێ لەو ڕقنانەی کە ئەبینین مەسەلەی کە ئەوەی کە گەڕک مەسەلەن مەگەڕەکی ڤێتنامیە مەگەڕەکی لوبنانیە مەگەڕەکی نازانم یوگسلاویە مەگەڕەکی ئێرانیە مەگەڕەکی کوردە وەگەڕەکی کۆمەڵی خەڵک بە دەوریەکەوە کۆوە بێنە شتێ پیاڵەن گەتەوە شتیوە لە ناو یەکە ئابن و ناتوان و مەسەلەن بێنە دەرۆشتیوە. بەڵام لەگەڵ ئەوەیشە من باسی شواچەوەیەکی لە ئاستی کرێکاریاکە باسی کارکردن بێنە ناوە کە کار بکەن شتیوە و لەگەڵ ئەوە پەیوەست بن بە بزوتنەوەی کرێکاریەوە. دوو شتم باس کرد، یەکێکی کۆمەڵە خەڵکێکی عادین کە دێنە ئێرە بە قوربەسەری هاتوون و ئەیانەوێ دەست بە قڵاوەکە خۆیانە بگرن ئەگەر ژیانێکیان لێ بۆ دروست بووە ئەوەیشیان لە دەست دەرنەچێ. باسی کۆمەڵی خەڵکیشم کرد کە هۆشیارن چالاکی سیاسی وەکو چالاکی سیاسی هاتوونەتە ئێرە فەرقیان هەیە لەگەڵ دەسەی ئەوەی لە ناو ئەم خەڵکە ڕاستەکەی لە هەردوو دەسەکە من یەک شتە بۆ باسکەم ئەمە کە خۆم باسی بینیمە ئەوەی چالاکی سیاسیە چالاکی کۆمونیست و سوسیالیست بووە و لەگەڵ ئەو خەڵکیشە کە هەر ڕای کردو لە ژیانی خۆی تا کەیسێکی بۆ خۆی دروست کردو لەوانەیە ئێستا بڕۆشی بە کەیسەکە خۆیشی بێت کە کەیسە دروستی کردو لە بەرەوەی بکاتە وڵاتەوە شتیوە لە ناو هەردووکیانە کە ئەگەنە ئێرە لەژێر ئەو سیستمی ساب کۆنتراکترا کە لێرە ئەیبیێنی پێڵێ نوشتیوە دانیشن خۆیانە بن بە یەکێ لە چەوسێنەرترین ئەو خەڵکانە پەنابەرێکە تازە دێت کۆچبەرێکە تازە دێت زمان نازانێ پارەی نییە ئەیکەن بە کرێکار خۆی ئەبێ بە پردێک لە بینی ساحبکارە گەورەکە کۆمیسیۆن وەرەگرێت و شتیوە پارە وەرگێ ئەی چەوسێنێتەوە. من یەک شتە با بۆ پێ بڵم تەنیا خۆم لە یەکەتی کرێکارانی بنێ ساختمانی سازی ئوسترالیا لە نیو ساتوالزا لە سینیا لە ساڵی 2014 بە تەنیا خۆم 1,320,000 دلار حەقدەست و لەگەڵ مەزایای ترم بۆ کرێکارانێکە کە هاتوون بۆ لای من وەرگرتووە. نەفەر یەکەم و نەفەری دووهەم 300,000 دلار بۆ شتیوە لە ساڵی 2015 1,500,000 دلار ئەمە شتەیەکە بە مستەمسەکەوە هەیە وەرم گرتووەوە حەقدەست بۆ کرێکار کە پێیان نەداون بە کرێکاریان نەداوە و زۆربەی ئەو شتانەیش من لە خەڵکانێک بووە لە ئێرانی لە عەرەب لە وڵاتەکانی تر ئەمانە هاتوون بۆ لای من
لەناو ساحبکارەکەیان هەر خەڵکی وڵاتە بۆ کە خۆی لێوەی هاتووە. دقیقاً لێرەش هەمان شتە، لێرەش ئەمان کێشەیە لە سویدیش هەمان مەوزوع و پێم وابێ لە بەریتانیاش هەمان شتە و لە هەموو جێگاکانە بە جۆرێ لە جۆرەکان وایە ڕاست. ئەمە کێشەیەکی گەورەیە ڕاستەکەی ئەوەیشی کە چالاگوانی سیاسیە. مثلا لە دەورانێکە یەکێ لە گەشتدار ئەوەی کە مەسەلەن باسی بکەمەوە لە 1990 کە جان هاوارد هات چۆن تاچر لە بریتانیا دەستدرێژی کردە سەر میلیتانترینی بەشی یەکێتی کرێکاریەکانی کە ئەوەی کانگاکان و معدەنەکانی بریتانیا بوو. جان هاوارد لێرە ئەو لە 1950 کردی، لێرە لە 1998 هێرشی کردە سەر یەکێتی کرێکارانی بەنادر و ئەوانەی لە بەندەرەکانە کەشیڕان MUA لە 1920ەوە بەدەست کۆمۆنیستەکانەوەیە یەکەم هێرشیشی کردە سەرەوە، نەک لە بەر عەدەدیان زۆر بوو، لە دوو شتی ئەساسی بوو. یەکەم جێگەیەکی زۆر تایبەتمەندیان هەیە تەواوی ئوسترالیا دەوروبەری ئاوە، هەر شتێ بە کەشتی دێت بۆ ئێرە شتیوە، جێگە و پێگەیەکی زۆر گەورەیان هەیە. ئەو ئەیویست ئەو دەسەڵاتیان لێ بچێنێت. دووهەمیشی شەڕێکی ئایدۆلۆجی بوو، شەڕێکی ئایدۆلۆجی لیبرالیزمێکی سەرمایه‌داری هەر دژی کۆمۆنیست بوو. ئەیسجام کۆمۆنیستە بە هەر تەعبیرێکەوە بێگەر کۆمۆنیزمێکی سۆڤیەتیش بێت توشتی. ئەمە لە دەوری خۆیان بڕە چالاکوانانی سیاسی لای خۆمان ڕاستەکەی دەوری زۆر باشیان هەبوو. ئەمە هەمیشە ئەیڵێنەوە یەکێتی کرێکار چوو ئەیبینن و ڕێزی لێ ئەگرن و ئەم شتانە. بەڵام لە دوایەوە چەنێت تۆ هاتی پەیوەست بووی، چەنێت تۆ هاتی پشتیوانیت کرد، چەنێت تۆ هاتی لە کۆبوونەوەکانیانە، لە پیکت لاینەکانیانە، لە ماگرتنەکانیانە. بەشداریەکەی بەداخەوە نایبینیم، زۆر کەم ئەیبینی. بەرحاڵ ئەو بابەتە پێم وابێ قسەی زۆرتر هەڵەگرێ، بەڵام وەختی بەرنامەکەی کورتە بە داوای لە بردنەوە من مەجبوریم بچینە سەر خاڵی کۆتایی گفتوگۆکەمان، تەورەی کۆتایی گفتوگۆکەمان کە ئەویش سەبارەت بە تەحەداکانی یاخود چاڵەنجەکانی بەردەم جوڵانەوەی کارگەریە لەم ڕۆیە. دیارە منەوەی کە ینی خۆم ئاشنایەتی ئەدەبیاتی کارگەری و سۆشیالیستیم لەم بوارەیە، خود هەتا ئەدەبیاتی ئەکادیمی کە دیراساتی ئەکادیمی کە دەرچووە قسە لەسەر تەحەدایەتێکی زۆر گەورەی مەسەلەن شۆڕشی پیشەسازی چوارەم، ئەوەی کە پێوترێ گیگ ئیکۆنۆمی، ئەوەی کە مەسەلەن خەڵک ئیتر بڵین کاری سابتی نییە و کاری موقەتی هەیە و لەسەر ئەنتەرنێت و ئەوانە بە جۆرێک کارەکان ئەتوان ئەنجام بدەنوانە پێویست ناکە ارتیباتی ڕاستە و خۆیان بە یەکترەوە هەبێ کارگەران لە ئەنجامدانی کارەکانیانە. یعنی بە کولی بە گشتی ئەوەی کە ئەم ئاڵوگۆڕە تەکنۆلۆژیانە هێنایەنەتە پێشەوە بە یەکێک لە تەحەدا گەورەکانی جوڵانەوەی کارگەری دانرێت. تا مەسەلەن کەسێک بە ناوی گەیستاندینگ لە بەریتانیا کتێبێکی نووسیوە قسە لەسەر ئەم چینە تازەیی کارگەرەکە. ئەم چینە تازەیی کارگەران بە پرۆلیتاریانە بە پریکاریەت ناوە بە ئەڵێ ئەمانە پرۆلیتاریانین چیتر. ئەمان بە قیاساتێکی معەن و دیاریکراو کە چەندێک فەرقیان هەیە ئەمان لەگەڵ ئەوەیە. مەسەلەن ناسنامەی پیشەییان نەماوە، کارگەری ئەم سەردەمە ناتوانێت بڵێ کابراک دارتاشە هەتا سەر دارتاشە، ئاسنگەرە تا سەر ئاسنگەرە، یاخود مەسەلەن کارەباییە، یاخود لە مەجای سناعەتە کارەکە. ئەتوانێت هەر ڕۆژەی شتێک بێت، ڕۆژێک بچێ لە شوێنێکە حەماڵی بکە، کارگەری مەسەلەن هێنان و گواستنەوە و گیان و ئەم شتانە بێ، لە جێگایشی ترا ئەتوانێت لە شوێنێکە شت بفرۆشێ، ئەتوانێت بێ بە کارگەری مەطعام، ئەتوانێت ببێ بە سوزانم خزمەتکاری پیر و یاخود لە مەکتەبە لەگەڵ مناڵانە کارکە. هەموو ئەم شتانە ئەتوانێت بە یەکەوە کارێک بێکە لە ژیانی ئینسانەکە ئەتوانێت لە هەر مەرحەلەیە کارێک بکاتەوانە پیشەی ناسنامەی پیشەیی نەماوە، ئەمنیەت و ئەمانی ژیان کارکردن نەماوە، بیمەی کارکردن نەماوە. مەسەلەن ئەو فرسەتانی کە هەبوو بۆ تەتەورکردنی خەڵک لەسەر لە شوێنی کارە ئەوانە لە دەست دراوە. بەرحاڵ مەبەستەوەی ئەمانە هەمووی
تەحەدایەتێکی گەوریان بۆ جوڵانەوەی کارگەری دروست کردووە وەکو ئەم کەسە ئەڵێت وە وەکو توێژینەوەی کەش ئەڵێن و کارێکی کردو مەسەن ئەو دیاردەی کە تۆ باست کرد ئەمڕۆ لە 17 کارگەرانی ئوستورالیا ئەندامن لە ئیتیحادیە نیسبەتێکی زۆر کەمە لە 17 یعنی بەڕاستی دیارەکە ئەم جوڵانەوەی دەرگیری کێشەی گەورەیە بە بڕوای تۆ مەسەن ئەو تەحەدا مهممان و گەورانی کە بۆ نمونە کارگەران لە یا جوڵانەوەی کارگەری لە ئوستورالیا هەیەی بەچی ئەتوانی تەشخیصی بکەیت هاوڕێ مەنسوور یەکێ لە گرنگترین شتەکانێکە کە بزوتنەوەی کرێکاری لە ئوسترالیا لە تەواوی دنیا بەرەڕووی بووەوە شتیوە پارادۆکسێکە کە بۆ خۆی دروست کردووە ئەویش ڕاستەکەی بزوتنەوەیەکی چەپی سۆسیالیستی پێشکەوتووی ڕادیکاڵ کە بتوانێک ئەمە ڕێبەرایەتی بکە کز و کستر بووە ئەو پارادۆکسانە زیاتر بەنەمانی ئەوەی کە خەباتێکی سیاسی سیستەمەکە بکاتە هەدەف و لەگەڵ یا شەڕکە لەگەڵ سیستم شەڕکە بەڵکو ڕۆژانە بۆ باشتربوونی وەزئی ئابووری خۆی شەڕەکات توشتیوە ئەمە یەکێکە لەو چالەنجە گۆڕانەی کە لە دوای هەشتاکان و بەتایبەت ڕۆخانی سۆڤێتی یونیۆن بە هەر ئێمە لێکۆڵینەوەیە کە لە بەرامبەر ئەو کەمپا هەمان بێت و کەمپێکی سیاسی لە جیهانا بۆشتیوە ئەمە ڕوویدا بینیمان و ئەمانە ئەو پارادۆکسانەی کە بۆ خۆی دروستەکات توشتیوە من پێم خۆشە یەک دوو نمونەتان بۆ باسکەمەوەە لەگەڵ ئەوەیشە لیبرالیزم هێرشە کاتە سەری وای لێ ئەکات کە کرێکار ئەوەی کارەکات پێویستی بە یەکێتی کرێکاری نەمێنێتویە یا پی وا بێتتر پێویستی نەماوە شتیوە پێ ئەویشە لەو پارادۆکسانەوە دروست بووە کە یەکێتی کرێکاران بوونەتە قوربانی دەستکەوتەکانی خۆیان دەستکەوتی زۆر گەورەیان بۆ کۆمەلگای مرۆڤایەتی دروست کردووە نەک بۆ خۆیان ئەوەی کە ئەیبینین لە ئوسترالیا مەسەلەن باسی لەگەڵ سیستمی خوێندەواری ئەەکەین لە ڕۆزە و حەزانە و کودەکستان و شوێنێکە مناڵی تازە چێتەوێت 4 ساڵ 5 ساڵ تا زانکۆکان سەرروی زانکۆکان ئەمە دەسەڵاتی بزنەوەی کرێکاری بۆ لە ئوسترالیا ئەکی دیشم لە تەواهی وڵاتەکانی تریشە چونکە لێرە بە زۆربەی زۆری تقریبا خۆڕایی هێشتیوە زانکۆکان ئەڵبەتە ئەوە لە دوای هەشتاکانەوە کردیان بەپارە بە وامێک و ئەمانە بە لە خەڵکی لە تەلەوەکانی وەرەکەن سیستمی هێڵسێک و تەندروستیەکە کە دروست کراوە لە ئوسترالیا تقریبا خۆڕاییە بزنەوە کرێکاریەکان دروستیان کردووە ئەوەی کە 4 هەفتە ئیجازەت هەیە ئەوەی ئیجازەی نەخۆشینت هەیە ئەوەی نازانم کۆمەڵی مەعاشی زۆر باشە هەیە تەواوی ئەمانە دەستەبەر کراوە لە سەروی هەمووتر من کاتێکە کە لەگەڵ یەکێتی کرێکاریەکانە بووم لەگەڵیانە بووم ئەوەڵین شتەیەکە بۆ من ئیمنی و سەلامەت بوونی کرێکارەکانە تۆ ئەبێ وجودێکی فیزیکیت هەبێت توشتیوە تا بتوانی دوایەوە شەڕکەی بۆ حەق دەست و بۆ شتەکانە ئێمە لە ڕۆژانە لە ئوسترالیا من هەموو جارە قسەمە کرد بۆ کرێکارەکان هەمووت ئێوە پێتان وایە ئەفغانستان خەتەرترەکە یا ئوسترالیا بۆ کرێکاری بینە لە ئەفغانستان لە 10 ساڵە 39 دانە پرسنەڵی ئەسکەری و نظامی و میلیتاری ئوسترالیا مردن لە ئوسترالیا فقط لە بنا ساختمانە لەو ماوەی 10 ساڵە 532 کرێکار مردن لە هەموو هەفتەیەکە کرێکارێک تا دوو کرێکار گیانی لە دەسەدا توشتیوە جا لەبەرەوە ئەمەی بەواسم وایان کردووە تەواوی قانونەکان تەواوی یاساکان کە سەلامەتی کرێکار دابینەکات و تەزمینیەکە یەکێتی کرێکاریەکان دروستیان کردووە بۆ بە یاسا لەمە لە ئاگەرتر بوو بە یاسا یەکێتی کرێکاری پێویستی نییە کە مەسەن بەو شوێن مەگەر ئەو شوێنانەی کە ئەبێ بەردەوام خاڵەیە ڕات بگرم ئاوڕێ مەنسوور منە قسەی تۆ زۆر بەدیوێکی کابی خوێنمەوە زانی باسەکە لەسەر چییە من ئەوە قوبوڵەکەم کە وایە ینی جۆرێک پارادۆکسە تۆ خەریکی سەرکەوتن بەدەزێنی سەرکەوتنەکە وا لێکا بێ هێز ببی لە جاتیەوەیکەوا هێز پێیاکەی دلیلەکەی چییە بە نەزەری من دلیلەکەی ئەوەیە هەر تو کاڵی بوو بە قانون لەم وڵاتی ئێمەشە تقریبن هەر بەم جۆرەیە کە تۆ باسیەکەی ینی بەم یاسایانە و بەم سەرکەوتنانە ئیتیحادیەکان بە جۆرە لە جۆرەکان ئەچنەوە ناو سیستەمەکە ئەبنەوە بەشێک لە سیستەمەکە باشە ینی
چونکە دەستکەوتەکان و شتەکان لە ڕێگەی دەوڵەتەوە بەدەستدێ و ئەوانە لە بابەتی ئەم دەستکەوتانە یەکێک لە بڵین بەرەنجامەکانی ئەم دەستکەوتانە زاڵبوون و یاخود بەهێزبوونی ڕۆڵی دەوڵەتە بەهێزبوونی ڕۆڵی ئەو سیستەمەیە بە جۆر لە جۆرەکان ئەو سیستەم ئەو دام و دەستگا سیاسیە وا سومعەیەکی وا پێیاکە بڵین ئاعتیبارێکی وا پێیاکە کە کارگەری ترەڵێ بۆچی بچ بەگژیا دەوڵەت ئاگای لێمە دەوڵەت ڕعایەت مەکا دەوڵەت ئەوە مەکاوانە پێویستی بە وجودی من و خەڵاتی من نییە خۆی شتانم بۆ جێبەجێ بۆ تەسبیت بۆ ئەوانە و کارەکە ماشیە پێویستی بە ڕێکخراوبوون چییە طبعاً ئەو قسەیە وایە بەڵام باسەکە لەسەرەوەیە بە بڕوای من ڕەنگە تعاملی اتحادیەکان لەگەڵ ئەم مۆزوعە زۆر دروست نەبوو بێ ئەنی بۆ ئەندازەی کە تۆ سەرکەوتن بەدەزێنی ئەبێ نەخشەت هەبێ بۆی کەوا دەوڵەت و دام و دەستگا دەوڵەتەکان ئەو جێگا محوەریە نەگرن لە مۆزوعی ئەم ئیسلاحاتانەیە بەرحاڵە بە باسێکە لەوانەیە زۆری بێتوانە بەس من وەکو سەرنجێک پێم خۆش بوو لە کاتی توانێک ئومێدوارم سلسلەیە ئەفکارم نەپشڕانی فەر بوو زۆر سپاس ئەڵبەتە من ئەویست یەک دوو نمونەی تر باسی وەشاکەم ڕاستەکەی یەکێ لەو شتانەی تر کە باسێکم مەسەلەی یەکێتیە کرێکاریەکان فقط خەباتیان بۆ بە خەباتێکی اقتصادی ڕاستەکەی زۆر بەیان من ئێستێشە دێمە سەر جیاوازی کۆمەڵێک لە یەکێتی کرێکاریەکان لە ئوسترالیا باسیەکەم شێ یەکێ لەو شتانەی کە پارادۆکسێکە بۆ خۆیان دروستیان کردووە یەکێ لەوانە هەرە سنووقی تەقاودی بازنشستگی یا خانەنشینیەیە کە دروستیان کردوشتیوە تا لە هەشتاکانە پێش هەشتاکان بەو شێوەیە سنووقی خانەنشینی نەبوو لە ئوسترالیا کرێکار بووە کە خانەنشین نەبوو ئەوەی هەی بووە ئۆتر دەسەوداوێنی حکوومەت بووە دەوڵەت بووە ئەگەر سۆشیال سیکیوریتی ئەوەنە مەمرۆمەژەی شتەیەکی بداتێشتیوە لە 1984 کرێکارانی بینە ساختمان سنووقی بازنشستگی دروستەکان 8 ساڵ دوای ئەوە لە 1992 ئەمە ئەبێ بە گەڵاڵەیەکی سەراسەری لە ئوسترالیا هەر وەک وتم هەر کەسێک کارکە ئەبێ لە سانۆنیوی ئەوەتر ئێستا بووە بە سانۆنی و قەرارە بەرەو کەمکەم بڕوا بەرە ساڵ 12 ئەبێ بخەنە سنووقی بازنشستگیەوە تۆ سیرکە ئێستا ئوسترالیا 25 ملیۆن نەفەرە بۆ هەموو 25 ملیۆن نەفەرەکەی کار ناکەن کە پارەی سنووقی بازنشستگی وەربگرن و سنووقی خانەنشینی وەربگرن 3 تریلیۆن دلار 3 تریلیۆن دلار پارە لە سنووقی بازنشستگی ئوسترالیا هەیە هەنی 3000 میلیارد دلار ئەم سنووقە بازنشست ئەم پارەیە لە چی لێکن هەمووی ئەبێ بە پێی قانون سەرمایه‌گوزاری بکرێ چونکە سوود ئەچێتە سەری ڕاست مثلەن من ئێستا لە شوێنێکا کارەکەم کە سنووقی بازنشستگی کرێکارانی بنە ساختمانە کە یەکێتی کرێکاریەکان داوایان مەزرانوە ئێستا ئێمە زیاتر لە 6 میلیارد دلار پارەی سنووقی کرێکارانی بنا ساختمانمان لەلایە کە مانەی جێکەین لە 1984 تا ئێستا مام ناوەندی لە سانۆ سوود چووەتە سەری هەموو ساڵێک بەڵێ جار ساحەفدە چوو سووتە کرێکارمان هەیە 1 ملیۆن و 300,000 دلار لە حسێبەکەیەتی کرێکارمانەیە 450,000 دلار لە حسێبەکەیەتی ئەمانەیە ئەم پارەیە هەموو ڕۆژێ ئەو سیستەمە دروستەکاتەوە کە کرێکارە چوسێنێتەوە چونکە لە سیستەمی بورسیایە ئەمە پارادۆکسێکە کە یەکێتی کرێکاران پارادۆکسە ڕاستە شەڕەکەت لەگەڵ سیستەمێکایە کە چەسانەوە دروستەکە هەموو ڕۆژێکیش خۆت بە قووەتریەکەی ئەوڵی زۆر سەرنجڕاشیشە بەڕاستی هاوڕێ مەسوود ڕاست ئەمە یەکێکە لەو شتانە لە هەمان کاتیشە یەکێتی کرێکارەکان ئێمە ڕاستمان هەیە چەپمان هەیە زۆربەیان ڕاستن زۆربەیان ڕاستەکەی چنێ حکوومەت ئەو دەسی هەیە لەوەی کە کرێکار بچوسێنێتەوە یەکێتی کرێکارە ڕاستەکانیش ڕاستەکەی لە دامرکانەوەی ناڕزایەتی کرێکارانە دەوری ئەساسی گەورەیان هەیە بێگومان یەک دوو یەکێتی کرێکاران هەیە کە میلیتانتن ڕابردوویەکی سۆسیالیستی و کۆمۆنیستی و چەپیان هەیە ئەمانە فشارێکی یەکجار زۆریان لەسەرە یەکێ لەو فشارانە مەسەلەن پلیسێکی تایبەت دروست کراوە بۆ یەکێتی کرێکارانی بنا بە ناوی ABCC
Australian Building and Construction Commission. بەڵێ پۆلیسێکی فاشیستی فقط نەک بەوەی وەکو دروشم بیدەم هەر بەناو پۆلیس یعنی کرێکارێکی فقط بۆ کرێکاری بینایە و ئیتحادیە کرێکاریەکانی بینە ساختمان بۆ کەسی تر نییە ئەمانە دەسەڵاتیان هەیە کە بچن کرێکارێکە کە بە هەر هۆیەک بیهێنە ژوورێکەوە بە تەنیا خۆی پرسیاری لێ بکەن بیکێشنە ژێر پرسیار بەبێ ئەوەی ناتوانێ بڵێنە ناتوانێت جوابی پرسیار نەداتەوە 6 مانگ سجنەکەن ئەگەر بچێتە ماڵەوە بە ژن و مناڵەکەی بڵێت کە چیان وتووە چی باس کردووە لەوێ 6 مانگی تر سجنی پێدەن و زیندانیەکە نوشتیوە من لە ساڵی 2017 3 ساڵ پێش ئەوە کە چ بوو مەسەر کار و بەهۆی ئیمنی و سەلامەتی کار و کارەکەم داخست بوو نیوەمانگرتنێک بوو ئەمانەکردم 2017 بانیان کردوم بۆ دادگا 3 سەعات و نیو محکەمە کرا و ماخرەکەش هەر قازی گوێژی لە من ناگرت توشتیوە محکومیش بووم و 8,000 دلارێکی جەرێمە و هین کرام و غەرامە کرامشتیوە یعنی ئەمە ئەو پارادۆکسانەیە کە من باسیەکەم دەلایەک ناوخۆی خودی یونیەنەکان ڕاست و چەپمان هەیە یاساکانە حکوومەتە ڕاست و ئەو پارادۆکسێ شێوەی کار و سروشتی کاری یەکێتیە کرێکاریەکانە کە لە خەباتێکی سیاسی و زیاتر هاتوونەتە ناو خەباتێکی اقتصادیەوە هاوڕێ مەسوود تۆ باسی ئەو سنووقە هینەکانت کرد سنووقی تەقاعودیت کرد یا سنووقی بڵێن خانە نشینی ئەو سنووقانە بڵێن ئێستا لەلایەن دەوڵەتەوە سەرپەرشتیەکرێ یاخود هەر لە ئەزاری ئیتیحادیەکانە ئەو سنووقانە دیارە هەر جۆرە جۆر دوو جۆرمان هەیە یەکێکی سەر بە بانقەکان و ئەو ئینشورانس کۆمپانی شتەکانە ئەو سەرمایەداریەکانن بڕێکیشیان سەر بەخۆن ئەوانە بۆ قازانجن بڕێکیشیان بۆ قازانژین ئەوانەی بۆ قازانژنین لە بۆردەکە لە هەیئەتی مدیرەکانیانە یەکێتی کرێکاریەکان هەیە ساحێبکارەکان هەیە و مستەقلیش هەیە دوای ئەوە بەم شێوەیە ئەبرێت بەڵام دەوڵەت 3-4 دانە ڕێکخراوی دەوڵەتی دروست کردووە کە سەرپەرشتی ئەمانە ئەکات و ئەبێ ڕپۆرت بدەنەوە شتیوە طبعاً یەک دەوڵەت هەوڵ ئەدا ئەمە لەژێر کۆنترۆلی یەکێتیە کرێکاریەکان بێنێتە دەرەوە زیاتر بیخاتە باوەشی بانقەکانەوە جا دقیقاً بەڵێ 3 تریلیۆن دلار پارەیەکی کەم نییە بەڵێ نەعەوەت جەهەتە مەسەلەکەش پارە نییە من مەبەستم ئەم خاڵە بوو لێرەیە ئەم شتێکە بەڕێز باسک کە مەسەلێکی زۆر گرنگە وەکو ئەو تەسویرەی کە خۆم پێشتر دامەوانە تۆزە تەوزیحی بەم لەم نمونەیە یعنی ئەوەی کە تۆ سنووقی بە بڵێن خانە نشینی سەر بە ڕێکخراوی کارگەری دیاری کراوە ئەم سنووقە ئەگەر لەژێر دەستی ئەو ڕێکخراوە کارگەریە بمێنێتەوە ماناوە دافعێکی بەردەوام هەیە بۆ خەڵک کە ببێ بە ئەندامی ئەو ئیتیحادیە سوودی لێوەرەگرێ و ئەمە ئەبێ بە پاوەرێک بە قووەتێک بۆ ئەو ئیتیحادیە کارگەریە بەڵام وەختێک ئەمە دەوڵەت تیک ئۆڤەرەکە یاخود دەوڵەت ئەچێوەریەگرێتەوە ئەوانە و ئەیکابەهی خۆیەوەوانە واقعان ئەم هێز و دەسەڵاتە لە ڕێکخراوە کارگەریەکان و لە ئیتیحادیە کارگەریەکان ئەسێنێتەوە و مێژووی سۆشیال دیموکراسی بەڕاستی جۆرێک لەم بابەتانەیە چونکە ئەگەر مەسەن دیقەت بێ لە ئەوروپایە و لەو شوێنانەیە بۆ نمونای سنووقی بەتاڵە ئێمە هیلمان هەیە لە سویدا پێوترێ ئاربێسلۆسیاس کاسا یعنی ئەکاسا کە ئەمە هی سنووقی بەتاڵێ ئەم سنووقی بەتاڵی ئەسڵەن کارگەر خۆی دروستی کردووە سنووقی نەخۆشی ئەوەی کە نەخۆشەکەی پارە وەرەگریەوەمانە کارگر خۆی دروستی کردووە ئەم بابەتەشتانە لە پێشەوە لە سەرەتاوە کارگر خۆی دروستی کردووە باڵانسی هێزی لە بینی کارگەر و وەژوازێ بە شێوەیەکی زۆر ئاشکرا گۆڕیوە لەبەرەوەی توانای ئەوە هەبووە کە کارگەر بڕوا خەبات بکە نەترسێلەوەی کە برسیە بێ بڕوامان بگرێ نەترسێلەوەی کە برسی بێ چونکە ئەم سنووقانە هەندێک جاریش بۆ سنووقی ئیزراب بەکار هاتووە بەڵام ئەو غەختەکە ئەمە بوو بەهی دەوڵەت و سۆشیال دیموکراسی کردی بەهی دەوڵەتەوەوانە واقعان ڕێکخراوە کارگەریەکانی لەم هێزە لەم وەسیلە و بڵێن ئەداتە بەهێزەی دەسەڵاتکردن و قودرەت نیشاندانوانە مەحروم کرد کە ئەمە بۆ خۆی یەکێکە لەو تەحەدایانی بە بڕای من جوڵانەوەی کارگەری ئەم سەردەمەی ئێمە پێوەی ئەناڵێنێ و ئەو شتێک کە تۆ باسی کرد زۆر دقیقە بەرحاڵ من دووشت فقط باسکەم زۆر بە کورتی یەکەم ئەوەی کە
مێژوو نیشانداوە مێژووی خەباتی کرێکاری من باسی ئوسترالیا کەم و دیارە لە تەواوی دنیاشەوە نیشانداوە بزوتنەوەی کرێکاری یەکێتی کرێکاری تا قۆناغێک مەرحلەیە کە توانێ هەر سەرکەوتن بەدەست بێنە سەر چونکە بێتە قوربانی سەرکەوتنەکانی خۆشی ئەیسە بۆی شێ باسەکە مشتیوە پێویستی بە حزبێکی سیاسی هەیە خۆی دامێزرێنێ حزبی سیاسی کرێکاران بێ کرێکاران بەڕێوەی بەرنوشتیوە دەسەڵاتی سیاسی بگرێتە ئامانج یەک شتی تر لەمەوێ باسی بکەم لە پەیوەند قسەکاندا من هەمیشە باسم کردووە دوو شت لە ناو بزوتنەوەی کرێکاریە هەمیشە مەترسین یەکەم ئەوانەی کە گەنج و جوان و تازە پێگەیشتون و دێنە ناو ڕیزی کارەوە هێزی کارەوە و یەکەم ئەوانەی کە کۆچبەری شت چونکە ئەوانە مێژوو نازان مێژووی ئەمە چییە مەسەلەن تۆدیتە ناو شوێنێکی کارەوە مەتبەخ و ئاشپەزخانەیەک و خواردن شتێکی لێیە مێز و کورسی لێیە حەمامی لێیە ئاوی گەرمی لێیە ئەمانە نازانێ ئەمانە هەمووی بەرهەمی خەباتی کرێکاری بۆ پێش هیچ کاتێک حکوومەت هیچ کاتێک دەسەڵات هیچ کاتێک سەرمایه‌دار ساحبکار ئەمەی بەخواستی خۆی نەداوە بە کرێکار بەرهەمی خەباتێکە ئەم خەباتە درێژە پێ نەدەی لە دەستی دەی ئەمە من خۆم بەردەوام ڕۆژانە لەگەڵ یا بەرەڕوو بووم کە گەنج و جوان و کۆچبەرێک کە تێتە وڵاتێکەوە ئەو مێژووە نازانێت و هەمووی بەدەستە بەر وازانێمە خۆی ساحبکار و خاوە دەوڵەت پیداوە هەمیشە ئەمێنێت جا کاک مەنسوور من هاوڕێ مەنسوور من تێڕوانینێکم هەیە لەسەرم قەزیە پێشم خۆشە ئەم باسە وەکو مەبڵین بە پێشنیارێک کۆتایی بێنمەوەوانە من وازانم کە یەشێک لەو لایەنانە کە باست کرد کە کرێکارێکە کە تازەیەتە ئەم وڵاتانەوە کە دیارە هەندێک جار نەکتەنها یاساکان زمانیش نازانێ جاری وا هەیە مشکلەیەتی کە لەگەڵ سیستەمی ئێرە ئاگادار بێت و بزانێت چی ڕوویداوە و چی بووە لە ڕابردووەوە چ دەستکەوتێک لە بەردەستی کارگەری ئەم وڵاتانەیە بە بڕای من یەکێک لەو شتانەی کە ئەم خەڵکانی وەکو ئێوە کە من دیارەزانم ئێوە ڕۆڵێکی زۆر بەرجەستتان بینیوە لە ناو جوڵانەوەی ئیتیحادیە بەڵام مەبەستم ئەوەیە بە تەوەجوه بەم گروپە دیاری کراوە بزات مەسەرەن دروستکردنی دام و دەستگای وەها کە بڵێن هوشیاری چینایەتی بڵاو کاتەوە و کارگەرانی تازە هاتوو ئاشنا بکە بە سیستەمی ئوسترالی و یاساکانی کاری ئوسترالی ئەمانە ئەتوانێت پرۆژەیەکی زۆر باش بێ و یارمەتیکی زۆری جوڵانەوە کارگەریەکەی ئوسترالیاش بدا ینی من نازانم شتیوا هەیە لەم بابەتەیان نا بەڵام من وازانم کە ئەماتوانێت یەکێک لەو معزیلانە کە پێشتریش قسەمان لەسەر کردو ئێستش بە ڕێزە ئاماژەت پێدا ئەو معزیلا وەڵام بداتەوە بەرحاڵ نازانم من وازانم وەختەکەمان تقریبان 12 دقەش لەوەی کەەوە بڕیارمان نابوو درێژ بۆەوەش بۆی ئەوەیە کە قسە باسکردن لەگەڵ بەڕێستا زۆر بە پێزە زۆر بەڕاستی جێگەی خۆشحاڵیە بۆیە کاتەکەمان ڕۆژ بەبێ ئاگادار بین بەڵامی تر بەداخەوە ناکرێ بەرنامەکەمان لەوە درێژتر بێ ئەگەر شتێکی شماوە لە کۆتاییە باسی کە ئەگەرنا ماڵاوایی لە بینەرەمان کەی فەرموو زۆر سپاس دەکەم بۆ کاتەکە و بەداوای لێبوتنیشەوە لەو 12 دقیقە من هیچێک دیارە زۆر قسە زۆرە و هێشتا باسکردن منم لەوە زیاتر ناڵێم و زۆر سپاس بۆ دەرفەتێک و کاتێکیشە بۆ منتان ڕەخسان و لە خزمەتانە زۆر سپاس بۆ ئێوە ماندوومان کردی هاوڕێ مەنسوور ئومێدەوارم لە بەرنامەی تر و لە مناسەباتی تریشە چاومان بەیەک بکەوێتەوە بۆ بینەرانمان بدوێت و باسی دەرس و تەجروبەکانی خۆت بکەی هەر بژیت و زۆر مەمنون. ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بڕگەی یەکەمی بەرنامەی ئەمڕۆمان پاش ناوبڕێکی کوردین و خزمەتتان بۆ پێشکەشکردنی بڕگەی دووەم و گفتوگۆیەکی تر لەگەڵ هەرسوڕاوێکی تر لە ئوسترالیا. بینەرانی ئازیز وەک پێشتر ئاگادارم کردن بەشی دووەمی بەرنامەی ئەمڕۆمان گفتوگۆیەکە لەگەڵ مزەفەر عەبدوڵڵا. مزەفەر عەبدوڵڵا هەڵسوڕاوێکی کۆمونیستە لە ناوەڕاستی نەوەتەکانەوە لە سیدنی لە ئوسترالیا ژیان بەسەرەبا ئەو تێکەڵ بووە لەگەڵ جوڵانەوەی کارگەری ئوسترالیا و یەکێکە لە چاودێرەکان و شارەزاکانی ئەم جوڵانەوەیە کە بتوانێت بۆ ئێمە بدوێ.
ئەو چەند وتار و بابەتیشی سەبارەت بە جوڵانەوەکانی یەکی ئایار و جوڵانەوەی کارگەری ئوسترالیا لە ڕابردووە نووسیوە. بۆ ئەم دیدارە ئەومان بەسەر کردەوە تاکو هەم سەبارەت بە مێژووی جوڵانەوەی کارگەری ئوسترالیا، سەبارەت بە کێشە و گرفتەکانی ئەم جوڵانەوەیە لەم ڕۆیە و هەروەها سەبارەت بە جێگا و شوێنی کارگەرانی تازە هاتوو بۆ ئوسترالیا لە وڵاتانی جۆرە و جۆرەوە بۆمان بدوێت. بە خێراتی هاوڕێم زەفەر. سپاس بۆ تۆ هاڕە شەماڵ. ئەم کاتە باش، ئەم کاتەی بینەرەکانی باش، هەروەها ڕێز و سڵام بۆ هەمویان بە تایبەتی بۆ خۆت و هەروەها دەسەی بەڕێوەبەری کەناڵی هیوا. زۆر سپاس بۆیەوە. هەر بژین. هاوڕێ مزەفەر، من پێم باشە هەر دەم و دەست بچینە ناو باسەکەمانەوە. باسەکەمان زۆرتر سەبارەت بە مێژووی ئەم جوڵانەوەیە. من وەک ئاگادارم تۆ بۆ خۆت لە ڕابردووشا لێکۆڵینەوە لەسەر جوڵانەوەی کارگەری ئوسترالیا و مێژووکەی کردووە، بایەخت پێداوە، بە گرنگت زانیوە و زانیاری لەسەر کۆ کردوێتەوە. من پێم خۆش بوو لەم بەرنمەیە بۆ بینەرانی کەناڵی هیوا و بینەرانی بەرنامەی دیالۆجی هیوا بدوێ کە جوڵانەوەی کارگەری ئوسترالیا چۆن سەری هەڵداوە و بەڕاستی سەرەتا ئەو بڵێن بۆچی گرنگە سەبارەت بە جوڵانەوەی کارگەری ئوسترالیا قسە بکەیت وە ئەو مێژووە چیمان پێڵێ و لەگەڵ ئەوەشە ئاماژەیەک بێ بەسەر هەڵدانی ئەم جوڵانەوەیە لە وڵاتی ئوسترالیا. دەستخۆش شەماڵیان، سپاس بۆ ئەم دەرفەتە کە ڕەخسانت سەبارەت بە لە سەروبەندی یەکی ئایارە تا قسە باسکەین لەم بارەیەوە، هەروە زانیاری زیاتر بین لەبارەی بزودنەوەی کرێکاری لە ئوسترالیا بە تایبەتی لەباری مێژوویەوە. بە تایبەتی دیارە یەکی ئایار جێگەیەکی تایبەتی هەیە لە بزودنەوەی مێژووی بزودنەوەی کرێکاری لە سەرەتاوە تا ئێستا لە بڕگە جیاوازەکانە. بۆیە لە هەر یەکی ئایارێکە ئێمە هەرچی هەوڵ بین لە هەموو بارێکەوە وێڕای بەڕێخستنی ناڕەزایەتی، خۆپیشاندان، مەراسیم بە شێوازی جۆرا جۆر بۆ خستنە ڕووخواستەکان لە هەمان کاتە لەم چاوپێکەوتنانە لەم دایلۆگانە ئێمە ئەگەر تیش بخەینە سەر مێژووی سەرهەڵانی بزودنەوەی ئایار و خواستەکانیان لە هەر بڕگەیەکی تاریخیا کاریگەری بێ و ئەهەمیەتی خۆی بێ بۆ ڕابەرانی کرێکاری و بۆ سەرجەم کرێکاران، بە تایبەتی بۆ کرێکارانی کوردستان، بۆ ڕابەرانی کوردستان ئەتوانن دەرسوتە و ببێ بە ئەزمون بۆیان. لەم بارەوە ئەم بەرنامەیە کە تۆ پێشکەشێکی مایی دەستخۆشانەی بێ هیوایم قسەکانی منیش سوودمەند بێ بۆ هەموو ئەوانەی کە جوان لەم بەرنامەیە بە تایبەتی هەڵسوڕاوانی بزودنەوەی کرێکاری و سۆسیالیستی و کۆمونیستی. سەبارەت بە پرسیارەکەت لەبارەی مێژووی سەرهەڵانی یەکی ئایار وەک ئاماژەت پێدا، من پێشووتر لە چەند ساڵ لەمەوە پێشەوە، پێم وایە 10 ساڵ 12 ساڵ لەمەوە پێشەوە بە سێ بەشی تایبەت لە ڕۆژنامەی هاوپشتی کە لە کوردستان دەرەچوو هەندێک لەو هاوڕێیانە سەرنووسەری بوون دەورانی ئەوەی من ئەو باسەمتیا کرد. پێم وایە هاوڕێزم ناکۆ عەزیز بوو بە سێ بەش بە دوو درێژی قسەم لەسەر جوڵانەوەی ئایار و بزودنەوەی 8 سەعات کار و پەیوەستکردنی ئەم حەدەسانە بەیەکەوە لەگەڵ بزودنەوەی کۆمونیستی و گرایشی با بڵێن ڕەوتی سۆسیالیستی ناوچینی کرێکار لەو دەورانەیە ئاماژەم پێیا بوو. بۆیە هەم کەڵک لەو قسە و باسانەوە وەرەگرم، هەم لەم دوایە نەشا کە باس و بابەتی جۆرا و جۆرم خوێنیوەتەوە لەبارەیەوە هەوڵەدەم ئاماژەیەک بە کورتی لە چەند دەقەیەکە بە سەرهەڵدانی ئەم مێژووە بکەم. بەر لە هەر شتێ هاوڕێ شەماڵ ئەوە بڵێم ئوسترالیا وەک ئوسترالیا وەک کۆمەڵگەی ئوسترالیا و سەرهەڵدانی چینی کرێکار مێژوەکەی زۆر نییە وەکو ئەوەی کە لە بەریتانیا لە فەڕەنسا و لە ئەوروپایا لە ئەمریکاشەیە. بەڵام لەگەڵ ئەوەش کە کۆمەڵگەی ئوسترالیا وەک وڵاتێک مێژوویەکی 200-250 ساڵی هەیە،
لە بزوتنەوەی کرێکاریە مەکانەتێکی زۆر تایبەتی هەیە سەرەڕای دووری ئەم کیشوەرە یان با بڵێن ئەم وڵاتە لە ئەوروپا و لە ئەمریکا و لە ئاسیا و ئەمانێ جێگە و ڕێگەیەکی تایبەتی هەیە چینە کرێکارەکەی لێرە چینێکی تازە سەر هەڵدا و بە تایبەت لە دوای ئەوەی کە بریتانیا وەک هێزێکی زل لە سەدەی هەژدەیە بە تایبەت کۆتایی هەفتە و هەژدەیە هاتووە داگیری کردووە پێش ئەو هۆڵندا داگیری کرد دوای ئەمان هاتوون ئاوەدانیان کردوتەوە یەکەم وەزبەکە ئاوەدانیان کردوتەوە دەورانێکی سەختیان بینیەوە هەر بۆیە لەو لە سەرەتاوە بۆ ئاوەدانکردنەوەی بریتانیا کە داگیری کردووە زیاتر کۆمەڵە خەڵکێکی ناردوو بۆ ئەم وڵاتە کە پیانوت کۆمبیسەکان زیاتر بەندیخانەکانی ناو بەندیخانەکانی بریتانیا بوو زیاتر ئەوانش ئەو کەسانە بوون کە باڵێن خەبات گێڕەکانی ئیرلندە و سکۆتلندە و کە پیانن ئایشەکان و سکۆتشەکان کە زیندانی بوونە نەقلیان کردوون بۆ ئێرە زیاتریش با بڵێن مێژووی چینی سەردەستی ئوسترالیا ئەمانە وەکو لۆمپەن ئەناسێنێ بەڵام لە باری واقعەوە ئەمانە ئەم بەندیانە بەشی زۆریان خەڵکی خەباتژێری بزوتنەوەی ئەو وڵاتانە بۆ لە دژی داگیرکاری بەریتانیا کە نەقلیان کردوون بۆ ئێرە ئیتر وەکو کۆیلەی سەدەکانی دەورانی کۆیلایەتی تەعاملیان لەگەڵ کردووە بەم شێوەیە ئەمانە کە بێگار بە تایبەتی پێما بێوانی سکوتلندا هیم بەتایبەتیکان کە گین کراون کە بەندی بوون بەهۆی هۆکاری سیاسیەوە نەک بە هۆکاری بڵێن تاوانکاری ڕەنگە تایە بوو بێ ئەوانشی تیا بووە بەڵام زۆری ئەوانەی ڕۆری ڕابەریان لە ناڕازایەتی ئێرە گێڕاوە سکۆتشەکان و ئایرشەکان بوونە هاتوونە بۆ ئێرە جا بۆ ئاگاداری کە ئەمانە بێگاریان پێکراوە وەکو کۆی لە تەعاملیان لەگەڵ کراوە کاریان پێکراوە بۆ ئاوادانکردنەوەی ئوسترالیا ئەمانەی یەکەم ناڕزایەتیان لە 1991 دەست پێ کردووە 1991 بەڵێ تقریبا 1990 یەکەم ناڕزایەتیان ئەم زیندانیانە دەست پێ کردو بۆچی بۆ ژەمە خواردنی ڕۆژانە و هەفتانە دەستیان بەم ناڕزایەتیە کردووە زۆریشیان لێکوژرا و لیانداوە چەندین ناڕزایەتیان دەربڕیوە تاوەکو 1992 دوای چەندین ناڕزایەتی ئەم جارە ئەم مافەیان پێداون کە هەم کاریان کەمکەنەوە هەم ژەمە خواردنەکانی ڕۆژانیان بە مەزبوط پێ بدەن و کاتێکیان هەبێ بۆ ئەوی ژیانێکی ئاسایی بژێن ئەم ناڕزایەتی هاوڕێشەماڵ بۆتە بەردی بناغی ناڕزایەتی جۆرا و جۆری کرێکاری لە ئوسترالیا پاژەوەی ئوسترالیا ئیترکە ئاوادان کراوەتەوە بە شێوەیەکی گشتی بە تایبەتی سیدنی یان با بڵێن مڵبن شارەکانی تر بەم شێوەیە ئەم ناڕزایەتیانە دەستی پێ کردو و کرێکارانیان لە بریتانیا شارەزا هێناوە لا 820 ئەمانە و ئیتر ناڕزایەتی کرێکاریش وردە دەستی پێ کردووە بۆ ئاگاداری هەر لەو دەورانەیە یەکەم ناڕزایەتی کرێکاری کە دەستی پێ کردو لەو تاریخەیە لە پێناوی کەمکردنەوەی سەعاتکار بۆ 8 سەعاتکار چکە پێش ئەوە بە تایبەتی کرێکارانی بیناسازی کە هەتا ئێستاش ئەم تاریخە لە مێژووی کرێکارانی ئوسترالیا بە تایبەتی CFMU یەکێکە لەو یەکێتە کرێکارە ڕادیکالانە با بڵێن میلیتانتانە بۆ مافەکانی کرێکاران ئەو کاتە لە مالبۆرن یەکێک لە ڕابەرانی کرێکاری بە ناوی ڕۆبرت ئۆن کە خەڵکی بریتانیا بۆ هاتەوەرە وەسای بردووە ئەم ڕابەری وەکو کرێکارێکی سۆسیالیست و بە ئاگا دەستی کردو بە ڕابەریکردنی ئەم خواستە بۆ 8 سەعات کردنا پێش ئەوە 12 حتا 15 سەعات کاریان کردووە ئەمەی بەردی گەورە بینای لێ دروستەکەن بە تایبەتیش ئەم وەستایە لەگەڵ وەستاکانی تر لە دروستکردنی زانکۆی مڵبن کە دەستیان پێ کردووە ڕۆژێک هاتووە لە ناو زانکۆیە دەستی بە ناڕەزایەتی کردووە لافیتێکی گەورەی هێنا باڕێن ئاڵایەکی گەورە هەکو وەکو لە وێنەکە پیشانە داوە 1970 لەسەر نووسیەوە 8 سەعات کار
8 ساعات بۆ ئیسراعات 8 ساعتی کە بۆ خەوتن باشە ئەمەیان بەرز کردوتۆ لە مناڕزایەتە لە سەرەتاوە سەرکەوتنی گەوریان بەدەست نهێناوە بەڵام سەرنجام ناچار بوونە لە چەند ڕۆژێک پێش یەکی ئایار بە تایبەتی لە 21/4/1856 کە ئەم ناڕزایەتیان دەربڕیوە دوایی لە 12/5/1856 پەرلەمانی مەڵبن لەگەڵ حکوومەتەکەیە دانی ناوە بەم مافەی کرێکاران کە بەرزیان کردوێتەوە زۆر هاوڕێ مزەفەر ئەمە زۆر سەرنجڕاکێ پێما بێ یەکەمین شوێنە لە دنیاە کە بەم جۆرە ئەم بڕیاری دابیانی ئەمە تەوانەمە ئاگادارین کە جوڵانەوەی 8 ساعات کارەوانە جوڵانوشی زۆر فراوان بۆ دواتر لە دنیاە و لە ئەمریکا بەڵین بۆتەوە جوڵانەوەی یەکی ئاریش ڕاستە خۆ پەیوەستەی ئەم جوڵانەوە ینی جوڵانەوەی 8 ساعات کار و جوڵانەوەی یەشی ئایا تقریبا نەتوانی بڵێن تێکەڵ بە یەکتر بوون ئەمێز یەکتر بوون یا زۆرتر جوڵانەوەی یەکی ئایار لە ڕەحمی جوڵانەوەی 8 ساعات کارەوە هاتۆتە دەرەوە بەڵام جێگای سەرنجە کە ئەمریکا لە دوای 30 ساڵ ئەم تاریخی کە تۆ باسێکی لە دوای 30 ساڵ دووبارە ئەو جوڵانەوەی پێێنێتە قۆناغێکەوە بەڵام لەو کاتەیە لە 1854 وتت وەنیە 1856 بەڕسمی ناسراوە 8 ساعت کار 56 بەڕسمی ناسراوە بەڵێ زۆر بەڕسمی ناسراوە لەلایەن شاری مالبۆر لەلایەن حکوومەتی مارلۆن اینجا بۆ ئاگاداریت ئەو دەورانە ئوسترالیا یەک حکوومەتێک نەبوو فیدرالی بەڵکو هەر شوێنەی حکوومەتێکی سەربەخۆ بوو تابع بوو بە بڵێن تاجی بریتانیا تاجی مەلیکێتەوە باشە هەرچەندە تا ئێستا پۆشێ بەڵام ئێستا یەک لە 1902 بوو بە یەک حکوومەتێکی سەراسەری فیدرالی بەهەرحاڵ بنەچەی مێژوویەکی ئایار وەکو تۆش ئاماژەت پێدا پەیوەندی بە بزوتنەوەی 8 ساعات کارەوەیە چکە پێش ئەو کاتە قانونێکی کار دیاری نەکرابوو کە خاوەن کۆمپانیەک خاوەن کاریەک با بڵێن وەستایەک شتێک ئەیتوانی خاوەن سەرماداری ئەیتوانی بە ئارەزوی خۆی کارکا بە کرێکار و بە ژن و مناڵ و بەتایبەتی لە هەنگێ بواری کۆمپەنی شتیوە اینجا ڕەنجی ئەم بزوتنەوەی یەکی ئایارش دوای ئەگەڕێتەوە بۆ ئەماوە بە تایبەت لە ئوسترالیا من وتم تاریخی مێژووی بزوتنەوەی کرێکاری و خواستی 8 ساعات کار و پاشان هاتنە مەیدانی ڕۆژێک پشوو بۆ کرێکاران لە جیهانە ڕێگەکەی لێرەوە دەست پێکات لە ئوسترالیا و لەم تاریخەوە هەر وەک تۆش ئاماژەت پێدا دوای بزانە چەند ساڵی کە 30 ساڵی کە چکە ئەوەی شیکاگۆ ئەمریکا 1886 بوو یەکی ئایارەکە لەوێ کە 300,000 کرێکارە نازم چەنە کەمانیان گرت و چەند 300 کەمپەنیە معاملی گەورە کاریان وەستان و دوای ئەو بوو تێکەڵ چوناکان لەگەڵ پۆلیس و ئەمانە دەستی پێ کرد و ڕابەرە کرێکارەکانیان هەندێکیان ئیعدام کرد و هەندێکیان کورت لەوە ئیتر دەنگیدایە بەهەرحاڵ خاڵێکی کە لێرەیە ئیشارە بکەین ئەگەر چی لەباری ئەم مەسلەی 8 ساعات کار دوایی وەکوتم ئیتر خواستی یەک ڕۆژ پشووی ساڵانە و دیاریکردن بۆ وەک جەژنی کرێکار هەر لێرەوە سەر چاوەی گرت و دوایی پەڕێەوە بۆ ئەوروپا بۆ وڵاتانی تر هەڵبەت لەوێش ڕەنگیاوەتەوە ئەمانە بزوتنەوەی کرێکاری بێگومانە لە ئەمریکا ئەوروپا بەهێز بووە بەڵام با بڵێن ئیتر تاریخ ئاوایە ئەبینی لە پێچەکانی تاریخە ئەبینی لە وڵاتێکەوە لە شارێکەوە خاڵە وەرچەرخانەکان دەستیان پێ کردووە جا کە ئەم ڕووداوە ڕوویدا کە ئەم خواستە بە ڕسمی ناسرا ئەم مەدالیایی کە ئێستاش تۆ ئەبینی نووسراوە 1970 من هەڵبەت لە شوێنی چکەیە لە وەسایقەکانە بینیومە ئەم کارگەرە سۆسیالیستە ڕۆبەرت ئۆن چی کردووە لەو کاتەیە چووە 888 کرێکاری کۆ کردوێتەوە لەو تاریخەیە لە 21 چوارە چەند ڕۆژە پێش یەکی ئایار کە چوونەتە بەردەم پەرلەمانەوە بینیویانە تعدادەکە چۆنە و بە جیاواز ڕاوەستاون ئەمە طبعاً لەوە ڕسمێکم دەست نەکەوت ڕاستەکەی بەس ئەم ڕەهبەرە کرێکارە سۆسیالیستە ڕۆبەرت ئۆن کە تەقسیمی خەڵکەکەی کردووە بە شێوەی 8 یعنی وەکو ڕسمی 8 دروست کردووە کە 8 دروست کردووە هەمووشیان ژمارەکەیان 888 بووە
هەموو ژمارەی ئەو کارگەرانی کە بەشداریان کردووە لەو خۆپیشاندانەیە 8 کارگەر بوون بە شێوەی ژمارە خۆیان بە شێوەی ژمارە تەقسیمیشیان کردووە یعنی بابڵێن هەر لایەنی هین نەبووە لایەنیی فەنیشی پێداوە هونەریشی پێداوە بە شێوەیەکی جوان ئەمە ئەیجێڕنەوە ئاوا بەداخۆ من هینەکانم دیاری نەکردووە باڵین سەفات و شتە تاریخەکەمە لەم سێجەیە لەم چەند ساڵەیەکە سێدم کاتێک ڕئیسی پەرلەمان و ڕئیسی حکوومەتی مالبۆر ئەو کاتەوە وەکو وڵاتێکی سەربەخۆ بووە هاتووە تەمەشای کردووە وتێتی ئەوە چیتانەوێت تەمەشای ژمارەکەی کردووە هەر سێ جەماعەتی 1970 وتیانە جەماعەتی 1970 تانێ وتیانە ئەمانەوێ 1970مان بۆ بەڕسمی بناسێنی وتیانە مەبەستان چییە وتیانە مەبەستمانە 8 سعات کار 8 سعات حەوت 8 سعات خەو 8 سعات بۆ ژیان و ئەمن و ئاسایشی خۆمان بۆ فێربوون و بۆ ژیانی خۆشی خۆمان ئەمە 1970 کرێکار و وەستای بەردیش ئەو دەورانە وەستای بەرد مهم بووە ئەگەر تەمەشای وڵاتەکانی تریش بکەی ئەبینی بیناکانیان لە بەردی زۆر گەورە دروست بووە ئەمڕۆ من کە تەمەشای بیناکەم ئەڵم باش ئەمە چۆن هەر گیراوە خۆ کاتە با بڵێن هینیشی جهازی ئاها گەورە و ئالەت و شتیوای بەشانی ڕافعی گەورە نەبوو بە هێزی کارگەر ئەمە دروست کراوە بەرحاڵ دوایی کە ڕسمیەتیان پێدا وەکوتم لەو تاریخی کە ئاماژەم پێدا بە 12/5/1956 کە سەرکەوتنیان بەدەستەنە ئەو حکوومەتە ئەم خواستەی بەڕسمی ناسی 8 سعات کار ئەم ڕاهبەرە کرێکارانە مەدالیایەکیان دروست کرد ئەم مەدالیایی کە تۆ ئاماژەت پێدا 1970 ئاینن لە ڕۆژ یەکی ئایارە داویانە بە کرێکار و هەروها وەکو ئەندامەتی کرێکاری لە سندیکاکانە بە تایبەتی لە سندیگای باڵێن یەشێتی کرێکارانی بیناسازی کە یەکەم سندیگایە لەو کاتە پێک هاتووە لە شاری مەڵبن دوای لە باڵێن سیەفێمی سندیگای کرێکارانی بیناسازی وەکو مەدالیای دێشی ئایرە داویانە بە کرێکاران ئەو مەدالیایی کە و نیشانێدەی بەرحاڵ بەم شێوەیە مێژووی کرێکای یەکی ئایار و بزوتەوەی 8 سعات کار ئەگەڕێتەوە بۆ ئێرە دوایی دەنگی دایە لە جیهان ئەو بوویتر لە ئەوروپا چەندین ناڕزایەتی جۆرا و جۆر دەستی پێکردووە هەتا ئاخرەکەی گەیشتە ئەوی ئاماژەمان پێدا 1886 شیکاگۆی ئەمریکا کە ئەو تاوانەی پۆلیسی ئەمریکا کردی لە بەرامبەر کرێکاران و مەجموعەیە کرێکاران و بە تایبەتی لە ڕاهبەرانی ئەنارشیستەکانی ئەعدام کرد پێم وایە باسەکە زۆر سەرنجڕاکێشە مزەفەر من خۆم خەریکە ئاگام لە کاتەکە نامێنێ لەبەرەوەی زۆر بەڕاستی پێم خۆشە متابعی کەموانە بەڵام لەگەڵەوەی کاتەکەمان دیاریکراوە مەحدودە پێم خۆشە بچیتە سەر بڕگە مێژوویەکان یاخود ئەو وێزگە گرنگانەی جوڵانەوەی کارگەری لە ئوسترالیا یانیان مێژوویکی زۆر بەڕاستی بە تام و چێژیشە تۆی جێڕیتەوە بەڵام گرنگتر لەوە ئەوەیە دواتر چی ڕوویدا مەسەن جوڵانەوەی چۆنی توانی لە 8 سعات کارەوە پەڕێتەوە بۆ خواستەکانی تر وە چی بوو مەسەلەن ئەو بڕگە مێژوویە دیاریکراوەی کە ئەم جوڵانەوەی بردە ئاسێکی تر تۆ بەڕاستی من بۆ خۆشم ینی تۆزێک پونچکاوم دەردی فارسەکان ئەڵێن ینی پێم خۆشە ئەوە بزانم کاریگەری شۆڕشی ئۆکتۆبەر کاریگەری ئەو جیاببوونەوەی لە بینی سۆشیال دیموکراسی و کۆمونیزماکە بوو ئەمان لەسەر ئەم جوڵانەوە چی بوو پێم خۆشە بچیتە سەر ئەم بڕگەیەوە ئەو وێزگە گرنگانی کە لەو ماوانەیە جوڵانی کرێکاری بەخۆی بینیوە بڵێ ئەنجا من بەبەستم بوو لێرە باز لە ڕوتی سۆسیالیستی کرێکاری ناو جوڵانەوەی کرێکاری بکەم ئاگداری جوڵانەوەی کرێکاری ئیتر خۆ ڕوتی جۆراوجووری تایە هەر لە دەورانی کۆنەوە بەڵام هەمیشە ڕوتە سۆسیالیستەکەی هەبووە من هەر لێرەش بۆیە ئاماژەم بە ڕۆبرت ئون کرد وەک سۆسیالیستی کرێکاری کە ئەو ڕۆڵی سەرەکی بینیەوە لە بزوتنەوەی 8 سعات کار و دوای یەکی ئایاریش کە ئیتر دوای خواستی 8 سعاتکە یەکی ئایاری لە ڕۆژێکیانە بەرزکرد دوایی لە ئوسترالیا بەڕسمیەتیشیان پێدا هەروەکو لە ئەمریکا دەنگدایەوە جوڵانەوەی سۆسیالیستی کۆمونیستی لێرەیە ئەگەڕێتەوە بۆ دەوری یەکێتی کۆمونیستەکان لە دەورانی مانیفێستا بە تایبەتی وەختی مانیفێست نووسرا مانیفێستی کۆمونیستی کۆمونیستەکان ئیتر مارکس هەربەت پێش مانیفێست پێش نووسینی مانیفێست و یەکێتی کۆمونیستەکان حتا یەکی کۆمونیستەکان شارەزای لەو بوارەوە مەیلی جۆراجۆری تیا بووە
ئەناشیزمی تیا بووە، یونیۆنیزمی تیا بووە، سەندیکالیزم نازانم چی تیا بووە لە پێش مارکس و مانیفێستە هەڵبەت ڕەوتەکانی تر ئەسڵەن زاڵ بووە بەسەر یەکێتی کۆمونیستەکانیشە هەروەک لە هینی شابینیمان لە شۆڕشی کۆمونی پاریس شابینمان کە بەڕابەرایەتی زیاتری ئەناشیستەکان بووە و تەنانەت ئەوەی ئەمریکاش هەروە بوو. بەڵام لە دوای مانیفێست و بەتایبەت لە پێکێنانی ئەنتەرناسیۆنالی یەکەم و دووەمە لە دورەی مارکس دوایی لە ئەنتەرناسیۆنالی دووەمیشە لە دەورانی ئەنگلس ئەم بزوتنەوەی کۆمونیستی لە دوای وەکوتم بڵاوکردنەوەی مانیفێست و پێکێنانی هەردوو ئەنتەرناسیۆنال توانی ئاسۆ و ئامانجی سۆسیالیستی و کۆمونیستی خۆی زاڵکە بابڵین بکە بە باو بەسەر بزوتنەوەی کرێکاری لە ئەوروپا و لە ئەمریکا و تەنانەت لە ئوسترالیاشە هەر وەکی ئەرزانی سەرەتا لە وەکو بزوتنەوەی سۆسیال دیموکرات بوو هەر لەسەر ئەم ئەساسی بزوتنەوەی سۆسیال دیموکراتش حیزبی لەیبەی ئوسترالیا بابڵین حیزبی کرێکارانی ئوسترالیا کە لە پێم وایە 1990 ئەو ناوە تەسیس بوو کە ئەو کاتەوە کوتم لە هەر وڵاتێکی ئوسترالیا وەکو وڵاتی سەربەخۆ پێکات دوای لە ئوسترالیا ناکە فیدرالیت پێکات 1992 ئیتر هەموو ئەم فەرعانەی حیزبی لەیبە یەکی گرتەوە حیزبی لەیبەی ئوسترالیایان پێکەنا ئەمە بناغی ئەحزابی ئوسترالیا لەیبە پارتی بوو ئاگداریش لینین کاتی خۆی لە 1920 پێم وایە ئاماژەی پێکردو ئەڵێ حیزبێک هەیە لە وڵاتی کانگەرۆ حیزبێکی کرێکاری ئەڵێ بەڕاستی کرێکاریە بەڵام وەکو بەدەنەکەی کۆنتترۆڵی بزوتنەوەی کرێکاری و سۆسیالیستی کردووە و هەموو ڕەهبەرانی کرێکاریشی لە هەنایی خۆیان خۆ کردەوە تەمان لەناو حیزبی لەیبە ئەو کاتەش وەکوتم کە سەر بە سۆسیال دیموکرات بووە ڕەوتێکی مارکسیستیا بوو ئێستاش فراکسیۆنێکی تایە خۆیان بە مارکسیست دەزانن من ئەیان ناسم باشە بەڵامی تر جەناحی زەعیفن تایە بەهەرحاڵ لەگەڵ شکڵ پێدانی ئەنتەرناسیۆنالی یەکەم و دووەم و بڵاوبوونەوەی مانیفێست و پێکێنانی ئەم ئەحزابە بەم ئاسۆ ئامانجە سۆسیالیستیەوە وەکوتم مارکس کە خۆشی باسێکە ئەگەر تەماشای فلیمەکەی هینیش بکەین مارکسی لاو ئاماژەی پێدا کە ڕەوتەکانی ڕابەرانی ڕەوتەکانی تر پیشانەدا لاسالەکان و نازانم ئەوانی ترە بەڵام ئەو ئاماژە لە ناو هەموویاکە ئەڵێ ئەمانە هەموو ڕەوتی سۆسیالیستی جۆرا زۆرن بەڵام ئێمە بۆ ئەوەی بەرنامە و سیاست و ئاسو ئامانجی خۆمان لەگەڵ ئەم ڕەوتە سۆسیالیستە جۆرا و جۆرانە جیا بکەینەوە ئێمە ڕەوتێککە هەیە هیویتلین کە زیاتر لە بەریتانی لە عەفو لە ئەڵمانیا و نەمسا و ئەم وڵاتانە هەن کە ئەوانە بەڕاستی سۆسیالیست و ئوفقێکی سۆسیالیستی کارگەریانەیە ئێمە ناویان نابوو لە خۆیان کۆمونیست ئێمە ناوی ئەوان دائنین بۆ بەرنامەکەی خۆمان هەر بەم شێوەش تو ئەگەر تەماشای ئەو فلیمەیە وەسایەکەکان بکە پێش یەکی ئایاری ئەو کاتانە و پێش مانیفێست شعاری کرێکارانی جیهانی یەکگرن ئاوان نەبوو لە کۆنگرەی یەکێتی کۆمونیستەکانەوە پێش ئەو ڕەوتەکانی تر نووسی بوویان چی نووسی بوویان هەموو پیاوانی دنیای یەکگرن نازانم بیرتەیاننا پیاوانی دنیا هەموو پیاوانی دنیای یەکگرن ئەمە دروستنی ڕەوتە ئەنارشی و با بڵێن سەندیگالیستی و ڕەوتەکانی ناو بزوتنەوەی کرێکاری بوون ئەمەش عارەکان ئەگەر تەماشا بکەی لە فلیمەکەی یەنگ مارکسیش دوایی لە کۆنگرەکەیە پێم وایە من لە شوێنیش کەشا خوێنومەتەوە لە تاریخی چێ نووسیوێتی پێم وایە کەسێک نووسێتی لەسەر مارکس نووسیوێتی بە عەرەبی خوێنومەتەوە باسی ئەما کە ئێستا لە فلیمەکەی یەنگ مارکسا هەیە لەو کۆنگرەیە پێم وایە گەڵفرێندەکەی ئەنگلسا دێ ئەو شعارە لا ئەبا چکە ئەکەنە تەسویتەوە ئایا ئەم شعارە لا بین شعاری هەموو پیاوانی دنیای یەکگرن دروستە یا کرێکارانی دنیای یەکگرن دروستە ینی پیاوانی کارگەر ینی باسەکەەوە بۆ فەرقەکە دوای ئینگلیز ڕوویەکاتەوە ئەڵێ ئاخۆ بەس پیا کارگەر نییە ژنانیش کارگەر
ئەم شعارە ئەم ناوەڕۆکی چییە تعبیر لە ماهیەتی بزوتنەوەی کرێکاری ناکە کە بزوتنەوەیشی یەکسانی خوازی و کۆمونیستی و سۆسیالیستی ئەگەر قرارە سۆسیالیست بین ئەبێ هەموو کارگەرانی ژن و پیاو باشە ئیتر ئەم هەڵەسی ئەو شعارە لابا و شعاری کرێکارانی جیهان یەک گرن بەرزەکەنەوە مەبەسمە ئەوەیە بزوتنەوەی کرێکارانی جیهان یەکگرن تەنانەت سرودی ئەنتەرناسیۆنال بزوتنەوەی 8 سەعات کار خواسی یەک ڕۆژ پشووی ساڵانە وەک جەژن وەک مەراسیم بۆ کرێکاران کەلۆ ڕۆژەیە کرێکارانی دنیا بڕژێنە دنیاوە کرێکارانی دنیا لە وڵاتەکان بڕژێنە شەقامەکەەوە مەراسیم بکەن خۆپیشاندانکن خواستی ڕۆژانەی مبەڕەمی خۆیان بخەنە ڕوو بە شێوەی جۆراوجۆر بە شەرتێکیش سەرجەم چینی تێکار لەژێر ئەم ئاڵاییە کۆ بێتەوە مەبەستم ئەوەیە کە بڵێم ئەم مولەفانە هەمویان ڕەبتیان بەیەکەوەیە هەمووی پێکهێنەری مێژووی بزوتنەوەی کرێکاری اینجا ئەهمیەتی بزوتنەوەی کرێکاری لێرەدایە کە ئێمە چۆن بتوانین کۆمونیستەکان سۆسیالیستەکان چۆن بتوانن ئەگەر ئاسۆ ئامانجی خۆیان بکەن بە زاڵکەن بەسەر بزوتنەوەی کرێکاریە لە هەمان کاتە ڕەوتەکانی تری لە ناو جوڵانەوەکە بمێنێت تەشەتوت پەرش و بڵاوی دروست نەبێت بەم شێوەیە ئەم مێژووە ئەگەڕێتەوە بۆ ئەمە لەو کاتەوەی کە با بڵین مانیفێز و سرا ئەنتەرناسیۆنالەکان پێکاتەوە ئەوەی ئاماژت پێکات لە شۆڕشی ئۆکتۆبەریشەوە ئیتر شۆڕشی ئۆکتۆبەر بووە گەورەترین وەرچە هەر کۆمۆنی پاریس ڕۆڵی هەبووە لە شقل پێدانی ئەمەش لە بەناساندنی ئەمە لە 1970 کە کۆمۆنی پاریس بووە ئەگەر چی ماوەکەشی کەم و بەڵام شۆڕشی ئۆکتۆبەر لە 25 ئۆکتۆبری 1970 گەورەترین ڕۆڵی هەبووە لە شقل پێدانی ئەمە بۆ یەکەم جار ئیتر بەڕەسمی لە چەندین وڵاتی دنیاە یەکی ئایار بوو بەڕەسمی و بە شێوەیەکی ڕسمی دەوڵەتە ئەو کاتە دەوڵەتە سۆسیالیستەکان ئەمیان بەڕسمی ناسی و تەنانەت لە زۆربەی شوێنی دنیا ئێستا لە هیچ شوێنێکی پێم وانە لە شوێنێکی دنیا مابێ ڕۆژی یەکی ئایار وەک ڕۆژی ڕسمی تەنانە لە وڵاتانی شەرقیش وەکو ڕۆژیەکی ئەنتەرناسیۆنالی کرێکار بەناچ ڕەنگە ئەم ڕۆژە لە هەنگی وڵات مەسەن بۆ نمونە لە ئوسترالیا لە یەکی ئایارە لە زۆر ویلایەتی ئوسترالیا لە یەکی پێنجە پشوو نییە ئەبین ڕۆژێکیکە پشووە بەڵام لە چەند شارێکیانە پشووی ڕستمیە بەرحاڵ ئیتر ئەم مێژووە بووە بڵێ مزەفەر شتێکی سەرنجڕاکێکەوە بزانین کە خۆی ئەمریکا سەرچاوی مەسەرەن مناسبەی یەکی ئار و جوڵانەوەی یەکی ئاروکان و ئەوانە بووە بەڵام لە ئەمریکا و لە کەنەدا لە بری یەکی ئاروانە ڕۆژێکی هەفتەی یەکەمی یەکشەمەی یەکەمی مانگی سەپتەمبەر شتێکی ئاوا ڕۆژی ئاوایاندانەوە بۆ ڕۆژی هینە بۆ بیربردنەوەی ڕۆژی کارگەر و ئەوانە وایان کردو تەمان ڕاستە تقریبا یەکی ئار عمومێتێکی هینی پیا کردو ئەمانە ئەم وێنەیە پێشنیارت کرد بە پیشانی بێنە وێنەی باسی چیەکە مزەفەر پێم خۆشە لەسەر ئەمە بدوێی ئەم وێنەیە پێم وایە یەکی ئایاری 1902 شتێکی وایە ئایاری 1902 شتێکی وایە کە یەکێکە لە ناڕەزایەتی سەراسەریەکە زۆر مهمەکانی یەکی ئایار بەڵێ هەڵبەت ڕسمشتانە کەمن بەڵامی ترەمە لە شوێنێکا دەستکۆت بزەبەت ئێستا بیرم نەما تاریخی بەس پێم وایە 1902 شتێکی وایە وەکوتم لە دوای یەکگرتنی ئوسترالیا هەموو کە پێشتر چەند وڵات بۆ یەکی گرت ئیتر بەم شێوەیە بزوتنەوەی کرێکاری لە ئوسترالیاشە بەقوتر بوو چکە ئیتر سندیکا کرێکاریان یەکێتە کرێکارەکان یەکیان گردەوە بە تایبەتی لە 1923 ئیتر کە ICTU کۆنفدراسیۆنی کرێکارانی ئوسترالیا پێک هات ئیتر توانی ڕابەری کرێکارانی ناڕەزایەتی کرێکاران لە ئوسترالیا کە بە تایبەتی لەو دەورانەشە لە 1923 لە ئەوجی شۆڕشی ئۆکتۆبەر کە سەری گرت بوو یەکێتی سۆڤێت بوو پاشان حیزبی کۆمونیستی ئوسترالیا لێرە پێکات 1920 لەو دەورانەیە ئیتر ئەوی تۆش ئاماژت پێکرد لە پرسیارەکەتا کاریگەری زۆری هەبوو و توانیتیان ببەخشە من ئەم هینا
هینیتیانەمەوە زۆر ببوورە کاریگەری زۆری هەبوو لەگەڵ پێکەنانی حزبی کۆمونیستی ئوسترالیا ناڕەزایەتیەکانیان بە تایبەتی لە بیستەکان و سیەکان و هەتا چلەکانیش توانیتی حزبی کۆمونیستی ئوسترالیا و ڕوتە چەپەکانی تر پاشەکشە بە حزبی لەیبە بکەن و بە دەرەچەیەک لە چلەکانە حزبی لەیبە تووشی ئینشقاقات بێ باڵی جۆراجۆری تەنانەت حزبی لیبرال کە ئەمڕۆ هینەکە پێشتر حزبی ئوسترالیا یەکگرتوو بوو لە ناو بەشێک وەکو جەناحی باڵی ڕاستی ناو حزبی لەیبە جیابوونەوە حزبی لیبرال ئوسترالیا یەکگرتویان پێکەنانە ناو حزبی ئوسترالیا گرتوش پاشان لیبرالیان پێکەنە ئێستا لە ناو لیبرال کوتم نیو لیبرالیزمێت ڕەنگە بینە سەری بەهەرحاڵ لەو دەورانیا بیستەکان و سیەکان و چلەکان هەتا جەنگی جیهانی یەکەم بزوتنەوەی کۆمونیستی و سۆسیالیستی توانیتی ڕەونەقی هەبێ و توانیتی یەکێتە کرێکاریەکان ڕادیکالتر بکاتەوە و نفوزی زیاتر لە ناو کرێکاران پێیاپە هەر بەو شێوەیەش لەو دەورانەیە پێ بە پێش ئەمە بووە فشارێک لەسەر حزبی لەیبە هەرچی زیاتر مەیلی بەلای وەک حزبێکی سۆسیال دیموکرات خۆیان ناسی ئێستا وەکو چەپی ناوەڕاست خۆیانە ناسێرن لەیبە بەلای بلۆکی ڕۆژهەڵات تا بێ و لەیبە هەر کاتێکە حکوومەتی بەدەست بووە زیاتر ئیسلاحات بکە ریفۆرمێکی ڕادیکالانەتر بکە بە قازانجی جەماوەری کرێکاران و توێژە بێبەشەکانی کۆمەڵگە مەسەلەن مەسەلەی سۆسیال و مەسەلەی میدیکێر و تەندروستی دەورانێکی مهمە بەڵێ پێویستمان بەوە هەیە کە تەمانە مێژووە زۆر سەرنجڕاکێشە لە هەر شوێنێکا کە قسە لەسەر جوڵانەوەی کارگەریەکەی تۆوانە تەواوی و دەستکەوتانێک کە خەڵک بەدەستی هێناوە ئیتر لە سادەترین دەستکەوتی اقتصادیەوە تاکو دەستکەوتە هەتا سیاسی کۆمەڵایەتیەکان و ڕەفاهیەکان و هەمووی پەیوەستەی ڕاستەوخۆی بە جوڵانەوەی کارگەری هەیە ینی پێ ئەچێ ینی وا دیار نییە وا دەرناکەوێت زۆر جارەوە بۆ ژوازی بە منەتی خۆیە زانێ باسیەکەن ئەڵێن حەزارەتی غەرب وا پێشکەوتۆ لیبرالیزم وا بۆ ئەوانە ئەو تا هەرەوە لیبرالیزمە لە 200 ساڵ لەمە بەرخەڵک مەجبور بووە بۆ ژەمی ناخواردن مانگرتن بکاتەوەوانە کاپیتالیزم تقریبا نیوە لە هەر شوێنێک دەستی گەیشت بێ لە ئەفریقای کۆیلەی گرت بوو وەختی خۆی بە کۆیلە خۆی پێگەیاند و ئەوانە ئەوە هەرچینی کارگەر بووە کە لە پەسا فشاری هێناوە گوشاری هێناوە بە قوربانیدان و بە ماندووبوون و بە وازنێهێنان و ئەوانە تاکو ئەم دەستکەوتانی جێژی کردو زۆری نە بەڵام من پێم خۆشە لێرە مزەفەر بچیتە سەر بڕگەی دوای جەنگی جیهانی دووەم کە پێم وا بێ ینی وازانم ئوسترالیا زۆر چەپەک و لاکەوت بۆ ئەوانە بەڵام لەگەڵ ئەوەیە بەشێکی زۆر زۆر زیندوی مێژووی ئەم دەورێ بۆ چ بەوەی کە وەکو باست کرد کاریگەری داناوە جوڵانەوەی کارگەری لێوە سەری هەڵداوە ئەو جوڵانەوەی لێوە دەرکەوتۆ کە دیارە بێکاریگەری نەبووە لەسەر جوڵانەوەکانی سەردەمەی دنیا یعنی کە بیستراوە بۆ نمونە لە ویلایەتی مێلبن مەسەلەن 8 ساعات کار جێبەجێ بووە لە 1856 ئەمە کاریگەری لەسەر و جوڵانەوە کارگەری داناوە لە ئەمریکا کە بەڵێ مادەم لەوێ ئەکرێ بۆچی لێرە ناکرێ ینی ئەمە زۆر این بووە دووبارە کاریگەریشی وەرگرتووە ئوسترالیا جام پێم خۆشە بزانم ئێستا لەو دەورانەیە لە دوای جەنگی جیهانی دووەم کە لە ژێر بڵێن لە هەلومەرجی کەوتنی فاشیزمە کەوتنی یەکێک لە قەڵاکانی سەرمایه‌داری بەڕاستی فاشیزم قەڵای سەرمایه‌داری بوو هات پارێزگاری دیفاع لە سەرمایه‌داری بۆ هات کە کۆمونیزم تێک بشکێنێت و کۆمونیزم بە یەکجاری لە ناوبەرەوەوانە کە سەرنجام تێک شکاوە لە ناوچوو و بەدوایە یەک شەپۆلێکی جیاواز لە بەدەستهێنانی خواستە ڕەفاهیەکان و بڵێن ئەو ئیسلاحاتانەی کە ئەنجام درا لە ئەوروپا ڕوویدا سۆشیال دیموکراتەکان هاتنە سەرکار و ئەوانە ئەمریکا و مەسەلەن چوو مەشروعی مارشاڵی هێنا بۆی کەوا بەرامبەر بە سۆڤێت بوەستێ کەلانی کەم تۆزێک بپارێزین لەوەی کەوا بەدەستمان هێناوە و ئەم حزورە مەسەن سەربازیەمان تەبدیل بە حزورێکی سیاسی و تر بۆی کەوا حیفێک لەگەڵ ئەمانەیە دروستکە و بلۆکە دروستکە کە دواتر نای بلۆکی خەرە بۆمانە بۆ بەرەنگاربوونەوەی کۆمونیزم و ڕاگررتنی سۆشیالیزم بەڕاستی لە وڵاتانەیە ینی چونکەتر ینی زمینەکەی لەبار بوو بۆیە واردرا بە سۆشیال دیموکراتەکان بێنە سەرکار و لە ئەوروپا لە زۆر دەوڵەتەکانە سۆشیال دیموکراتەکان حکومیان کرد ئەمە لە ئوسترالیا چۆن کەوتەوە واقعان هەرام فترەیە کە ئەو ئیسلاحات و ریفۆرمانە لە ئوسترالیا شەبەدیدێ
بڵێ بەنسبەت ئەم بزوتنەوە پێش حتا لە دەورانی جەنگی جیهانی یەکەما دەورێکی سەرەکی بووە لە ئوسترالیا یەکێک لەو نمونانە جەنگی جیهانی یەکەماڵێ مثلەن بۆ لە 1970 دوای دێمە سەر وەڵامی ئەو پرسیارەی تۆمەوەکو ڕوونکردنەوەیە ئەوی جەنگی جیهانی دوم تۆ باسەکەی مثلەن 1970 گەورەترین ناڕەزایەتی کرێکارانی بەندەر MUA یەکێکە لە یەکێتە کرێکارە ڕادیکالەکان لە چاو زۆر کرێکاریانە ئیتر با بڵێن بە حکمی ئەوەی ڕابەرانی ناو MUA و CFMA و زۆرترین ڕابەرانیان کرێکارانی سۆسیالیست و کۆمونیستن باشە لە 1970 لە جەنگی جیهانی یەکەمە بە هاوکاری لەگەڵ کرێکارانی بەندەر ئەو کاتە یونیەن وەتەسایدیان پێوت دوایی بوو بە بەندەر گەورەترین مانگرتنیان بەڕێ خست لە دژی جەنگی جیهانی یەکەم بۆ ئەوەی چەک و تەقەمەنی بار نەکەن بۆ ئەوی جەنگ بوەستێ ئەمە لە مێژووی کرێکاری ئوسترالیایە مەشهورە لە جەنگی جیهانی دووەمیشە هەر ڕۆڵیان بووە بە تایبەتی لە 1945 و ئەمانە بە هەمان شێوە کرێکارانی بەندەر وەقوتم لەو دەورانە بە تایبەتی حیزبی کۆمونیستی ئوسترالیا و ئەمانە ڕۆڵی بەرچاویان هەبوو هەرچەند ئەو دەورانە هەمیشە بەریتانیا با بڵێن حکوومەتی ئوسترالیا وەکو حکوومەت تابع بە سیاسەتی بەریتانیا لەژێر تاجی مەلیکیایە لەگەڵ سیاست و قەڵەمڕەوی سیاسەتی ئەوە ئەڕوا لەم دوایشە زیاتر ئەم نیولیبرالیزم هاتنە بە تەواوی لەگەڵ سیاسەتی ئەمریکا ئەڕوا بەڵام هەمیشە ڕوتێک لە ناو حزبی لەیبەیە لەیبە بە گشتیوەیەکی گشتی کەمتر ئەو سیاست هاگری وەست ڕوتی چەپی ناو با بڵێن فراکسیۆنە چەپەکان ئەوی خۆی ئیدعای چەپ و مارکسەکە لە ناو لەیبەیە زیاتر بەلای بلۆکی شەرقە هاتوو و حزبی شوعیش لە دەرەوەکە و دەورانە کاریگەریە بووە ڕۆڵی بەرچاویان هەبووە لە ڕێخستنی ناڕەزایەتی بانگەوازکردنی بۆ یەکێتە کرێکارەکان بە تایبەتی مەریتایم یەکێک لەوەکوتم لە یەکێتە کرێکارە ڕادیکالەکان و باڵێن کاریگەرەکان یەکێتی کرێکارانی بەندەرەکان یەکێتی کرێکارانی بەندەرەکان حتا لەم دوایەشە مەسەلەن تا ئێستاش ڕۆڵی کاریگەریان هەیە لە بەڕێخستنی یەکی ئایار و ئەمانە من کاتی خۆشی هەرنەوە 6 بوو پێم وایە لە یەکە لە مانگرتنە گەورەکانیان بەشداریمان کرد تعدادێکی زۆرمان ڕۆیشتین و پەیوەندێکی قۆڵمان لەگەڵیانە هەبوو ئەمە کاریگە هەروەها CFI مش کاریگەریان هەیە وەکوتم بە تایبەتی بەندە بەڵام لە دوای جەنگی جیهانی دووەمیشە لە وەستانی و پاشان لە جەنگی ڤێتنام و ئەمانەشە مثلا ڕۆڵێکی گەورەیان بینیوە لە دژی سیاسەتی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە جەنگی ڤێتنام و لە هەموو دەخاڵەتەکانی تریا لە وڵات هەتا لەم دواییە ئەم یەکێتە کرێکارێنن لە شەڕ لە دژی عێراق و لە ڕووداوەکانیم دوای کاریگەری زۆریان بووە ئەمیش وەکوتم ئەگەڕێتەوە بۆ کاریگەری باڕین باڵی بزوتەوەی سۆسیالیستی لە ناو چینی کرێکار و چینی کرێکاران و یەکێتە کرێکاریەکانی ئەو دەورانەدا لە ئاستی ناخۆشە ئەوکوتم ئەمە دەستکەوتی گەورەی بوو لە دوای جەنگی جیهانی یەکەمە بۆ مەسەلەی لە مەسەلەی کرێی بەرزکردنەوەی کرێە ڕۆژکاری کەمە مەسەلەن پشۆکانە بۆ نمونە لەوەی کە کارگەر لە ساڵێکە ئەبێت چەند هەفتە پشووی هەبێ بە پەیمەنتی تەواوە بە حەق دەستی تەواوە یان سیگدەی هەبێ بە حەق دەستی تەواوە لە دوای جەنگی جیهانی دووەمە ئەتوانین بڵێن ئێمە حتا یەکێ لە ڕێز وزەراکانیان یەکێ لە ڕێز وزەراکان بیرم نەماوە لە 60ەکانە 67ەکانە شان بوو ناوەکەم لەبیر نەماوە بە شێوەیەک لە لیدەری حزبی لەیبە بوو وەکو ئەڵێن ئەیویست کودەتایەکی ناوخۆی شۆڕژێرانە لەسەر بکە بەلای بلۆکی شەرقا بە تەواوی بیخە ئەو نەمەتەی سۆسیالیزمی شەرق تەطبیق بکە باڵێن لە ئوسترالیایە یعنی بە تەواوی ئیتر ساڵەکانی کۆتایی 67ەکان بوو کە ئەو کاتە باڵێن یەکێتی سۆڤێت و بلۆکی شەرق لە دەورانێکی لە دەورانی جەنگی ساردا بە تایبەتی بیرم نەماوە لەبەر ئەوە هەرزوو ئینقلابیان لێکرد
حتى باڵی ڕاستی ناو حیزبی لەیبە لەگەڵ لیبرال انقلابی كان لكن هەروەکو انقلابی چەند ساڵێ لەمە پێش لە کیڤین ڕاد کرا کیڤین ڕاد 10 ساڵێ لەمە پێش بە هەمان شێوە بوو بە ڕئیس وزرا هات قەرارێکی دەرکرد وتی کانەکان و نازام چوو لە سەتا ئەوەندە ئەبێت تاکس بن جا یەکسەر کوتیان جا تۆ ئەتەوێ ئەم وڵاتەکەی بە کۆمونیست عادەتی بۆرژۆزی وایە لە هەر کوێک دەستکەوتی بێڵن تۆ کۆمونیست بەهەرحاڵ ئەو ڕئیس وزرایش ئەیویست بە تەواوی بەلای کوتلەی شەرقابیخا بەڵام پێم وایە ساڵ و شتێک دوای موامرەیەکیان لێ کرد و خێرا لایەن برد هەمان شێوە کیڤین ڕادیش هەمدا خۆ ئەمانە ڕاهبەری کۆمونیستی نین بەڵام مەیلی چەپی باڵی چەپی ناو حیزبی عومال بوونە وەکوتم حیزبی عومال خۆی لە ئەساسە لەسەر شانی بزوردنەوەی کرێکاریدا ئەمەزراوە سەرنجڕاکێشە مزەفەر ئێستامە کە بە کوردی قساکەین وانە بۆ بینەرانی کورد قساکەین وانە تۆزێک ئەم شتە بەعەقڵا ناچێ بەڵام جوڵانەوە کارگەریەکانن کە حیزبە کارگەریەکانیان دروست کردو ینی سۆشیال دیموکراسی بەڕاستی ینی مەسەلەکە ئاوا بووە نیقابە کارگەریەکان دروست بوون و ئەوانە هەوڵیان داواکاریان کردومانە دوایی بینیانە بابام خەباتێکی سیاسیە من پێویستمان بۆیە بچینە ناو دەوڵەتەوە و نوێنەرمان هەبێت لە کاتی انتیخاباتەکانە بۆ کارە نەکەین لەگە انتیخاباتەکانە بەشدارە بینەوەمانە و قەرارانی کە هەمانە لەوێت تەسبیت دەکەن طبعا دیارە ریفۆرمیزم و ئەنێک لانی وردە بۆ ژوازیێوانەی استیغلالی ئەمەیان کردووە بە سواری ئەم شەپۆلە بوون و ئینیان کردووە نەتیجەتەن ئەم ئەحزابانەی کە پیان وا بووە ئەحزابی کارگەرین دروست بوونەوەوانە بەو باڵایە شکاونەتەوەوانە کە بە جۆرێک تەعاون لەگەڵ چینی باڵا دەستا بکەن بەڵام لە ئەساسا بیرۆکەی ئەساسی دروستکردنی ئەم حیزبە کارگەریانە چ لە ئوستورالیا چ لە مەسەلەن لە ئەوروپا لە بەریتانیا لە وڵاتە ئەنگلۆساکسۆنیەکان بەگشتی و ئەوروپاش بەگشتی و تایبەتی ئەوروپای کە پێوتری ئەوروپای غەربی هەموو ئەوانە بین بوون ینی جوڵانەوە کارگەریەکان بوون کە حیزبەکانیان دروستوە نەک بەعکسەوە لای ئێمە ئەحزاب هەیە دوایە چی ئەحزاب نیقابات دروستەکە بۆ خۆی سەر بەخۆیەوەمانە لێرە ڕێک بە پێچەوانەوە بۆ ئەم مۆزوعە من بۆ ئەوە شتێک ڕۆشن کرێ شتێکی تاریخی مەسەلەی یەکێتی کرێکاری و یان ترادنیزم و ئەمانە یەکێتی پیشەیەکان لەباری تاریخیەوە ئەم ڕێخستەی کرێکاران لەباری تاریخیەوە لەباری مێژوویەوە چینی بۆرژوا لەو کاتەی لە دەورانێکە کە هێشتا چینی باڵا دەست نەبووە فیودالیزم باڵا دەست بووە چینی کرێکار لە پاڵ بۆرجوازیە هاو ئاهەنگ کاریان کردووە خەباتی مشتەرەکیان بووە لە دژی بۆرژوازی ئەگەر مانیفێستمان لەبیر بێ عینەنتیایەتی ئەم مەسەلەیە دەورانێت چۆن چینی کرێکار کە هێشتا وەکوتم منافەسەی سەرەکی ململانێ و ناکۆچی سەرەکی لە نێوان چینی بۆرژوازی وەکو چینی چەساوە لەگەڵ چینی فیودال کە لە باڵا دەست بووە خەباتی کردووە بۆ لابردنی دەسەڵات و سیستەمی فیودالی لە ئەوروپایە چینی کارگەر کە زیاتر و پیشەیەکان بووە هەر بۆیشە ناویان ناوە تریدونیەن ینی یەکێتی پیشەی تریدونیەن یەکێتی پیشەیەکان ئەمانە لە پاڵ تەبەقەی بۆرژوازیە لەو دەورانەیە هاوخەبات بوونم و ئەم ڕێکخراوە پیشەیانە ئیتر وردە کە گەشەی کردووە ئەو کاتەی وەکوتم پیشەوەرێک لەگەڵ چەند کرێکارە لە بەردەستیا بووە خۆیان ڕێخستۆ بەڵام بە حکمی ئەوەی هێشتا سیستەم دەرەبگایەتی بووە هێشتا چینی بۆرژواژ لەگەڵ طبقەی کارگەر کە هێشتا سعید نەبووە لە سیستەمی دەرەبەجیا هەردووچیان سەوسانوێتەوە چینی بۆرژوا بە کرێکاری وتۆ وەرە ئێمە هەردووکمان یەک بگرین تۆش ڕێکخراوی پیشەی خۆ دروستکەەوە منیش دروستیەکەم بەڵام چینی بۆرژوا بۆ ئەو کاتە ڕۆشن بۆ کە ئەوێت دەسەڵات وەربگرێ هەردووچیان ناو خەبات بوونە بۆیە ڕەجی ڕێخستنی چینی کارگەر بەر لەوەی بۆرژوازی بێتە سەر دەسەڵات فیودالی و دەرەبەجی بڕوخێنێ چینی کرێکار تۆ ئەگەر تەماشای نووسینەکەی کتێبەکانی سێبەشەکەی زاک فۆستەر بکەی لەبارەی تاریخ حرەکە نقابیە نازانم بینیتە سێ ئاماژە بەواکە بە دەقی زاک فۆستەرێکەکە لە باعث سەموویەکانی بزوتەوەی کرێکاری شەپ و سۆسیالیستی ئەمریکاش باش ئاماژە بەواکە چینی کرێکار ڕێخستنی چینی کرێکار بەر لە کۆمونیستەکان بەر لە باوبوونی بزوتنەوەی کرێکار خۆی ڕێگەخا وەکوتم بۆ دەست حەقەکەی مەسەن ئێستا من باسم لە بەر ڕۆبرت ئون کردێرە
لە ساڵی 1920 و ئەو وتم لە 56 ئەو شعاری هێنا ئێ باشە خۆی هێشتا حیزبی کۆمونیست ئوسترالیا پێک نات 1956 ئەم کەسە سۆسیالیستە پێویستی بۆ خۆی ڕێکا ئیتر لە نیقابەیە بێ لە هەر جۆرە شتێکا بێ دوایی دەستبەرێ بووی پاشان بەڵام وەختێک مارکسیزم بە ڕوانگەکەی مارکس بە فەلسەفەکەیەوە بە تیۆرەکانی ترێەوە بە سیاسەتەکەیەوە بە ئیشتراکیەکەیەوە ئاوێتە بوو لەگەڵ ئەم بزوتنەوە خۆ بەخۆی چینی کارگەرە وەکوتم من ئاوساش ئاماژەم پێدا مارکس وتی ئێمە بۆیە ناوی کۆمونیزم لە خۆمانە نین دەبەر ئەوی کۆمونیزم تەمەشای وتین کە ڕابەرێکی کرێکاری سۆسیالیستێ بە خۆی ئێمە کۆمونیستی ئەوی خۆمان جاکەن لەگەڵ سۆسیالیستی وردە بۆرجوازی و بۆرجوازی فیودالی ئەمانێ ئەو کاتە چینی کارکرد کە بۆرژوازی دەسەڵاتی وگرت چینی کارگەری خود بە خود بیری لە دەسەڵاتی سیاسی کردەوە ڕەوتە سۆسیالیستەکەی ئەو کاتە بوویتر کرد نا هەر 8 ساعات کار کافی نییە هەر یەکی ئایار کافی نییە هەر نازانم دەست حەقی زۆر کافی نییە ئێمە بۆ ئەوەی دەسەڵات وەرگرین پێویستیمان بەڕێخستی حیزبە کەواتە کار طبقەی کارگەر و ڕەوتە سۆسیالیستی خود بە خود بیر لە حیزبەکاتەوە حتا مارکس ئەگەر بیرم نییە لە شوێنێکە کە باسی دەورانی پێش مانیفێست کە خەریکی ئەو دراسە و فەلسفە و تیۆرەکەی بووە وەختی هاتووەتە ناو ڕاهبەرانی کرێکار بە تایبەتی لە فەڕەنسایە چونکە ئەزانی لە فەڕەنسا بزوتنەوەی کرێکاری سۆسیالیستی دەوری یەکەمی جێڕا لە دەورانی مارکس هەر بۆ شۆڕشی کۆمۆنی پاریس لەوێ بوو لە بریتانیا نەبوو حکمەتەکەی لەوەیە خۆ شۆڕشی ئابووری بۆرژوازی لە بریتانیاوە دەستی پێکردووە نیە بەڵام بۆرژوازەکە لە فەڕەنساوە دەستی پێکرد کۆمۆنە پارچەکە لەوێەوە دەستی پێکرد مەبەستم ئەوەیە چین کارگەر خود بە خود بیر لە چۆن بێک لە پێکەنانی ئیسلاحاتەکەەوە خەباتەکە بۆ ریفۆرم لە هەمان کەتە ڕەبەرە سۆسیالیستەکەی ناوی بیر لە پێکەنانی حیزب بکاتەوە بیر لە دەسەڵاتی نەکاتەوە ئەوەی کەوا حیزبێکی کۆمونیست ئەڵێ حیزبی کۆمونیست و من و ئەچێ نیقابەیەکی بۆ پێبێنێ ئەچێ نازانم چی بۆ پێبێنێ ئەچێ حیزبشی پێگەێنێ ڕەنگە بەرنامەکەیان یەشتیشی سۆسیالیستی و کارگەری بێ بەڵام قسە لەسەر پراکتیکە ئیجتیماعیەکەیەتی قسە لەسەر بەرنامە و سیاسەتەکە ئەساسا بەفعلی تۆ کارگەر ڕێگەکەی بۆ ڕۆژ سوسیالیستی ئەم مەسەلەی وەکوتمەوەی تو ئاماژەت پێدا ئەف و کاتەکەمان زۆر درێژ کردەوە لە دەورانی جەنگی جیهانی دووەمیشا بەدوایە ئەم ڕۆتە چکە زاڵ و ئیتر ئیسلاحاتێکی زۆری هێنا بەڵام بەداخەوە لە هەمان کاتیشە زیانی بوو لەبەر ئەوەی بزوتنەوەی هەم ڕووداوەکانی دوای 1925 بە دواوەسی بە دواوە زاڵبوونی ڕۆکی ستالینیزم بەسەر ئەوە وەرچارخانەکانی یشتی سۆڤێت و لە دەسەڵاتچوونی چینی کارگەر و ناسینی سۆسیالیزم و این وەکو دەوڵەتی بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشە توانیتی لیبرالیزم وەکوتم پاشەکشە پێ بکا و دەورانێکی ڕەونەقی بزوتنەوەی کرێکاری و مەسەلا بەدەگێنانی دەستکەوتە ڕیفاەکانی چینی کارگەر بوو ببوورە کاتەکەشمان ئاسایە دیارە باسەکە زۆر بەڕاستی هەڵەگرێت لەمە زیاتر ئەمە باسی مێژووی 150 ساڵ و 170 ساڵی جوڵانەوەی کارگەری لە وڵاتێکا لە دنیا لە سەعاتێکا ناتوانین هەمووی باسکرد ناتوانانی ئەسڵ مەگەر سەر دێڕەکانی باسکیە باسەکە زۆر لەوە زیاتر هەڵەگرێت بەڵام بەداخەوە بەهۆی کەمی ماوەی بەرنامەکەمان دەرفەتێکە هەمانە ناچارین ئێمە مقەیەد بین بە ئەوەی کە بە کورتی ئەم مەسایلانە باسکەین با بینە دوای وەزعیەتی هاتنی نیۆلیبرالیزم ئەو پەلاماری کە خراسە جوڵانەوەی کارگەری چونکە بەڕاستی وەگەڵێ بەهاری جوڵانەوەی کارگەری دوای جەنگی جیهانی دووەم و ئەوانە جوڵانەوەی سۆشیالیستی و چەپی دنیاوانە زۆری نەکێشا یعنی لە هەفتاکانە ئیتر وردە لە ڕێگەی ئەو نەخشانەوە کە سەرمایه‌داری دنیا دایناوانە هەجمەی معاکز یا هەجمەی پێچەوانە دەستی پێکرد بە تایبەتی لە کۆتایی هەفتاکانە کە مارگرێت تاتچەر لە بەریتانیا دێتە سەرکار و دواتر ڕێگان لە هەشتاکانە سەرەتای هەشتا و دوای دێتە سەرکار لە بڵێن لە هەشتاکانە ڕێگان دێتە سەرکار لە ئەمریکا ئەو دەمیتر بڵێن پەلاماری نیۆلیبرالیزم بە عملی دەست پێکە وام دیارە نەخشیان بۆ داناوە بیریان بۆ کردوتەوە تیۆریسیەکانیان بڵێن هەتا ئازمایشێکیان کردو لە شیلی مەسەلەن کوڕانی کە پیانەوە کوڕانی شیکا هۆن بەرنامەیان بۆ شیلی داناوە کە اقتصادی شیلی چی لێ بکەن بەڵام دواتر ئەم پەلاماریان بەڕاستی لە کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکانەوە دەست پێ کرد وە زۆر لە دەستکەوتەکە وردەوردە پاشەکشە پێ کرد ئەمە کاریگەری لەسەر ئوسترالیا چۆن بۆ من وازانم کە گەیشتە ئوسترالیا بەڵام واز و ناوانە یا من هەڵم
بەڵێ گەیشتە ئوسترالیا هەر لەو دەورانە بە تایبەتی وەکو من پێشتریش ئاماژەم پێدا لەسەر مەسەلەی دوای جەنگی جیهانی دووەم و جیابوونەوەی ڕوتێک جیابەوە باڵی هەرە لیبرالەکە لە ناو حزبی عومالە جیابەوە لە چلەکانە حزبی یەکگرتووی ئوسترالیان پێکێنا کە ڕوتە لیبرالەکەی بوو و حزبی لەیبا ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیاتر بەرەو ڕازڕۆی بە تایبەتی بەهۆی ئەو جەناح لیبرالی لە 45 جیابەوە لە دوای جەنگی جیهانی یەکەمە ئەو حزبی پێکێنا لە 45 وەکوتم حزبی لەیبا حزبی لیبرال پێک هات و حزبی لیبرال لە 50 و 60ەکانە بە تایبەتی یەکێک لە هەرە لیدەرە سەرسەختەکانیان کە ڕۆڵی گەورەی بووە لە مێژووی لیبرالیزم لە ئوسترالیا ئەیش ڕۆبەرت بەدوای ڕۆبەرت مانسیزا لە نەوەتەکانیش جۆن هاوەرد ئەمە دوو شخصیەتی زۆر مهمی باڵین دیاری بەرجەستەی لیبرالیزم لە ئوسترالیایە و لە هەناویشە لەم دوایە نیو لیبرالیزم و ئەمانش ڕوتی ترسەری هەڵداوە کاریگەری زۆری بۆ بێگومان لە ئوسترالیا لە دەورانی 1970کارە بە تایبەتی دەورانی ڕۆبەرت مانسیز بە ئاشکرا باسی کردووە وەکو چۆن لە بەریتانیا و لە ئەمریکا لە بە تایبەتی جۆن هاوەرد لە نەوەتەکانە بە ئاشکرا شعارەکەیان ئەمە بووە گەورەکردنەوەی بازار بچووکردنەوەی حکوومەت کاری هیچ نییە جگە لە قانوندانان و چاودێریکردنی بازار بۆ ئەوەی هەرچی زیاتر سەرمایە زیاد بێت هەر لەبەر ئەوە هەر لەو داورانەشا ئەوان هێرشێکی جدیان گەوریان کردوتە سەر یەکێتێک کرێکارێکە هەتا ئێستاش بەردەوامە مثلەن بە تایبەتی پێش ئەم کابرایی ئێستا کە سەرۆگۆزیرانە ئەم ڕەنگە هێشتا مەیلەکەی باشتر بێت تۆنی عەبود پێش ئەمەی تر هەبوو ترامپلیش هەر ڕەنگە زۆر هین نەبوو بەڵام تۆنی عەبود و جۆن هاوەرد کە تۆنی عەبود بە قوتابی جۆن هاوەرداندێ منۆزرەکەشیانە باڵین جۆن هاوەرد هێرشێکی برد ئەیویست یەکێتێک کرێکاریەکان هەر هەڵوەشێنێتەوە تەنانەت قانونیشیاندا هێنا باشە بۆی ڕێگری بکەن لەوەی یەکێتێک کرێکاریەکان نەتوانن بە هیچ شێوەیەک عزوگیری بکەن تەنانەت دەستگای جاسووسیان داعەنە لە ناو یەکێتێک کرێکاریەکانە باشە و کرێکاران مەسەرەن عەقدی ئەگریمەنتی هین نەکەن ئەگریمەنتەکەیان فەردی بێت بۆ نمونە خاوەنکارێک ئەتوانێت بە کەیفی خۆی کرێکار دەرکات یعنی لە زۆر مەسائلی ترە مەسەرەن کە جۆن هاوەرد هات دەستی کرد بەوەی کە میدیکێر کەم کاتەوە پرایڤێتیشن مەسەرەن خصوصی سازی دەست پێ بکە دەوڵەت دەست بکێشێتەوە لە هەموو ئەو بیمانەی کە لە دەورانی 45کانە چینی کرێکار و ڕادیکالیزمی کرێکاری لە ئوسترالیایە بەدەستی هێناوە مەبەستم ئەوەیە کە لە ئوسترالیای کۆمەڵگەی ئوسترالیا و حکوومەت و دەوڵەتی ئوسترالیایش بە هەمان ئەو ئاڵوگۆڕانەی کە لە ئەوروپا و ئەمریکایە بووە ئەم لیبرالیزم و نیولیبرالیزمە هەویان داوە هەرچی زیاتر ئەو دەستکەوتانێ چینی کرێکار و دەستی هێناوە وەلای بنێن و بە چەندین قانونی جۆراوجۆریان تەسبیت کردو لە پەرلەمان و تەسویبیان کردووە حکوومەت تەطبیقێکە فەرزێکا بەسەر یەکێتێک کرێکارەکانە تەنانەت هەوڵەدا بچووکترین گەندەڵی لە یەکێتێک کرێکارەکانە بدۆزێتەوە بۆی ڕەحرانیان بدا بە دادگا مەسەلەن بۆ نمونە یەکێک لەوانە ئەندرا فرۆکسن کە ئەیناسین یەکێک لە ڕەحبەرە کرێکارەکانی CFMU کە لەگەڵ ئێمە ڕابطەیەکی خۆشی هەیە و هاوکاری جۆراوجۆرێکن یان ڕەحبەرانی کرێکارانی MUA چەندینیان داون بە دادگا لە بەرەوەی دیفاعیان لە کرێکاران کردووە پێم وایە لەیەکێک لە دادگاکانە ئەندرا فرۆکسن 200-300,000 دلار غرامیان بەسەرا سەپاندبوو ئەمە هەمووی سیاسەتی حیزبی لیبرالە لە بەرامبەر ئەمە وەکوتم پێبەپێش حیزبی لەیبەر هاورە مزەفەر ئەو وڵاتانە بە تایبەتی مۆدێلی وەکو مۆدێلی ئوسترالیا وایە نیقاباتەکان و سندیکاکان لە ناو موسساتی دەوڵەتانی ئێستا چونکە بەسەرەن بۆ نمونە لە شوێنێکی وەکو سویدا
نقابات و اتحادیە کارگەریەکان لەناو مؤسسەی دەوڵەتان ینی بەڕاستی بەشێکن لە دەسەڵات جایتە بەشێکن لە دەسەڵات بە بارە بیرۆکراتەکەیە تۆ بیبینەوەی کە مەسەلەن کەسێک لەوێ ئەبێ بە ڕابەرێکی کارکەری مەسەلەن نوێنەری کارگەرانە معاشەکەی نزیکەی $10,000 مانگی مەسەلەن ئیتر ئەو کەسە تەواان لە ئەو ئیرانە دوورەکەوێتەوە بەهرە بە عموم بیرۆکراتێک زاڵە بێ لە ناو اتحادیانە کە وەکو مؤسساتێکی دەوڵەتی لێدی ئەم جانبیان تەواان جانبێکی نێگەتیڤە بەڵام جانبێکی تریان کە جانبی پۆزتیڤە ئەوەیە لا یەزال مثلەن ئەم مواجهەیە لە بینی نیولیبرالیزم لەگەڵ جوڵانەوەی کارگەریە بەو مواجهە شەریسە نییە کە تۆ بە بەردەوامی ڕابەرەکانیان بێنی عزیێتیان بدەی ناکەی مەسەن لە ئەمریکا ئەوەی کە من ئاگادارم لە 47ەوە بڵێن قانونی وەها هەیە کە ڕێگری ئەکا لە دروستکردنی اتحادیە یعنی اتحادیە تۆ گە بتێبسەن لە شوێنەکانی قابەت هەبێت لە ئەمریکا بێ بڕۆی کۆبوونەوەیەک بکەیت بە کارگەران ئیسیفتایە بکەیت لە ناو کارگەرانە ینی ڕیفراندۆمێ بکەیت لە ناو کارگەرانی ئەو شوێنەیە کە سابتنەوەوانە ئەگەر ئەغلبێتیان وتیان یەکێتی کارگەریمانەوێت و اتحادی کارگەری دروستەکەی ئەگەر نیانوت درستی ناکەیت و بەڕاستی مجازە پەشە چووکەوانی کە ئەو کەمپی ناکەن دواتر مؤکدن ئەگەر سەر نەکەون کارەکانن لە دەستدەن دەرەکەن لەسەر یعنی ئەمە یەک مواجهەی شەریسە طبعا ئەمریکا لە ئوسترالیا شاهەیە لە مۆدلی ئەنگلۆ ساکسۆنیە زۆتر لە مۆدلی بەریتانیا چێ کە نیقابات بەڵێ توانای هەیە مەسەلەن حیزبەکەی خۆی پاڵ پشکات و بیباتە ناو حکوومەتەوە ئەوانە لە ڕێگەی ئەوە مەسەلەن نیقاباتەکان کار بکەن لەگەڵ ئەو حکوومەتەیە کە هەیە بۆی کەوا هەنێک لە مەتالیبەکان جێبەجەکەن بەڵام لا یەزال لە دەرەوەی ئینن و حیزبی بەرامبەر حیزبی لیبرال بۆی کە بتوانێ لە نفوذ و توانای حیزبی لەیبەر کەم کاتەوە یاخود ئەو ڕەفاهی کە بەدەست هاتووە وەریگرێتەوە ئەوانە بە بەردەوامی پەلامارەباتە سەر جوڵانەوەی کارگەری و ئینانەکەوە ئەوەش کە مەسەلەن درۆفرکسون و ئەو ڕابەرە کارگەرانە کە باست کردن لە ماری تایم لە کارگەرانی بەندەرەکان بەسەریان هاتووە سەرنجامی ئەم دۆخەیە بڵێ لێرە ئەوەش بووە شەما ئەو کاتەی تۆنی ئەبوت ئەوتر ڕاستڕاوترینیان بوو ڕاستیسترینیان بوو بە ئاشکرا تەسریحاتی ڕاستیەدا هات چی کرد لەو ماوەیە وەزارەتی علاقاتی سناعە کە نوێنەری هەیئەتێکی تیایە نوێنەری یەکێتە کرێکاریەکانە لەگەڵ نوێنەری کەمپانیەکانایە باشە ئەمانە ساڵانە ڕێ ئەکەون لە کۆنفرانسا ڕێ ئەکەون لەسەر مەسەلەی منافەسەیە لەسەر دەست حەق و زۆر مەسائلی حەق و حقوقی کرێکاری دەورانی تۆنی عەبود ئەم عیلاقەتی هەڵەشانی نوێنەری کرێکارانی هەر دەرکردە دەرەوە کیڤن ڕاد هاتەوە ئەمەی زیندوو کردەوە باشە کە دەورەی دووەم یەکێتی بە حیزبی لەیبە لە انتخاباتە بردێەوە دەوری پێشووتر ئەم علاقەتی زموو کردو لە علاقاتی غیرە ئەوەی تۆ ئێرە لە هەندێک وڵاتە وایە بەتابەتی لە ئەوروپا ئەسکەندەنافیمانە یەکێتە کرێکارەکان ڕۆڵێکی گەوریان هەیە حتا لە بەڕێوەبردنی حکوومەتە ئەوەی من تۆزە معلوماتمی خۆ جاتر شارەزای بەڵام لێرە نا بەو شێوەیە نییە بەو شێوەیە نییە بەڵام لە علاقاتی سناعە لە مەسلەی داریکردنی دەست حەق و کۆمەڵی مەسلەی و ڕۆڵ و ڕگلێشنی مەسلەی پەیوەندی مەسلەی کرێکاری لەگەڵ خاوەنکار و با بڵێن قانونی عەمەل و ئەمانە ڕۆڵیان بووە بەڵام ڕۆژ بە ڕۆژ بەهۆی زاڵبوونی ئەم نیولیبرالیزمە بە سەر ئەو مەیلە لە ناو حیزی لیبرالە و لە ناو لەیبەریشە با بڵێن ڕەوتە ڕاستەکەی زاڵە بێت بەسەریە ئەم سیاسەتی لیبرالیزمە زیاتر لە هەموو ئاستەکانە کاریگەری دانێ و تەنانەت ئەوەی تۆش باست کرد بۆ فشارهێنان بۆ پاشەخشێک پێکردنی ئەو یەکێتە کرێکارانە کە تەنها ڕۆڵێکی ئیسلاحی ئەبینێت لە هەندێک مەسائلی دەستکەوتە باشە کە هەتا ئێستاش مەسەن ئەم یەکێتە کرێکارانە نیان خواستی دوای چەندین ساڵ ئێستا نیان کردو بۆی کە بڵێن ڕۆژی یەکی ئایار مەسەن لە سیدنیە کە تا ئێستا لەو ویلایەتی نوێی ساڵزە یەکی ئایار پشوونیە نیان کردووە بە پشوو کە چەندین ساڵە ئێمە کە نوێنەرین لە کۆمیتەی مەیدەی سیدنیە ئەم خواستیان پێڵ ناکردو بەڵام لەم دوایە MUCFMU خۆیان ئێستا ڕۆژی یەک ئایار ئێستا بۆ نمونە شەممەی داهاتوو لەم گەڕێکی ئێمە لە پاراماتا و لە زۆر گەڕێکتر لە یەکی ئایارە فعلەن ناڕەزایەتی دەرەبڕن پێشووتر وان نەبوو یەکشەممەی دوای یەکی ئایاریان دائەنا بۆ ئەوی خۆپیشاندان و شتی وا بکەن ئێستا ئەمە 2 ساڵە بەتابەتی 2 ساڵە یەکی ئایار فعلەن ناڕەزایەتی دەرەبڕن و شعاری یەکی لە شعارەکان ئەوەی کە یەکی ئایار
ئیتر بچێتە پشۆکەی بچێتە یەکی ئارو بەڕسمی بناسێ باشە بەڵێ زۆر باشە ئەوە بە تایبەت ئەم ساڵەوە کە یەکی یارەکەوێتە شەممەوە بە ومێدەوەی کەمە سەرەتایەک بوویکەوە لەمە دووە ڕێکخراوە کارگەریەکانی ئوسترالیا لە ڕۆژی یەکی ئار خۆیە بتوانن ئەو خۆپیشاندان و ئەو جوڵانوەیە بەرەو پێش بەرن کە هەمیشە هەموو ساڵێک ئەیکەن بەرحال مزەفەر کاتی بەرنامەکانمان زۆری نەماوە بۆیە مەجبورم ناچاریم بچینە سەر دواتەوەرەی بەرنامەکەمان کە باسی کرێکارانی خارجیە یاخود کرێکارانێکی لە دەرەوە هاتوو کارگەرانێکە هاتوون لە وڵاتانی ترەوە دیارە شەپۆلەکانی تری پێشووتری جوڵانەوەی یاخود هاتنی کارگەران و ئەوانە زۆرجار دامی جوڵانەوەی کارگەری کردووە مەسەلەن هەتا لە سەرەتاکانی ئوسترالیا وڵاتی کۆچکردوانە وڵاتی پەنابەرانە ئەوان سازیان کردو و دروستیان کردو پێچیان هێناوە بەڵام ئێستا لەم کۆتاییانەی ئەخیرە ئەبینین کارگەرانێک کە لە دەرەوەی ئوسترالیاوە دێنجا لە ناوچەی بڵین ئەم ناوچەیەوە بێ کە دەوری ئوسترالیای داوا بڵێن جنوبی شەرقی ئاسیا خود باشووری خۆرهڵاتی ئاسیا یاخود لە وڵاتانی بڵین ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بێ من با پرسیار کەم ئایا ئەم کەسانی کە لەم کۆتاییانە هاتوون تێکەڵ لەگەڵ جوڵانەوەی کارگەری ئەبن شوێنی خۆیان ئەگرن ئەچنە ناو ئەم جوڵانەوەیەوە و چۆن نییە ئایا بەگشتی هەر ئەو کێشەی کە ئێمە لە ئەوروپا هەمانە لە ئوسترالیاش هەمان شتە کە ئەم جۆرە تێکەڵبوونە ئیدغامبوونەی بینی پەنابەران و بینی کارگەرانی خارجی و کۆمەڵگاکانی کە بۆی هاتوون و ئەوانە هەر وەکو خۆی مێنێتەوە خۆی ماوەتەوە چەندە ساڵێکە هیچ ئاڵوگۆڕێکی تیا بەدینایەوە لە هزار ئەم دیوارە هەستەکەی ڕۆژ بە ڕۆژ بەقوترە بێ و ئەستورترە بێ لە جێگەی ئەوەی کەوا بتوێتەوە ئەم تێکەڵبوونە ڕوونادا ئایا لە ئوسترالیا ژوایە بەگشتی ڕۆڵی کارگەرانی خارجی لە جوڵانەوەی کارگەری ئەمڕۆی ئوسترالیا چۆنیە ئەگەر بۆمان باسی سپاس سەبارەت بۆ پرسیارە شەماڵجان من بەناچارم بەر لەوەی جوابەوە جوابی ڕاستە خۆی کۆتایی پرسیارەکە بەمۆ ناچارم بگەڕێمە تۆزێ لەباری تاریخیەوە بۆ ڕابردوو کە لە باشەکانی پێشوە باسم کرد ئاماژەم پێە کە دەوڵەتی ئوسترالیا وەکو دەوڵەت وەکو حکوومەت چۆن پێک هاتووە لە سەرەتاوە بریتانیا هاتووە داگیرکاری کردو و بزوتنەوەکان چوونەتە پێشەوە تاوەکو ساڵی 1970 کە ئوسترالیا هەموو کە پێشتر 6 وڵات بۆ فیدرالیەتیان پێکێنە لە 1970ەوە بەم شێوەیە سیاسەتێکی با بڵین سیاسەتێکی سپیپێستیان بەکارهێناوە زیاتر هەر بریتانی و سکۆتلند و ئایرشەکان با بڵێن ئەوانی تریان هێناوە لەگەڵ هەندێک وڵاتانی ئەوروپی تر هەتاوەکو تەنانەت جەنگی جیهانی دووەم لە کۆتایی جەنگی جیهانی دووەمەوە با بڵێن ئیتر ئەو فترەیە هەمووی ئەوروپیەکان بۆ سپیپەستەکان بۆ هەر لەبەر ئەوە چ ئەوەی سەرمایەدارەکان و بزنسمانە گەورەکان و یا با بڵێن خاوەن زەویە گەورەکان لە ئەوروپاوە هاتوون کە زەوی زۆریان داوانێتێ خەڵکیان کار پێ کردووە ئیتر چێ بەشە سەرمایەدارەکەی چینە سەرمایەدارەکەی چ کرێکارەکەی هەمووی ئەوروپیەکان بوو و بەم شێوەیە لە ململانی و کێشمەکێش و ململانەیە بوونە ئیتر دیارە تەحەزوبیشی وەرگرتووە لە دەورانێککەیە بسراع ململانی حزب بەڵام لە دوای جەنگی جیهانی دووەمەوە بە تایبەتی و بە دیاریکرای لە 1948ەوە ئیتر حکوومەتی ئوسترالیا وەزارەتێکی پێکەنا بەناوی وەزارەتی هیجرەوە وەزارەتی کۆچبەرانەوە بە هەمان شێوە ئەم حکوومەتە پەیماننامەی نێودەوڵەتی UNHCR لەبارەی پەنابەرانەوە ئیمزا کرد و نەکرد لە وڵاتانی ئەوروپی بەڵکو لە وڵاتانی ئاسیا و ڕۆژهڵاتی ناوەڕاست و ئەفریقا و زۆری ئاسیای ناوەڕاست و ئەمانە بەتایبەتی لە ئەوی پێی ئەوترێن کەمپی وڵاتانی سۆسیالیزم چاینە و یەکێتی سۆڤێت و ئەوروپای شەرقی و ئەمانە بە بەهانەی پەناهاندەوە ئاهاتن ئێرە بەم شێوەیە ئەم خەڵکانەشی وەرگرتووە بەڵام لە بەرامبەر ئەمەیە بپێچوانێ سیاسەتی سپیپێستی کە نەوعێ لە ڕەگەسپەرستی وە لە کۆنا لەم دەورانەیە سیاسەتێکی پەیڕەو کرد سیاسەتی فرەکەلتوری باشە مۆڵتیکالچەریزم وەکو ئەڵێ ئەم سیاسەتەی پەیڕەو کردووە و ئەتوانین وەکەوەی ئاماژەت پێدا جۆرێ لە دیوارێک جۆرێ لە بربەستێکی پێکێناوە لە نێوان خەڵکی کۆچبەر و پەنابەر کە لە وڵاتانەوە هاتووە بەم سیاسەتە بە پەیڕەوکردنی ئەم سیاسەتە خەڵکانی ئەو وڵاتانی هێناوە لە گۆشە و کەنارەکانی ئەم
شارانە دای مزران و کە ئەمانە کەلتوری خۆیانە بەم گۆشەگیری کردوون و بەمەش تێکڵاوی تەواو ئەوی تۆ ئێڵی ئیدغامێکی تەواوی نەکردو لەگەڵ ئەم کۆمەلگایە هەر بۆیە ئەمە لە ناو یەکێتە کرێکارەکانی شار لە ناو حیزبە سیاسەکانی شار ڕەنگیاوت ئێستا بۆ نمونەیەکی زیندوو کە من خۆمم لە باڵێن چارەکە سەدەی ڕابردووە کە لێرەم هەرکە هاتین و توانیمان بچینە ناو بڕێک ئەم کۆمەڵگەیەوە حیزبەکانی بناسیین تەنانەت دەورانێک بۆ ماوەی 5-6 ساڵ من ئەندامی سیەفیەمی یەکێتی کرێکارانی بیناسازی ئەمانە بووم چکە لە مەدانی بینا و سبوغا کارمە کرد و لە زۆربەی چالاکیەکانیشا بەشداریم کردووە لە هی بەندەرەکانیشا ئەوەی لا 98 و ئەمانیان مەشهور بوو لا ئەگەر بیرت نەچێت بە کورتی باسێکی و ئەزمونەمان بۆ بکە و ئەزمونی کارگەرانی مەریتایم بڵێ ئەوەی میدان ئەزمموی کارگەرانی مەریتایم ئەگەرچی ئێمە ڕاستەوخۆ لە یەکێتی کرێکارانی بەندەر نەبوون زیاتری سیەفیەمی بیناسازی بوون بەڵام هەموو یەکێتی کرێکارەکان هاوکاری ئەم مانگرتنە سەراسەریان کرد ئەم مانگرتنە کە لە 98 کە ڕاستەکە یەکێکە لە مانگرتنە تاریخەکان کە لە بەندەر ڕوویدا ئەمیش بۆی چیەوە ئەم کەمپەنی کە بەندەرە گەورەکەی سدنی بەدەستەوە بۆ تەنیبای 700 کرێکاری دەرکرد بوو لەم 700 کرێکارە 700 کرێکاری کەی چاینیزی بە عقدێکی کاتی بەکرەیەکی کەم هێنایە دەرەوە و کرێکارانی 700 کرێکاری تری دائمی دەرکرد لەبەر ئەمە کرێکارانی بەندەر یەکێتی کرێکارانی بەندەریش یەکێکە لە یەکێتە کرێکاری ڕادیکالەکان نەکرد ئەمڕۆ وەکو پێشووترش باسمان کرد لە سەرەتای ئوسترالیاوە کە لە کۆتایی هەرساکانەوە پێک هاتووە ئەمەی قبول نەکرد لە کەمپەنی بانگوازی ناڕزایەتیی کرد تەنانەت مانگرتنێکی چەند ڕۆژە و ئێمەش هەروەکو حیزبی کۆمۆنیست زیاتریش ئەو کاتە کۆمیتی ئوسترالیا حیزبی کۆمۆنیست کرێکاری عراق بەشداریمان کرد بەشداریی جدی تەنانەت بیرم مێ بەیانیەکی زوو سعات 4:30 گەیشتینە بەندەرەکان زیاتر لە 50 کەس و خۆم 2000 پۆلیس گرتمی و فڕیامە ناو شارەوە سێم جار کە هاتمە وتی ئەگەر جارێککە بیتەوە بۆ ناو مانگرتنەکان ئەتکەینە ناو زیندانی و تەنانەت ئازایشیاندام باشە بەهەرحاڵ بە کورتی باسی بکەین ئەمە بێجگەل لەوە ئەمە ئیتر دەنگدانەوەکی بوو توانیتیان ئەم یەکێتی کرێکارانی بەندەر بە هاوکاری سیەفیەمی و هەروەها مانیفاکتۆرە و زۆری تر لە ئەحزابە سیاسیەکانی ئوسترالیا توانیتیان ئەم 700 کرێکارە بجێڕنەوە شوێنی خۆیان و ئەو عقدا کاتی کە کرێکارانی ئاسیای شەرقی گوهێنان بەرحاڵ دەریانکەن و ئەم کرێکارانە کە چەندین ساڵ خزمەتیان بۆ بیان بنەوە شوێنیان مانگرتنە سەراسەرەکەی ماوەیەکی زۆری خان بەسەرکەوتن کۆتایی هات وەک من بیستمەوە مانگرتن نەبوو هەر تەنها مانگرتن نەبوو بە جۆرێک ئاعتیسام و پێکیت بوو ینی بەردەمی دەرگاکانتان گرت بوو نەتانە هێرشی سارێک بڕاتە ژوورۆ بێتە دەرەوە یعنی لەو کاتەیە کورد زمانەکان و بڵێن ئەوانێک کە لە عێراقەوە هاتبوون بە تەنها ئەوانێک سەر بە جوڵانەوەی کۆمونیزمی کاگەری و حیزبی کۆمونیستی کرێکاری عێراقەوە نەبوون پێما بێ ژمارەیەکی بەرچاوی ئەوانە بوون کە لەو پێکیتە بەشداریان نەکردوەوانەوە ینی پشتیوانێکی بەهێزی ئەو حرەکەتە بوون تا بەسەرکەوتن بگە پشتیوانێکی زۆر بەهێز بوو ئەوەی هیچێکە لە باڵین هەم بۆ ئێمە هەم بۆ کرێکارانی چینی کرێکار لە ئوسترالیا بەتایبەت بۆ کرێکارانی ماریتایم ئەمانە یەکێک بوو لە دەرس و تەجربە گەورەکان یەکێک بوو لە جوڵانەوە هەرە بەهێزەکان لە مێژووی چۆتە مێژووی ئەم بزوتنەوەی کرێکاری لە ئوسترالیا ئەمە بێجگەلەوەی ئێمە بەشداریمان بۆ لەگەڵ سیەفیمیا لە چەندین جار چەندین مەسەرەن 50-60 کیلۆمەتر ڕۆیشتونە بەشداریمان کردو لە مانگرتنە کرێکارەکان و هەروە خۆپیشاندانەکەن بزوی لەیەکی ئایار ئەوە ئێمە لەم بارەیەوە کە خاوەنی بیر و بۆچون و سیاسەتیشی معین بوونەت ئیدغام بوون لەوە بەڵام ئەبینین لە کرێکارە لە ناو یەکێتی کرێکارەکان و ئەحزابەکان جگە لە ئیتالیەکان و با بڵین ئەمریکای لاتین و هەروەها بەتایبەت چیلی و ئەم وڵاتانە لەگەڵ یۆنانەکانە کە ڕەهبەرانێکی زۆری کرێکاری ئەبینی لە ناو ئەم یەکێتی کرێکاریەکان و ئەحزابەکان کە ئیدغام بوونە بەڵام کرێکارانی شەرقی بەڕاستەکەی ڕۆژهەڵاتی ناوڕاست ئاسیا ئەفریقا زۆر دەگمەنن جگە لە هەندێکی لوبنانەکان نەبێ ئەوانیش با بڵین کۆچوشتیان 150 ساڵ لەمەوە پێشەوە زیاتر لەگەڵ کۆمەڵگەی ئوسترالی ئیتر بەڕاست و چەکیا بە نقاب کرێکاریەکانی حزابەکانی ڕاستەکانی دەمەجبوونە لەگەڵ ئەم کۆمەلگای ڕەهبەرانێکی ئەوانیشیان
تێدا هەیە بۆیە ئەم سیاسەتی فرەکەلتوریەی کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە دەستیان داوەتێ توانیویانە ڕیزەکانی ئەم چینە شەق بکەن و هەر بۆشە کرێکارانێکی زۆر هەیە کە لە وڵاتانەوە دێن بە ڕەشکارەکەن یاخو ئاگایان لە قانونەکان نییە بۆ نمونە ئێمە لە چەند ساڵی ڕابردە چەندین جار سیفمی ئەمانەمان بان کردو بۆ ئەوەی باز لە قانونکار بکەن بۆ کرێکارانی کوردزمان و ئەمانە پێیان بگێنن بۆی ببنە ئەندام بۆی ئاگداری قانونەکان بن بەڵام زۆر بەدەگمەن ڕاستیەکەی دەمجەبن لەگەڵام ئەمەش بەر لەوەی هەڵی فەردی ئەمانە بێت باوکو سیاسەتیشی معەنی ڕازڕەویە هەرچەنە ئەم سیاسەتە لەلایەن حیزبی لیبرالە و نیولیبرالیەکانەوە ئەم سیاسەتە ئەم پرۆگرامی مۆڵتیکاڵچەرە یا فرەکەلتوریە وەلا بنێن ماوەیش لە دەورانی تۆنی عەبوودا ڕاستەکەی وەزارەتەکەیان گۆڕی هەر وەزارەتەکان بەناوی فرەکەلتوریە و گۆڕی بۆ وەزارەتی چکە بەڵام دووبارە حیزبی عومال کە هاتەوە دەستیان پێکردو ئێستا بەهەر حاڵ بەشێ بۆ فرەکەلتوریە ماوەتەوە ڕاست هەردوو ئەو حیزبەت جۆرێک لە جۆرەکان لەگەڵ ئەم سیاسەتە پەیڕەوەکەن بەڵام لە بناغەوە لە ڕوانگەی برژەوەندەکانی چینی کرێکار و بزوتنەوە سۆسیالیست و کۆمونیستەکەی و ڕاستەکەی ئەمە بربەستێکی گەورەی لە تێکەڵبوونی کرێکارانی وڵاتانی هاتوو ئیتر ئەوەی بە کۆچ بەردێ ئەوەی بە پەنابەردێ لەگەڵ چینی کرێکاری ئەم وڵاتەیە لە پێناوی لە خەباتکردنە لە ناڕەزایەتەکانی لە یەکگرتن یا بە شێوەی جۆراوجر لە پێناوی بەدیهێنانی با بڵێن دنیایەکی ئازاد و یەکسان لە پێناوی ئایندەی ڕاپەڕین و شۆشی کرێکاری لە وڵاتەیە ئەم سیاسەتە سیاسەتێکی ڕازڕانێ بۆیە دەبینین بچینە ناوێکێتێک کرێکارەکانەوە بەڕاستەکەی بەشی زۆری هەرە زۆری یەکێتێک کرێکارەکان هەر لە سەرۆکی بابن ICTU یەکێتی کۆنفدراسیۆنی کرێکارانی ئوسترالیا تا ڕەهبەرە کرێکارانی زۆربەی یەکێتێک کرێکارەکان کە سەدان یەکێتی کرێکارە زۆربەی هی باگراوەندەکانن هی بەریتانیا وڵاتانی ئەوروپیا زۆر بەدەگمن ئەیبینی هی وڵاتانی شەرق و ئاسیا شەرقی و ئافریقا بێ وەکوتم ئێمە ڕەنگە بە شێوەیە کە ئینسانی کۆمونیست و سۆسیالیستون تێکڵاوی ئەم وڵاتە بووینە بەشداری ئەمانەمان کردووە بەڵام ڕاستەکەی بۆ ئەوان جێگەی سەرنج بوونە کە ئێمە لە 15-25 ساڵی ڕابردووە هاتوین توانیمانە هەر لە زۆر بەشداری لەیەکی لە بامەسم بۆ کۆمیتەی مەیدەی بکەین لە سدنیا ببینە ئەندام لێشێتێک کرێکارەکان ڕابطەمان هەبێ پەیوەندیمان هەبێ لەگەڵ حیزبە چەپ و سۆسیالیستەکانە بۆیە دەبینین ئەم سیاست وەکو تۆش ئاماژەت پێکرد سیاسەتێکی ڕاستڕەوانەیە و بۆتە بربەستێک لە بەردەم تێکەڵبوونی کرێکاران لەم وڵاتەیە من مزەفەر بە کورتی پێ بخۆشە چونکە منیش متابعیان قەزیەم کردووە من بە کورتی حەزەکەم نظری خۆم لەم بابەتەوە دەربڕم تۆ باسی سیاستت کردن 100% لەگەڵ تا موافقم هاوڕام کە سیاستی مالتیکاڵچەرلیزم یاخود فرەکەلتوری ئەوەی کاڵێمە کەلتوری جۆر بە جۆری نەم کۆمەلگایە یعنی بە جۆرە لە جۆرەکان خۆی وا ناڵێ بەڵام حقەتەکەی لە مانای پشتی دیێڕەکان ئەوەیە کە ئێمە کۆمەلگایکی چینایەتی نین کۆمەلگایکی فرەکەلتورین ینی بەشەرەکان لە جێگایەوەی تەقسیم بەسەر کارگەر و سەرمایه‌دارە بەسەر چینی بندەست و چینی باڵادەستان ئەوشتانە نەماوە ئێستەوە کۆن بووەوە ڕیوایەتەکەی بە قسەی ئەوانەمە ڕیوایەتە کۆنەکەی مارکسیزمە لەسەر تەقسیمی چینایەتی کۆمەلگا و ئەوانە نا مەسەلەی کولتور مهمترە چینەکان ئەوەنە ئەهمیێتیان نەماوە و کللتورەکان مهم و ئەوانە بەوەژی تر مەسەلەن کولتوری مسلمان لەگە کولتوری غیرە مسلمانە دابڕاوە لە یەک و دیوارێکی لە نێوانایە کولتوری عەرەب لەگەڵ کوردە کورد لەگەڵ تورکە تورک لەگەڵ ئێرانیە هەر یەکە کولتوری خۆی هەیە و پارێزگای لە کولتوری خۆی بکە و پارەشی بۆ خەرجەکە ینی ساڵانە لەوانەیە لەم ئەوروپایە $10 ملیار هەموو ئەوروپاوانە $10 ملیار خەرجی ئەم پرۆژەیە بکرێت بۆ پرۆژەیەکی زۆر زۆر مربحیشە بەڵام ئێمە جانیبە تەنها سیاسی و بڵێن جۆرێکیش موامەراتەکانی هین بکەینەوە کە بەڕاستی پیلانێکە بۆ خۆشیانی وایە لەم مەجالەیە پیلانێک وجودی هەیە باشە لەمەش دوورکەوینەوە مەسلەیەکی اقتصادی تر هەیە کە دامی ئەماکە ئەویش مەسلەی نیۆلیبرالیزمە ئەزانی چۆنە نیۆلیبرالیزم بە بڕوای من بخۆی بەشێکی ئەوەی ئازادکردنی بازارە بەشێکی بازاری سەرمایە بەشێکی بازاری سەرمایە ئینفۆرماڵە یاخود ئەو بەشە ناڕەسمیەکەیەتی ماشە ئەم بەشە ناڕەسمی بازاری سەرمایەوە بەرهەمهێنانی سەرمایەداری لە وڵاتانی هیناکە زۆر کەس مەسەلەن زۆر کەسی بەرچاوتەنگ و زۆر بڵین
ئەوە نیە کە ئاست و مستەوای تێگەیشتن و لێکدانەوەیان نزمە کاری ڕەش بەکاری هی نەزانن عەرەبەکان دێن کاری ڕەشەکەن ئێرانەکان دێن کاری ڕەشەکە بابە کاری ڕەش ئیفرازی ئەم کۆمەڵگایە کاری ڕەش و ئەو بەشەی کە کاری ڕەشی تیاکرێ ئەوانە دەرهاویشتێم کۆمەڵگای ئەم کۆمەڵگای کە کاری ڕەشی تیانە بێ پیزا بە هینێک نابێ بە نازانم لا ئێوە بچەنە لا ئێمە بە 70 کۆرۆنەوە ئەوانە پیزاگەوێ بە 150 کۆرۆن یعنی ئەگەر تۆ کاری ڕەش نەبێت و ئەوانە ماڵەکەت و بڵین کۆمەلگا ئاوە بە سادەی پاک ناکرێتەوە خەرجێکی زۆرتری ئەوێ ئەگەر کاری ڕەش نەبێتەوەوانە زۆر مەسایل و مەرافقی خەدەمی هەیە کە کەوتۆتە دەستی سەرڕەشەکانەوە پیانەڵێن لێرە لە سویدا یاخود باگراوندی موسڵمانی هەیە عەرەبی هەیە یاخود شەرقەوسەتی هەیە یا وڵاتانی ئەمریکای لاتینی هەیە ئەگەر ئەوە نەبێ کاری ڕەش نەبێتەوەمانە ئەم قەتەعانە هەمووی خەرجی زۆر زیاتر ئەبێ و سەرمایەداری بە پارێکی زۆرتر تەرخانکە بۆ ئەم بەشە لەبەر ئەوە کاری ڕەش زۆرتر لە کاری سپی بەرهەم دێنێ لەم کۆمەڵگایانەیە و ئەمە نیولیبرالیزم ئیدامی پێدا چونکە تۆ چەندێک بازار ئازادترکەی چەندێک بازار بێقیوتر بێ کاری ڕژیانی چیانەوەی کە کارگەرەکە هیچ ماتێکی نییە وەکو کۆی لە کاری پێکەن 12 سعات کارەکە 14 سعات کارەکە گەڕاوینەوە بۆ قەرنێک لەمەوبەر بەڕاستی لە بابەتی سعاتکە یا قەرنێک زیاتریش لەمەوبەر بەڕاستی گەڕاوینەتەوە بۆ زۆر بۆ دواوە و هۆی ئەمە چییە بەینەکەی چییە ئەمە مەسلەیەکی اقتصادی ینی ئیفرازێکی خودی سیستەمەکە تاگەن نەخشەشی بۆ دانە ڕێژرابێ پلانشی بۆ دانە ڕێژرابێ بەڵام خودی سیستەمەکە چونکە تەژێئی کۆنتڕۆل لابردنی کۆنتڕۆڵەکات و ئەمانە ئەم بابەتەوە ئەم ئیفرازاتەنە دێنێتە پێشەوە ئێمە لەلایەک ئابوووریەکە ئاوایە لەلایەک نەخشە سیاسەکە ئاوایە بەڕاستی تێکەڵ نەبوونی پەنابەران یاخود کۆچکردوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوانە خەتای ئیسلام نییە خەتای ئایدۆلۆژیایی دژە مۆدێرنە نییە خەتای ئەمە نیەمە ئەخلاقیاتیان وایە و فکریان وایە خەتای سەرمایەداریە خەتای ئەوانەیە لێرە کۆمەڵگا بەڕێوە ئەبن خەتای ئەوانەیە کە قازانجان لە ئیدغام نەبوون هەیە بەدەستێگەڵێن ئیدغامبوون و تێکەڵبوون و نازانچی ئەوانە بەڵامە دەستێکی فرە کولتوری ئەم دیوارە هەتا دێ ئەم قەڵەشتە زۆرترەکەن ئێمەی سۆسیالیست و کۆمونیست بە نظرم لە جێگای ئەوەی تەنها باسەکەمان بێتە سەر ڕەخنەگرتن لە فرە کولتوری وەکو هەموو مەدانێکی تر باسەکەمان هەر بێ بە باسی تەبلیغات ڕەخنەگرتنی ئایدۆلۆژی فکری ئەوانە بێ بیرێ بکەینەوە ئەوانە ڕێگاکانی دەرچوون لە دۆخەت چییە و ئێمە چۆن نەتوانین بەشێک بین لە پێشڕەوانی ئیدغامکردن و تێکەڵکردنی ئەم جالیانە لەگەڵ ئەم کۆمەڵگایانەیە و کۆتایی هێنان بەم بربەستە کۆتایی هێنان بەم دیوارە و کۆتایی هێنان بەم گیتۆ هینا ئەوە نیە ئفتیرازیە کە گیتۆ دیواری لە بەرینا نەکراوە بەڵام کۆمەلگاکانی موسڵمان ئەوانەی کە لە وڵاتانی موسڵمان نشینەوە هاتون و لێرە ئین بوون ئەو کۆمیونیتیانە بەڕاستی کۆمیونیتێکی دابراون لەم کۆمەلگایانە کە فرسەتی کردوتەوە بۆ دروستبوونی ئەو ڕەوتە توندڕەوە ئیسلامیانەوە فرسەتێکی داوە بۆ بە معمەلی بەرهەمهێنانی بێچوە داعش هەمووی نێرنەوە بۆ سووریا شەڕیان پێکەنەوەمانە هەمووی ئەم دۆخە ئابووری سیاسیە کە ئەمی دروست کردووە ئێمەمانان ئەگەر ئەمانوێ بێ ڕێگا چارەیەک بدۆزینەوە بە تەنها ئینتیقاد و ڕەخنە نەگرین ئاوە نادروستەوە خراپە و ئیسلام وە بیر و باوەڕ ئیسلامی وە بڕۆینە سەر ئەم مەسایلانە بە نەزەرم ئەم باسە زۆر زیاتر لەما کێشێ ئەوانە بەڵام من لەگەڵ چەندین هاوڕێژان مەسایلانە مەطرح کردو و مێدەوارم ئێمە دەروەی وڵات ینی ئێمە لە دەرەوەی وڵات بە تایبەتی کە مارکسیستی خۆمان بە مارکسیست دەزانین تەرەفداری بیر و بۆچوونی مارکسین یاخود خۆمان بە کۆمونیست دەزانین ومانە تەنها باسەکەمان نەبێ بە باسی فکری و سیاسی و مەسایلی تەبلیغاتی ئەوانە بڕۆین لەسەر ئەرزی واقع و لەسەر ئەرزی واقعە لە ناو ئەم کۆمیونیتیانە لە ناو ئەم جوڵانەوە کارگەریە چالاک بین و بتوانین ببین بەو پرداوە ئەو ڕێگانە بدۆزینەوە کە ئیمکانیە چونکە هەر قەیرانێکە کاپیتالیزم دروستەکە لە ناو خودی قەیرانەکەی حەلیش هەیە ئەو کێشانەی کە کاپیتالیزم ناتوانێت چاڵک پڕکاتەوە چاڵیشتر هەڵ نەکەنێ ناتوانێت کێشەیەکی خۆی حەلکاگە کێشەیەکی کە دروست نەکە و ئەو کێشانەی کە دروستێکا بێمە لی وردبینەوە لە کوێ فرسەت هەیە لە کوێ جێدەست هەیە لە کوێ دەستمان ئەگیرەوە توانین کارێ بکەینەوەوانە لەوێ ئەو هەوڵە بین و ئەو هەنگاوە بەرەو پێش بەرین من دیارە زۆر خۆشحاڵم بەم گفتوگۆیە مزەفەر جان زۆر گفتوگۆیەکی پرزانیاری بوو و ئەم بەرنامەی ئێوە و هاوڕێ منسووری ڕەزاقی دوا بەرنامەی ئەم زنجیرە بەرنامانە بێ لەسەر یەکی ئایاری ئەمساڵ لەسەر و بەندیەکی ئایاری ئەمساڵ ئەو بەرنامانە هەمووی بەرنامەی زۆر پرزانیاری بوون و بە تایبەتیان بەرنامەی ئێوە لە ئوسترالیا تقریبا شوێنێکی نەناسراوە لە ئازار بۆ خەڵکێکە
لە دەرەوەی ئوسترالیا ناسراوە تا بگا بۆیکەوە زانیاری لەسەر جوڵانەوەی کارگەری هەبێ. من زۆر خۆشحاڵ بووم، پێم خۆش ئەگەر لە کۆتاییە با قسەیەک باسێک یاخود مەسلەیەکی معەن هەیە من بیرم چوو بێ باسی کەم خۆت بە گرنگ جێزانی قسەی لەسەر بکەین ئەگەرنا کۆتایی بەم گفتوگۆ بەڕاستی بە پێزە بهێنی. سوپاس بۆ تۆ هەروەها بۆ بینەران و گوێگرانی بەرنامەکەت و هەروەها بۆ تەکنیکاران کە زەحمەتێکشن لەگەڵ بەرنامەکەتە. ڕۆژی یەکی ئایار بچکە بەرنامەکەت بەبوونی ڕۆژی یەکی ئایارە، ڕۆژی یەکی ئایار لە هەموو کرێکارانی جیهان و کەڵک پیرۆز بێ بە هیوای ڕۆژێکی ئایاری پرشخۆ و پرشنگدار بە تایبەت لە ئوسترالیا، چکە لە ئوسترالیا وەکو پێشترش ئاماژەمان پێدا کەم ڕێئەکەوێت لە ڕۆژی یەکی ئایارا بێ، بەڵام بەهۆی ئەوەی کە یەکی ئایاری ئەم ساڵەکەتە ڕێکەوتی شەممەوە و ئەمە دووەم ساڵی شەیەکی کرێکارەکان و بەش لە هەڵسوڕاوانی چەپ و سۆسیالیست بڕیاریان داوە هیچی ئایارە بیکەن بۆ هیوانیەکی ئایاری کشکۆدار و مەزن بێ و بانوازی هەموو لای شکن بۆ بەشداریکردن لەم یەکی ئایارەیە بە تایبەتی لەم سەردەمی کۆرۆنایە کە لە یەک ساڵی ڕابردووە لە هەموو لایەنێکەوە ئەم قەیرانەی قۆڵتر کردوێتەوە. بێگومانە کە چینی بۆرژوا و دەوڵەت و دەسەڵاتەکانیشان هەوڵەدەن ئەم قەیرانە کە خۆی بۆتە قوڵکردنەوەی قەیرانە ئابوووریەکە بەسەر کرێکاران و خەڵکی ستەندیدەیە بشتێنەوە و هەوڵەدەن ڕێگریان کرد لە وەکوتم ئەم کۆمیتەی کە پێک نارزاتێکی سمبولیکمان بەڕێ خست ئەویان پێکردین، بەڵام پێدەچێت ئەم ساڵوانە بێ و ناڕزات کەوتوتر بێ. سوپاس بۆ تۆ بۆ بەرنامەکەت، ڕێزم بۆتان هەیە، دەستان خۆش بێ. هەر بژین مزەفەر، زۆر سپاس هاوڕێی عەزیزم مزەفەر، خۆشحاڵت کردم بەم بەشداریە، بەشداریی زۆر بەپێز و زۆر پرزانیاری بوو. بە ئومێدی ئەوەی لە بەرنامەی تر و لە باسی ترە بە یەکتر بگەینەوە. هاوڕێیان و خۆشەویستان، بەم جۆرە بەرنمەکانی یەکی ئایارمان کۆتایی پێهێنا، بە ئومێدەی کام بەرنامانە سەرچاوی زانیاری بوون بۆ ئێوە و دەرگایەکی کردبێتەوە بۆ ئاشنایی زیاتری ئێوە بە جوڵانەوە کارگەریەکان لە وڵاتە جۆرا و جۆرەکانە، بە ئەزمونونەکان بەو تەجروبانەی کە بەدەست هاتووە، بۆ وانانەی کە بەدەست هاتووە و ئەمە بتوانێت ڕێگای هەڵسوڕاوانی کارگەری لە کوردستانیش ڕۆشن بکاتەوە تا باشتر و چاکتر بتوانن جوڵانەوە و ڕێکخراوە کارگەریەکانی خۆیان بەرەو پێش بەرن. دووبارە منیش وەکو هاوڕێ مزەفەر پیرۆزبایی یەکی ئایار لەسەر جەم ئێوە ئەەکەم بە ئومێدی ئەوەی ئایاری داهاتوومان لەم ئایارە شکۆدارتر، لەم ئایارە ڕێکخراوتر، لەم ئایارە پڕبەرهەمتر بچێتە پێشەوە. تا بەرنامەیەکی تری دیالۆجی هیوا، من ئومێدی کامەرانی و شادی بۆ هەموو لایەک دەکەم. بیرتان نەچێ کەناڵی هیوا سەبسکرایب بکەن، بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێنن بە ئەندازەیە کە ئەتوانن کۆمەکمان بکەن و ڕێگاکانی کۆمەک وەک لە بەرنمەکانی ڕابردوو شاوتم ڕێگای سایتی پاتریۆنە، لە سایتی پاتریۆن کەناڵی هیوا سپانسۆر بکەن، $5 $10 ئەمە یارمەتیمان ئەدا کە کارەکانمان باشتر بەرینە پێشەوە. هەموو لایەکی ژاگادارەکەم لە نۆی ئایار بەدواوە بەرنامەکانی دیالۆجی هیوا، نەک کەناڵی هیوا، بەرنامەی دیالۆجی هیوا تەنها لە ڕێگەی یوتیوبەوە پێشکەش ئەکرێ و لە ڕێگەی فەیسبوکەوە بڵاو نابێتەوە. دووبارە ڕۆژێکی خۆش، ئایارێکی خۆش، ئایارێکی شکۆدار بۆ هەمووتان ئاواتەخوازم تا بەرنامەیەکی تر بە کامەرانی و شادیتان ئەسپێرم.